لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی بنیاد. ناوی کتێب چۆن بەسەر خۆماندا زاڵ ببین، ڕێگایەکانی زانستی بەهێزبوون و فەرمانڕەوایەتی بەسەر هەست و نەستەکان و گرژیەکان. بابەت دەرووناسی، نووسەر پۆڵ ژاگۆ، وەرگێڕ زاهیر محەممەد ڕەشید، تایپ سوورکێ و نۆبەی چاپ چاپی چوارەم سلێمانی ساڵی 2011، چاپخانەی چاپەمەنی چوارچرا، ژمارەی سپاردن 879 ساڵی 2005 پێدراوە، بەروار 22/7/2013 تۆمارکراوە، خوێندنەوە بیلال سەعید، جێبەجێکار بێستون مستەفا. پێرست بەشی یەکەم بیرۆکە و یاساکان. یەکەم زاڵبوون بەسەرخۆ بەدەستهێنان. دووەم لە لاوازی خۆ بپارێزین. سێیەم ئەوەی دەبێت دووری لێ بکەین. چوارەم هاوسەنگی جەستەیی. پێنجەم حاڵەتە نەگەتیڤەکانی ناخ. شەشەم دڵە خوورپە و بروسکەکان. حەوتەم گرژیەکان. هەشتەم زاڵبوون بەسەر ناخی ناوشیاردا. نۆیەم زاڵبوون بەسەر ناخی وشیار. بەشی دووەم کاردانەوە لە ژیانی ڕۆژانە. دەیەم زاڵبوون بەسەرخۆ لە ژیانی دەرەکی. یانزە زاڵبوون بەسەرخۆ لە ژیانی تایبەتی. دوانزە زاڵبوون بەسەرخۆ و کارکردن. بەشی یەکەم بیرۆکە و یاساکان. یەکەم زاڵبوون بەسەرخۆ بەدەستهێنانە. زاڵبوون بەسەرخۆ لەکوێوە دەست پێ دەکا؟ زاڵبوون بەسەرخۆ بریتیە لە توانایی بە دواداچوونی کۆمەڵێک بڕیار کە بە وردی لێکدانەوەیان لەسەر کرابێ و دەست پێ کرابێتن. کەسانێ بتوانن ئەم ئەرکە جێبەجێ بکەن، کەسانێکی کەمیوێنن. لە قۆناغی یەکەم کەسانێک دەبینین تەنانەت تونترین سزاکانیش ناتوانن ڕێگری لە هەڵچوونی هەستە سەرکێش و شەهوانیەکانیان بگرێ. ئەم کەسانە ناتوانن لە بەرامبەر ڕوانگە و حەزە دژە کۆمەڵایەتیەکانی خۆیاندا بوەستنەوە بە دڵنیاییەوە لە بیری شیادان جۆرە لە هاندانێکی ناخیان لەگەڵدایە کە بەرەو ئەنجامی کارە دژە یاساکان ڕایان دەکێشێ. لە پەراوێزی کۆمەڵگەدا دەژین، بەردەوام خۆیان لە چاوەڕوانی سزا یاسایەکان دەبینەوە. لەلایەکی تر کۆمەڵێکی تر هەن تا ڕادەیەک هەرچەندەکەم هەستی نەتەوایەتی و تێکەڵبوون بە کۆمەڵیان هەیە کە تا ئەو شوێنەی دەتوانن جلەوداری خۆیان بن کە لە هەر جۆرە دژایەتی و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ یاسا و ڕێسا کۆمەڵایەتیەکان خۆ بپارێزن. دەستەی سێیەم کەسانێکن کە هۆکاری بەهادار و شیاوی ڕێز و کاریگەری لەسەر کردەوەکانیان دادەنێ، وەک حەزکردن بە هەڵسوکەوتی لۆمەنەکردن، پاراستنی مافی کەسانی تر و دەربڕینی هاوسۆزی و هاوخەمی لەگەڵیان، چاکبوون، ڕازگۆیی و هەستی کۆمەڵایەتی، حەزکردن بە ئەنجامدانی دروستی کارەکان، ڕێزدانان لە کەسانی تر و ترسان لە سزا دینی و دنیاییەکان و تا ئێستا کە لێکۆڵینەوەمان لەسەر سێ دەستە لە نمونەیەکی زۆر فراوان کرد. ئەبینین کاتێک چاک بەسەر خراپ و سوودبەخش بەسەر زیانبەخشا زاڵە بێ، هێشتا ناتوانین بڵێن پەرچەکرداری هەڵسەنگێنرا و ئاگایی یان وشیاری ناخ بەسەر پەرچەکرداری لە خۆی ناوشیارگە زاڵ بووە و وا دیارە دەوری هێزە چاکەکان و هێزە تەقلیدیەکانیان جێگەی گومانە. زاڵبوون بەسەرخۆ بەمانە تەواوەکەی بەدیهێنانێکی هەڵسەنگێنرا و لە خۆتانەوە دەست پێیەکە و هیچ شتێک بێجگە لە بڕیاردانی سربەخۆیی خۆمان لەو کارەدا ناتوانێت یارمەتیمان بدا. وەک مرۆڤێک ئەرکە زۆرە ملیەکانی ڕۆژانە کە لە ئەستۆیانەتی بەبێ قبوڵکردنی زیانە دەستبەجیەکانی ناتوانێت لەسەرشان لابەرێ. بە شێوەیەکی ئیرادی ئەرکێک بەسەرخۆیدا دەسەپێنێ، ئەم ئەرکە وەکو بەشێک لە بەرنامەیەک دەژمێردرێت کە خۆی قبوڵی کردووە وەکو پەرچەکرداری ئاگاهانەی زاڵبوونە بەسەرخۆی حسێ بکرێ. ئەم کتێبە بۆ ئەو کەسانە دانراوە کە یانەوێت توانای پەرچەکرداری سربەخۆ بەدەستبێن و یان لایەنێک لە کردداری خۆیان بگۆڕن، کەم و کورتێک نەهێڵن، لە عادەتێک ڕزگاریان بێ، تایبەتمەندێکی تازە وەربگرن و هەتا دوایی بەرنامەی ئێمە لەم ئەنجامە وردانە پێک دێ. لە ڕاستیدا پێتان دەڵێن چۆن بەسەرخۆتانە زاڵ ببن. دووەم ئامانجی گشتی. هەر هەوڵێک بۆ دەستەمۆکردنی خۆمان بە پێ ئامانجێکی تایبەت ئەنجام دەدرێ و دوو داهاتی هەیە. یەکەم ئەوەی دەست پێکردنەوە و کارەکەی ئاسانەکە. دووەم ئەوەی ئیرادەی هەڵسەنگێنرا و بەهێزە. هەڵچوون و داچوونە غەریزیەکان بێهێز و لاوازەکە کە یەکێکیان وەکو ڕێنیشاندەر و ئەویتریان وەکو هێزی هاندەر لە قەڵەمەدەن. وای دەبینین کەسێکی شەرمن لە 15 ڕۆژ پێش بڕیاردانیەوە لە تەنیاییدا چاودێری هزرەکان و کردەوەکانی خۆی بکاو، هەوڵ بدات بەسەر هزر و یان هەر بزوێنەرێکی دژ بەو شێوازانە دەیەوێت جێبەجێ بکە. زاڵ ببێ ئەو کەسە شەرمنە بە زاڵبوون بەسەر هەندێک لە پەرچەکردارە هەڵسەنگێنراوەکانی خۆی لە ڕاستیدا ئەگەری زاڵبوون بەسەر پەرچەکردارەکانی ناخی لە خۆیدا پەروەردە کردو و بەهێزیەکە.
بێجگەلەوە توانێت بەسەر هەڵچوونە قورسەکانی تریشدا زاڵ ببێ و لە ئەنجامدا توانیوێتی هێزەکانی وشیارگە بەسەر ناوشیارگە بە تایبەت بەسەر کزیەکانیدا زاڵ بکە. لێرەوە کاتی لە داهاتوو نیشانەکانی شەرمنی لە خۆیدا بدۆزێتەوە، کەمتر کاریگەری لێوەردەگرێت و ئاسانتر بەسەریدا زاڵە بێ و دوای ماوەیەکی کورت دەتوانێت بە تەواوی لە ناوی بەرێ. یەک دوو نمونەی دیکە: کەسێک بەهۆی چالاکی زۆر و پەرێشانی فکر تووشی بێخەوی بووە، هەر کاتێک بێوێ بخەوێ خەوی لێ ناکەوێ، هەڵبەتە بە یارمەتی ڕژێمێکی خواردنی گونجاوە توانرێت لایەنە گشتێت تەندروستیەکان و ئەو پەرێشانیە ناوەکیە کەم بکرێتەوە. بەڵام ئەم کردەوانە بەس نییە، ئەوە بێت عادەت بکە بەردەوام جلەوی فکری خۆی لە دەسابێ، یانی لە ماوەی ڕۆژ بیر لە چالاکیە دیاریکراوەکانی بکاتەوە، لەسەر هەندێک لە بابەتەکانی تەرکیز بکە، بابەتەکانی تر لە بازنەی مێشکی خۆی دوور بخاتەوە. بەم جۆرە ئەو ناوشیارگەی خۆی ڕێکەخاتەوە و شەوانە بە بیرکردنەوە لە بابەتە شیا و دڵگیرەکانە توانێت بە سانایی بخەوێ. ئەم ئەساسە بۆ پەرێشانی نییە، لە خۆیەکانی جەستەی مرۆڤیش ڕاستە. بۆ نمونە دەتوانین بە دەستەمۆکردنی هەموو جۆڵە و کردەوەکان کە لا ئیرادی و لە خۆ ئەنجامیان دەین جلەوی هەناسەدانی خۆمان بگرینە دەست و زاڵ بین بەسەریا. سەرکەوتن لە ئەنجامدانی ئەم کارە پێویستی بە هەوڵدانێکی ڕۆحی زۆر هەیە. زاڵبوونی ناوەکی و دەرەکی بەسەرخۆی لێکەکەوێتەوە و ناخی مرۆڤ شوێنی کۆمەڵێک لە هێزەکان کە کاریگەریان نەتوانێت لە خاڵێکا کۆ بکەینەوە بەڕێوەبردن یا حکومڕانی. ئەم کۆمەڵی هێزە بە چالاکانی بەهێزەکەین بە لاوازی بەرەو نەمانە چن. ئەگەر ئێستا ناتوانین ببیتە جڵەوداری یەکێک لە غەریزەکانتان و یان بەسەر لاوازی خۆتانە زاڵ بن، لانی کەم ئەم هەلە لەدەست خۆتان مەدەن کە لە دەوروبەری بازنەی ئامانجەکانتان کە مێشکتانی بەخۆیەوە قاڵ کردووە لەم هێزانە کەڵک وەربگرن. ئەگەر بەرنامەیەکی بربڵاو و ڕێک وەرگرن و یان تەنیا لە دووسێ خاڵدا چاکسازی لە خۆتانە بکەن، دەتوانن لە ڕێگای هەنگاو هەڵگرتن بەسەر خۆتانە خێراتر هەنگاو هەڵگرن. کەواتە ئێمە تەنانەت بە کەسە بێهێز و لاوازەکان پێشنیارەکەین نەتەنیا بیر لە گۆڕانکاری تایبەت و یان چاکسازیەکی ورد و خێرا بکەنەوە، بەڵکو بەرنمەیەکی هەمەلایەنە بۆ زاڵبوون بەسەر خۆیاندا دابڕێژن. بۆ مەبەستە دەبێ هەوڵ بدەین هاوکات بیر لە گۆڕانکاری ڕاستکردنەوەی ئەرکەکانی بەیانیش بکەینەوە، هێدی ببینە جڵەوداری هەست و نەستەکانمان و لە کاتی گرژی و خوێنساردی خۆمان بپارێزین، بە وشیاری بەسەر هەستەکانمانە زاڵ بین، چالاکیەکانی خۆمان بەهادار و لە کاتەکانیش پشی خۆمان کەڵک وەربگرین. لە ژیانی ڕۆژانەمانە زیاتر لە جاران لێهاتووی و کارامەیی نەلەرزین بەکاربەرین و لە ڕێگەی ڕاهێنانە بەردەوامەکان هێزی جیاکردنەوە و شیکردنەوە هێزە ڕۆحی و هزریەکانی خۆمان دەستەمە و ڕایان بێنین. سێیەم، دەسەڵاتەکان. هەرکەس لە دەوروبەری خۆی هەندێک گۆڕانکاری ئیرادی کەسیەتی بینیوە، کەسە لاوازەکانمان بینیوە، ئازایەتیان پەیدا کردووە، لەگەڵ کەسە دەستبڵاوەکان و زێڕەڕۆکان ڕوبەڕوو بووین، وازیان لە عادەتی خۆیان هێناوە، بوونەتە کەسێکی هاوسەنگ و میانڕە و ئەو کەسانەمان بینیوە شانیان لەژێر لێپسراوێتەکانی خۆیان خاڵی کردووە، دواتر خۆیان لەسەری ڕاهێناوەتەوە و کەواتە ئاشکرایە دەتوانین گۆڕان دروستکەین لە هەموو شتێکە لە دەوروبەری خۆمان. ئەو ژن و پیاوانە دەبینین بە تەواوی بەسەر هەست و نەستەکانی خۆیاندا زاڵن، بەڵام ئەوان پێشتر ئەو هێزیان نەبووە، کەواتە زاڵبوون بەسەرخۆ بەدەستهێنانە. بەڵام لێرەدا ڕەنگە لە خۆمان بپرسین، ئایا ئەوەی بۆ کەسانی تر ئەگەری کرانی هەبوو بۆ منیش ئەگەری هەیە یان نا؟ لە ڕاستیدا هەندێک لە دەربڕینەکان گومان و دوودڵیمان بۆ دروست دەکەن. بە پێی نووسراوی دوو پۆرتاڵ، ئەگەر من هیچ ئیرادەیەکم نەبووایە چۆنم توانی هەنگاوە سەرەتایەکان هەرچەندە بچووک بوون بۆ بەهێزکردنی خۆم هەڵبگرم و دەبووە لەکوێ داوا یارمەتیم بکردایە. وای دابنێن پێشتر ئەم کەمە هێزە لە ناخی مندا هەبووە و ئەوەی ناوی دەنێن نەبوونی ئیرادە، لە ڕاستیدا بەشێکی کەم لەوە نەوی نەبێت. ئەی چۆن بۆ ئەم کەمە گۆڕا بۆ زۆر، بۆی ببینم هێزی ویستن تا ڕادێک لە ناخی مندا زۆر بووە، دەبێت کەمێک زۆرتر لەو شتەیە بوێت کە ئێستا دەمەوێ، بەڵام بۆ کەمێک زۆرتر ویستن دەبێت زۆر تر ئیرادە بەکاربەرم. ئەی ئەم ئیرادە کەمە لەکوێ بەدەست بێنم؟ لەوەی پێشتر هەم بووە چ دیاریدەیەک دەبێتە هۆی ئەوەی کە ئەوەی ئێستا هەمە زۆرتر بێ. چۆن دەتوانم بەم ئیرادەکەمە چالاکیێکی زیاتر لەوەی ئێستا ئەنجامەدەم ئەنجامی بدەم؟ مامۆستاکانی ئەخلاق و هاندەرەکانی چالاکی هەموو کات گیرۆدەی ئەو سوڕانەوە هەڵابن. بۆی ئیرادەی خۆم بەهێزکەم هەر ئەوەندە ئیرادەم هەبێ کە دەمەوێ بەدەستی بێنم. ئەم بەڵگەهێنانەوە ناسکانە بە چەمکێکی دوولایەنە و شارداوە پشت ئەستورن. دانەر هەر جۆرە هێز و بە تایبەت هێزی ئیرادە لە ڕوانگەی دەروونناسێکی دوادراوەوە دەڕوانێ. مەبەستی ڕاستی لە وشەی ئیرادە توانای ویستنە. توانایەک بەڕاهێنان بەهێز دەبێ. کاتێک دەبینیت کەسێک کەم تا زۆر ئیرادەی هەیە، مەبەستمانەوەیە توانای ویستن و لێبڕانی لە ناخیدا هەیە و باوتەیەکی جوانتر خواستێکی بەهێز و هەڵسەنگێنراوی هەیە. ئەگەر توانایان وکەی ئێوە بۆ هەڵسوکەوتێکی ئیرادی زۆر بەهێز بێ، هەر کاتێک بەردەوام لە کارەکانتانە تەمەڵی بکەن تا ڕادەیەکی لاوازی و لە ناوچوون نزم دەبنەوە بە پێچەوانەوە. هەرچەندە
بێهێز بن ئەگەر دەست بە پەروەردەکردن و ڕاهێنانێکی بەردەوام بکەن ئەو توانایە لە ئێوەدا بەهێز دەبێ جم و جۆڵی زۆر شتێکە ئەنجامدان یان لایەنی کەم حەزکردن بە ئەنجامدان لە بارودۆخێکی تایبەت شتێکی ترە بەکردەوە ئەوەندە بەس نییە بۆ جارێک بتانەوێت لێبڕاوانە وەکو کەسێکی ناسرا و هەڵسوکەوت بکەن کە ئەگەر لە جیاتی ئەو بوون ئەم جۆرەتانە کرد تا لەم شێوەدا خۆتان وەکو کەسێکی لێبڕاو هەست بکەن هەنگاوی یەکەم ئەگەر بە ئەنجامیش نەگا کەسایەتی کەسەکە بەهێزەکە هەنگاوی یەکەم ڕێ بۆ هەڵگرتنی هەنگاوەکانی دواتر خۆشەکە ئەگەر بمانویستایە بە وردی بچینە ناو بابەتە زانستیەکانەوە دەمانتوانی بە یارمەتی زانستی دەرووناسی ئێستا بۆ باسکردن لەبارەی چۆنیەتی چالاک بنەڕەتی و ئەساسیەکانەوە ئەوەی ناوی دەنێن ئیرادە شوێنەکەی لە مێشک و هاندانەکان و کاردانەوە کاریگەرەکان لە ناو مێشک هەموو جۆرە کردەوەیەکی ئیرادی ئەنجامەدەین بیرۆکەیەکی تایبەتی تر کە تازە فێرخوازان خوێندنەوەی پەیوەنددار بۆ دووبارە فێربوونەوەیان لە ئەکا سەلمێنەری ئەم ڕاستیەیە کاتێک شەڕ لە نێوان ئیرادە و خەیاڵە ڕووەدا هەمیشە خەیاڵ دەیباتەوە ئەم بڕیارە بۆ مانایە کە حاشا لە ئەگەری زاڵبوونی بیر هەڵسەنگێنراوی بەسەر بیری لە خۆی بکەین ئایا کەسێک نییە لە ژیانی خۆیدا لانیکەم بۆ یەکجار کە بووە بە یارمەتی عەقڵ و بڕیاری لێبڕانەوەی خۆی بەسەر ترس و گومان کە سەرچاوەکەی بیرکردنەوەیە زاڵ نەبوو بێ ئایا ئێستا ڕووی نەداوە کەسێک بەسەر سوڕمانەوە بتوانێت بە ئاسانی کارێک ئەرکێک یان ڕاهێنانێک ئەنجامدا کە پێشتر بە دژوار یان مەترسیدار یان نەکرانی نەزانی بێ و ویستبێتی ئەنجامی بدا ژمارە 4 ئیمتیازەکانی هەوڵدان هەوڵی هەڵسەنگێنرا و بێ هیچ گومان و دوودڵێک دەبێتە هۆی بەهێزبوونی خواست و ئیرادە و لە لێکدانەوەی کۆتایی تەنیا ئەمراسی گۆڕانکاری لە مرۆڤدایە کە زۆربەی کارناسەکان کەڵگوەرگرتن لێی پێشنیارەکەن تەنانە نووسەرێک کە پێشتر ناومان برد ئیرادەی بەهێزێکی ڕۆحی دەزانێت کە مرۆڤ بەگشتی بە یەک ئەندازە کەڵکی لێوەرەگرێت کە بەمانەی نەگۆڕانی ئەم هێزەیە بە ئەنجامەکانی ژێرەوە جەخت لەسەر ڕوانگەکانی ئێمە کاتەوە بەپێی نووسراوی دوو پۆرتاڵ ڕەنگە ئێوە ڕۆژێک بە تەمبەڵی یان بێکاری یان بێکەڵکردنی کەم تا زۆر شارەوەی نیزامی مێشکی خۆتان بێکەڵکبوونیتان ئامادەکردو و ڕێگەتان داوە ببێتە مێشکێکی کۆنەپەرست و مێشکێک لە بەرد بۆ ڕزگاربوون لە بدۆخە تەنیا ڕێگەیەکتان هەیە ئەویش ئەوەیە بە هەر جۆرێک دەکرێت کارێکی بەسوود هەر کارێک بێت ئەنجام بدەن بۆ مەرجەی خزمەتێ بە کەسێک کردبێ هەر کەسێک لە ناخی خۆشیدا ئیرادەی ناپڵیۆنی هەیە لە ڕاستیدا بێ کەڵکبوونی مێش کە دەبێتە لی ڕزگارمان بێ ناوچەی بزواندنی کەس کەواتە شیای ویستی بێهێز کردووە بۆ بەهێزکردنەوەی هەر یەکێک لەوانە پەروەردەکردنی بەردەوام پێویستە ئەمیلکۆئە کە بە ئەوەڕی بە لە پێشبوونی خەیاڵ بەسەر ئیرادەوە هەبووە ڕێگری لە لایەنگرانی بۆ کەمترین هەوڵێک دەگرت و پێشنیاری پێگرتن بە دووبارەکردنەوەی یاسایەکی کورد تەڵقینکردن بەخۆ لە چاو ڕوانیندا دابنیشن بەڵام ئایا بیری لەوە کردبووە ئەنجامدانی پێشنیارەکانی کردەوە و پەرچەکردارێکی ئیرادیە بۆ نمونە بۆ جێگیرکردنی بیرکردنەوەی وەینی لە حاڵەتی هەستێکی سروشتی لە جیاتی پەرچەکرداری بیرکردنەوەی ئازار ینی لە ناوبردنی ئازار و یان تەنانەت زاڵبوون بەسەر توانایەک بەرۆکی مرۆڤ ئەگرێ و سەپاندنی یاسایەک بەناخ ناتوانی لە ئەنجامی هەوڵێکی لێبڕاوانە خۆ بە دوور بگرین پێنجەم حەزی زۆر لەبارەی سەرچاوەیەکی زیندوی پارێزەری هەواڵ یەکەم بزوێنەر کە وەک هێزی بزوێنەری یەکەم هەوڵێکی بچووک بۆ ئاسانکردنی هەوڵەکانی دواتر و ئەگەری بەدیهاتنی گرنگترین هەوڵەکانی دواترە دەبێ بڵێن ئەمە تاکە سەرچاوە بەڵام ڕنگدانەوەی جۆرا و جۆرە ئێمە لە یەکێک لە برهەمەکانی پێشووتری خۆمان بەناوی تەماح ناومان کێ برد ئەو وشەیە لە مێشکدا بەگشتی بە مانایەکی نێگەتیڤی بچووکردنەوەی هەیە دەڵێن فڵان کەس تەماحی پارەیە تەماحی هێزوەرگرتنە تەماحی خۆبەرزکردنەوە و هەتا دوایی هەیە بەڵام ماناکەی وەسفکردنی حاڵەتێکی دەرونیە کە تەنیا بە کەسە تەماحدار و چاوچنۆکەکان کە تەنیا بە دوای کۆکردنەوەی پارەدان یان بە کەسانی خۆپەرست و خۆبەزلزان ناوترێ بەڵکو و کەسانش دەگرێتەوە کە بە هەوڵدان و بەردەوامی و تۆکێشانی زۆر بۆ ئەنجامدانێکی کارێکەوە سەرقاڵن کە دایانگرێتەوە ئەو لێکدانەوە 15 کاتژمێری ڕۆژ لەسەر کتێبێک ئامراز و کەرەسەکانی تاقیگە دەچەمێتەوە و کاریان پێیەکە تەماحی زانست تەماحی داهێنان زۆرینەوەی دۆزینەوەی چەندەهای شتی دیکە ئاوازدانەرێک و مۆسیقاژەنێک کە پەنادەبەنە بەر تەنیایی خۆیان ئاگاداری تێپەڕبوونی کادیان جوڵەی دەوروبەری خۆی نییە تەماحی بەرهەمێنانی بەرهەمێکی هونەری هەیە بەڕێوەبەری فڵان نووسینگەی بازرگانی ناسراو کە زۆر پێشتر سامان ڕووی تێکردووە بەڵام چۆن بۆی لە نزمترین پلەژێر دەستەکانی گرنگی کەمتری هەیە درێژە بە کارە قورس و ماندووکەرەکەی خۆیەدا چونکە تەماحی دەسەڵاتی ئابووری هەیە هیچ کارێکی گرنگ بێت تەماحێکی تایبەت ئەنجام نادرێ تەنانەت کەسانی ئیماندار کە بەردەوام لە وردبوونەوە قاڵبوونەوە لە دەوروبەری تەنیایی خۆیان و خوای خۆیان ڕۆچوون
تەماحیان هەیە مرۆڤەکرد تەماحی باشتری ژیانی نەبووە تا ئێستاش وەکو مرۆڤ لە ئەشکەوتا بوو ئەو شوێنەی تەماحی لێ نەبێت لاوازی فەرمانڕەواییە هەڵبەتەم حەزە لای مرۆڤ بە گشتی نەهێزێکی یەکسانی هەیە و نە بەبەستێکی هاوسەنگ بیرۆکەی سادە زاڵبوون بەسەر خۆش سێلمێنەر بۆ حەزی زۆر و بۆ باشترکردنەوە و ڕوونکردنەوەی مێشک بەڕادی گونجاو بۆ ئەنجامدان و بەهێزە شاراوەکانی ناخە شەشەم لێکۆڵینەوەی تایبەتی ئێمە حەز بە باشترکردنی بارودۆخی خۆمان کە تا ئێستاش کەم و زۆر نادیارە دەبێ بە وردی پێش هەر شتێک پێناسە بکەین ئارەزوە بە نرخەکانی ئێوە کامانن زاڵبوونی تەواو بەسەرخۆ بە دڵنیایەوە ئەبێتە هۆی فراوانبوونی بربڵاوبوونی تواناکانی ئێوە دەتانەوێت چۆن چاکسازی لە کەسایەتی و بارودۆختان بکەن دەتانەوێت بە ئەنجامدانی چ کارێک لێ هاتووی پێیا بکەن لێکۆڵینەوە لەسەر ئەم دوو پرسیارە بکەن و ئەفکاری خۆتان بنووسن لە دەوروبەری خۆتان لەو کەسانە بڕوانن بەسەر خۆیاندا زاڵن ئەو هەڵسەنگانەی لەسەر ئومتیازانە بکەن کە لەم ڕێگەیەوە بەدەستی دێنن ئەو سات بە ڕازگۆیی بەوردی و بێ تێبینی خۆتان هەڵسەنگێنن لە بواری فیزیۆلۆژیکی تا چەند بەسەر حەزەکانی خۆتانە زاڵن ئایا ڕەنگە یان ڕێگە دەدەن هاندانەکان و حەزە زێدەڕەوەکان و هەوەسەکان و لاوازیەکان بەسەر ئێوەدا زاڵ بن لە ڕوانگەی ژیانی دەرونی نیوەوەشیارەوە تا چەند بەسەر هەستەکانە سۆزەکانیشتانە و بە شێوەیەکی گشتی وە گرژیەکانی خۆتانە زاڵن ئایا ناخ قەنەعەت بە چالاکیەکانتان دەکا تا چەند هەز دەکەن دەتوانن چالاکی فکری بینینی ورلێکردنەوە هەڵسەنگێنراوەکان و بڕیارە ڕوونەکانی خۆتان بە شێوەیەکی ئیرادی سرنجیان پێ بدەن حوتەم یەکەم هەنگاو بیرۆکەی ناسراوی لەگەڵ بابەتەکانی ئەم کتێبە بۆ ئێوە وەکو یەکەم هەنگاو دەژمێرێت ئەم یەکەم هەنگاوە بۆ گۆڕین و گۆڕانکاری لە کەسێتی ئێوەدایە بە باشترین شێوە ئەو جۆرە دەتانەوێت بێن بیر لە خۆتان بکەنەوە ڕەنگە داهاتووی مەبەست لە دۆخی ڕاستەقینەی ئێستاتان زۆر دوور بێ بەڵام بە وەرگرتن لەوەی فێریە بندور نییە ئەو ڕۆژەی کەم و کوڕیەکانتان بە ڕادەیەکی کەم ببنەوە کە ئەگەری لە ناوچوونیان نزیک بێت و شتە باشەکان لە ئێوەدا بەهێز بن دەتوانن هەر کەم و کوڕێک بێزاری لێی خۆتانی دۆر بکەنەوە و لە دەوروبەری نەمێنن هەر شتێک بە هەموونی تەباحکارن و لە ئێوەدا دەسەکەوێ ڕەنگەوا بیر بکەنەوە ئێمە لەم بەشەدا وشەی هەوڵمان بە تێبینیەوە بەکار بردووە ئەمە لەبەر ئەو هۆی ئێمە ئەم وشە نە بەمانای ڕزەحمەت و دژواری بەڵکو بەمانای ئامرازی ئەنجامدانی دەژمێرین لەم ڕوانگەوە هەوڵ لەگەڵ حەز بۆ کار و بەختەوەری و خۆشی ژیان هاوتایە وەک وەرزشەکان یاریەکان و ئەو کێبەرکیانی کە لە یاریگەیەکدا ئەنجامەدرێن بەشی دووەم لە لاوازی خۆ بپارێزن یەکەم خەیاڵ پوچ ڕامانی باشتر کردداری باشتر ژیانی باشتر باشترین ئاواتەکان کە دەکرێت دەستمان پێیان بگات تەنیا لە ڕێگەی زاڵبوون بەسەر خۆ هەندێک ئەم کتێبیان بۆ ئامانجێکی بەرز بە تەماح بۆ پێشکەوتن لە کەسانی کە کڕیوە ینی بۆ ئەوەی بتوان کردەوەکانی خۆیان لەگەڵ کەسانی زانستی ئەخلاقیکی تایبەت سازگار بکەن هەندێکی تر بە دژواری هەست بە دواهاتە کەمەکانی پاڵپێوەنانە زەینەکانیانەکەن نەبوونی توانایی هەر جۆرە خوێندنێکی بۆ ئەوان دژوار کردووە هەر ئەنجامدانێکی وردی بۆ ئەوان کردوتە شتێکی نەکران لە زۆربەی بابەتەکان مرۆڤ دەیەوێت لەبەر ڕۆشنایی سۆز و هەستەکانی خۆی وەک سەرڕێژبوونی هەستەکان و جموجۆڵی زیادە لە ڕادە تووڕەبوون و جڵێوی ژیان لە دەستدان و زاڵ بێت لەلایەکی تر ئاواتی هەر کەسێک توانای کارکردنی زۆر و هێزێکی فراوان بۆ بەڕاستیکردنی خەونەکان پیا بکە زۆربەی کاتەکان شیکردنەوە وردەکاریەکانی ئێمە لەگەڵ خەیاڵێکی پوچدا ڕوبەڕوو دەکا چاودێریکردنی کەم بۆ بابەتێک بەسەر شۆڕبوون و نەتوانین لە جوڵەیەکدا کۆتایی پێدێ کە بەڕواڵەت هەڕە سەرەتایەکانی ئێمە جێگر و بەردەوام دەکەن سرنج بدە نمونەی خوارەوە کە لە ژیانی ڕۆژانەدا ڕووەدا زۆربەی لاوەکان چۆنەتی خۆڕاگری لە بەرامبەر ڕاکێشانی چێژەکاتیەکان نازانن لە هەوایەک پڕ لە گرژی زۆر بە فیڕۆدانی ژیان و لە ڕاستیدا بۆ خۆ بەدەستەوەدان بە داوێن پیسی و ڕێیەکاری و شەونخونی دەکێشن لە ئاکامی خەوی کەم و پەرێشانی مێشک و بەیانیەکی پڕکێشیان هەیە ماندوویی نەتوانین بێهەستی ڕۆح پەرێشانی مێشک و خەواڵوبوون و باوێژدان کەمبوونەوەی کۆنتڕۆڵکردنی هەستەکان بەگشتی توانایی یەک چرکە شەرمەزاری و نائاگاین کە ئەو لاوە بەهۆی نەبوونی زادداری و نەتوانین لە وتنی نادەبێت بیدا لەم بارودۆخەدا ناڕازی بوونیەک کە پیرۆزە چونکە ترسی ئەوەی هەیە مرۆڤی بێپەرچەکردار بکەوێتە داوی پیسیەکان و ڕوبەڕووی کەسەکە دەبێتەوە ڕەنگەم جارە هەوڵ بدا هەر کاتێک هەلێکی تازە بۆ چێژوەرگرتنە ناجێگیرەکان و دەستکردەکانی بۆ ئامادەبوو مێشکی خۆی لێ دوور بخاتەوە دوای ماوەیەک لەشی بە شێوازی خۆی پەچەکردار نیشانەدا بە شێوازێکی نەگونجاو لەسەر کارەکەی خۆی بەردەوامە بێ بەڕادەیەک هێزی ژیانی کەم دەکا و یەکەم نیاز و دواتر هێزی نەکردنی تیادا هەڵدەسەکێنرێت ئەمیش بەنۆرەی خۆی دەبێتە هۆی لاوازی ڕۆحی و کە ناوی دەنێن کەم تەرخەمی و سەرشۆڕی بۆ پەچەکردار یەکەم هەنگاو ئەوەیە کردەوەمان هەبێ دواتر هەنگاوی دووەم هەڵبگرین بەم جۆرە تا ئاخر بەڵام لەکوێوە دەبێت دەست پێ بکەین ئەم هەر ئەو شتەیە کە دەمانەوێت باسی بکەین دووەم
گرنگترین کەمتەرخەمی سرنج نەدانە. دەگەڕنەوە سەر نمونەی پێشوو. هەڵەی یەکەم سرنجنەدانی ئیرادەیە. جیاوازیکردن لە نێوان سرنجنەدانی ئیرادە و سرنجدانی ئیرادەی ئاسان لە حاڵەتی سرنجدانی ئیرادەی مرۆڤ ڕێگە دەدا هەر جۆرە وەرگرتنێکی هەستەکان، هەر جۆرە هەستێک ڕکە لە ڕێگەی هەر شتێکی سرنجڕاکێش کە بە مێشکەگا بەهێزی بکە. ئەمە لەگەڵ ڕێبردن و تەرکیزی ئیرادەی فکری لەسەر بابەتێکی دیاریکراوی جیاوازی هەیە. لە کاتێکا کەسێک لە ڕێگەی نەخەوتن زیاتر لە سنووری خۆی دەداتە دەست هەوەس و حەزە شەهوانیەکانی. ئەگەر بەوردی دواهاتەکانی ئەم کردەوەی خۆمان لە بەرچاو بگری لە ئەنجامدا ئەم کارە خۆی دەپارێزێت، بەڵام بەو مەرجەی یەکەم سرنجی ئیرادی خۆی بە ئاگا بڵێتەوە و یا توانای بەڵگەهێنانەوەی ڕاستەقینەی هەبێ. هیچ کام لەم دوو مەرجە سەر ناگرن مەگەر ئەوەی نەزمێکی جێگر و بەردەوام بەسەرهێزی سرنجی خۆی سەپاند بێ. کاردانەوەی ئەمە لە خۆناغی خوێندن بە تەرکیزی هزری ئەنجام دەدرێ، بەڵام جێبەجێکردنی جۆرێک لە کاری زۆری مایەیە کە کاریگەری هەیە لە واز هێنانی. مرۆڤ وەک جۆرێک لە ڕزگاربوون ناوی دەبا. هەر جۆرە ڕزگارکردنێکی خۆ ئەگەر لە گەڵکردن و بەندەکانی کاردا تێکەڵ نەکرابێ بە تەمبەڵی یان جم و جوڵێکی زۆر کۆتایی پێدێ. مرۆڤ لە قۆناغی بلوغ و تەنانەت مناڵی ناتوانێت فکر و زەینی خۆی پەروەردە بکە مەگەر ئەوەی لێبڕاوانە و بە سرنجەوە کارەکانی جێبەجێ بکە. لە ئەنجامدا و لە ئەنجامە تایبەتە لە بواری پیشەیی زۆر و کاریگەرە. هەر کاتێک گۆڕەپان بۆ سرنجدانی ئیرادەی خۆمان چۆڵ بکەین، سرنجی ئیرادەی لە زۆربەی ئێمەدا بە بێهێزی و بەلاوازی دەمێنێتەوە. ئاشناییمان لەگەڵ ڕاهێنانە زۆرەکانی تەرکیزدا هەیە کە مەبەستەی بەهێزکردنی سرنجی ئیرادەیە. بە زۆری ئەو ڕاهێنانە کاریگەری، بەڵام هیچیان ناتوان ببنە جێگرەوەی یان چاودێریکردنێکی بەردەوام لەخۆ کە ئێمە وەکو هۆکاری سەرەکی و بنەڕەتی هەر جۆرە گۆڕانێکی کردار و کەسایەتی پێشنیاریەکەین. چاودێریکردن لە خۆیان لە خۆمان بێ ئاگا نەبین، هەمیشە بەرامبەر بە ژیانی ناوەکی خۆمان. غەریزەکان و هەستەکان کە هەستیان پێەکەین لەو کارانە ئەنجامیانەدەین بە تەواوەتی ئاگادار بین. لە سەرەتا ئەگەر بەهێزترین ئیرادەی دنیاییشمان هەبێت، چاودێریکردنی خۆ بەردەوام بەرەو لاوازی دەڕوا، چۆن سرنجی ئیرادەی کەسەکان تووشی لاوازیە بێ و بەرەو نەمانەچێ. لە کاتێکا ناوشیارگەی ئێمە ئەگەر بۆ چرکەیەکیش بێ خاوەندە سەڵات دەست دەکات بە سەرکێشیکردن و ئەنجامدان. دەبێت لە سەرگردانی خۆمان بە دوور بگرین و ڕێگری لە هەر جۆرە کەمتەرخەمی و شەواندنی سرنج بگرین و تا ئەو شوێنەی دەکرێت بە زیندوی بهێڵینەوە. دوای چەند هەفتە پەرێشانیەکان ئاڵۆزیەکان سرنج بەرەو فەوتانەچن و دواتر ڕۆژێک دەگات دەبینین ئەفکارێکی هەڵسەنگێنراومان هەیە و هێزی جیاکاری ئێمە لێوان لێوە لە چالاکی. گرنگترین خاڵەوەیە لە ماوەی ڕۆژ چ کاتێک کار چ کاتی حەوانەوە سرنجی جەستە و ڕۆح و گیانی خۆمان بە یەک ئەنەمانج بدەین کە ئەویش خزمەتکردنیەتی. هەر جۆرە وەرگرتن و کاری لە خۆ ناشرین و ماندووکەر هەلێکی باش بۆ ڕاهێنانی تەرکیز دروست دەکات. گرنگ نییە ئەوەی تەرکیزی لەسەرەکرێت چییە، ئەوەی گرنگە ئەوەیە تەرکیز ئەگەر سرنج وردبینی لەگەڵا بێ، هێزی ناخ بۆ زاڵبوون بەسەرخۆ لە ئێمەدا پەروەردەکە و دەبێتە هۆی باشتربوون و حەز لە کار و خێرایی ئەنجامدان. سێەم، سرنج نەدان. سرنج نەدان وەکو باسمان کرد دەبێتە هۆی لاوازی، چونکە کەسەکان بەبێ سرنج ناتوانن لە کارێکا لێهاتووی بەرچاو بەدەستبێن و نەلێهاتوویەکی ئەوتۆ کەشیاوی باسکردن بێ، بەوەی بە زۆر و بە شێوەیەکی نەگونجاو ئەنجامیەدەن. حەزیان نییە لە هەمان کاتە نایانەوێت کەسێک نەگونجاو بوونی کاریان بڵێتەوە، بە تایبەت گوێبیستی ڕەخنەیان بێ. بەڵام ئەگەر دووبارە سنجی خۆیان پەروەردە بکەن، دەتوانن ئاسانتر کارەکان ئەنجام بدەن و بەم جۆرە حەزیان بۆ کارەکان لا دروسە بێ. ئێمە لە پاڵ هۆکاری دەرونی لاوازی هۆکارە جەستەیەکانمان لە بەرچاو نەگرتووە. لەناو ئەو هۆکاراندا هەندێکیان بە تەواوەتی لا ئیرادیان بەهۆی دەرمان و ڕژێمی خواردن و چارەسەرەکرێن، بە تایبەت ڕژینی سەرگورچیلە، ڕژینی هێپۆفیز، ڕژینی تیرۆتید کە زۆربوونی مرۆڤ بە تەواوی لە جوڵەخا. دیاریکردنی هەموو ناهاوسەنگەکانی پەیوەنددار بەمباتە لە توانای ئەم کتێبە بەدەرە. ئەم ناهاوسەنگیانە جۆرا و جۆرن، تەنیا دیاریکردنی لەلایەن پزیشکەوە چارەسەرەکەی ئامادەکە. جێبەجێکردنی یاساکانی تەندروستی و عادەتە زیاندەرەکان دەورێکی کاریگەر لە دروستبوونی لاوازیدا دەگێڕێ. مرۆڤی ئاسایی کە ژیانێکی تەندروستی هەبێ بە حەز و ئیرادەی زۆری هەندێک جاریش زیاد لە ڕادەی پێویستە کار دەکا. دیلکارنگی باوەڕی وایە کە مرۆڤ بە کەمی بەکاربردن لە ناوەچێ، بەکردەوە ماندووبوون بەکارکردن و پەروەردەکردنی خۆم کەم دەبێتەوە. بەو مەرجەی ئەم پەروەردەکردنە وردە و بێپچڕان بێ. خوێنەرێک تامەزرۆی بردنەسەری توانای کارکردنی خۆیەتی دوای داڕشتنی بەرنمەیەکی عاقڵانە و چالاکی هەناسەدان و ماسوولکەکان. خەو و تەندروستی گشتی خۆی دەبێت لە سەر پەروەردەکردنی حسێ بکە. ئەم کارە بە زۆربوونی چەند ساتێک لە ڕۆژدا دەست پێەکە، دواتر دەبێت بەردەوام بێت و لە کۆتاییدا بە شێوەیەکی هەڵسەنگێنرا و درێژەی پێ بدرێت. چوارەم، سەریەک خستن.
ئەگەر لە بەڵای یەکێک لە شێوازەکانی لاوازی ڕزگارمان بوو شێوازەکانی تر نایڵن ئاسوو دەبین هەر جارێکە لە چاودێری و جڵەوداری خۆمان کەم تەرخەمی بکەین بە ڕادەیەکی کەم توانای دوو هێزی ناوەکی خۆمان کەم دەکەینەوە یەکێک هێزی ئیرادی و ئەوی تریان هێزی بزوێنەری کردەوە و ئیرادیەکانی خۆمانە زاڵبوون بەسەرخۆ لە هەموو کارەکاندا پێویستی بە وردەکاری لە وردەکاریەکانی هەڵسو کەوتە پێشتر لەبارەی چالاکیەوە قسەمان کرد لەم بارەوە مرۆڤ دەتوانێت توانای کردکردنی خۆی و کارکردنە بەردەوامەکانیشی بە بێکار نەبوون و چ لە کاتی چالاکیە پیشەیەکان و چ لە کاتی حەوانەوە بە جوانی پەروەردە بکە بەم جۆرە توانێت لە لۆمەکردن و کەم تەرخەمی بۆ چاودێریکردنی خۆمان بە دوور بگرین کەوە یەکەم هەنگاو بۆ زاڵبوون بەسەرخۆ حسێ بکرێ ئەگەر بەردەوام لە بیری هەبوونی ڕێکی و ئاگایی و چۆنیەتیدان بابین ئیتر کارەکانمان بە شێوازی لەسەریەک و کۆ ئەنجام نادەین ئەم چاودێری وشیاری پێویستی بە کردداری زیاتر لە توانای ڕۆحە لە ڕاستیدا جێبەجێکردنی ئەم یاسایانە دەبێتە هۆی ئاسوودەی ڕۆح و هەستە گشتەکانی ئێمە کە زۆر ئارام بەخشە ئەمە هەم بۆ کاتی کار و بۆ کاتی حەوانەوەش کاریگەری هەیە بۆ نمونە بۆ ئەوی بتوانین بەرنامە بۆ کاتی پشووی خۆمان دابڕێژین دەبێت شێوازی سرنج و تا تەنانەت وەرزشەکانی خۆشمان بدەین پێنجەم بێهەستی و کەم تەرخەمی کەم تەرخەمی بریتیە لە کەمی تەماح و هەر جۆرە حەزێک تا ڕادەیەکی زۆریان ورد بە ئامانجێکی دیاریکرا و بەجێ کەم تەرخەمی یان بەهۆی هەژاری و نەتوانینی فیزۆلۆژیکیەوە کە دەکرێت بە دەرمانی گونجاو چارەسەر بکرێ یان بەرهەمی ئازارە قوڵی ڕۆحیەکان یان سەر نەکەوتنە بەردەوامەکانی ڕۆژانەمانە ناڕزایی کەسی کەم تەرخەم لە خۆی بەردەوامی نیشانەی ئەوەیە لانیکەم کەمێک لە وزەی ژیانی تایدا هەیە کە ئەگەر بە شێوەیەکی گونجاو بەکاری بێنێ بەهێز دەبێ هەنگاوی یەکەمی ئەو دەبێ ئەمە بێ هۆکار و بەڵگەزاراوەکان لە ژیانی خۆیدا پاک بکاتەوە و بە ئەنجامدانی کارە تایبەتیەکان سەرقاڵ بێ کە چۆنیەتی و چالاکیە جەستەیەکانیان بەهێز دەکەن بۆ نیشاندانی پەچەکردار دژی خەمۆکی لە ڕووداوە تاڵەکان وەکووتمان هەم دەبێ هێزی ژیان و جەستە بەهێز بکەین و هەم کەڵک و کردەوە سروشتیەکان وەربگرین تا ڕۆحی بینین پەروەردەکردنی ژیاندنەوە ڕشتەی ئەفکار هان بدا و چەمکی تازە لە مێشکا دروست بکە ئەگەر لەگەڵ ناومێدی و دڵساردیدا هاوڕێن کە بە دڵنیایەوە دوای هەندێک کردەوەی بەردەوام و سەرنەکەوتن لە ناو مرۆڤ پەیدا بن بیر لەلایەنە پۆزەتیفەکانی خۆتان و ئەو خەونانە بوونەتەوە ڕاستی و هاوڕێبوون لەگەڵ کامەرانی بکەنەوە و هەوڵ بدەن ڕۆحی خۆتان بەهێز بکەن تا ئەگەنە ڕادەیەک سەرکەوتن ببێتە هاوڕێتان ڕوبەڕوو لەگەڵ کەسە سەرکەوتوەکان و خاوەن پلەکانە بنەوە کە دوای چەندین شکست و تاڵەکانی ژیان توانیوانە سەرکەون کەسانی دوای هەرشکان و تامکردنی تامی تاڵی و تێکشکان هەستانونەتەوە و سەر لە نوێ دەستیان پێکردوێتەوە لە بابەتە جوژوارەکانە دەتوانین یارمەتی لە دەروونناس یان پسپۆرەکی تایبەت وەربگرین شەشەم ڕاکێشانی چێژوەرگرتنە کاتیەکان دەسەڵگرتن لە کارێک کە دەمانەوێت ئەنجامی بدەین لە ژێر دەرچوون و پاشگەزبوونەوە لەو بڕیارانەی داومانە کات بە فیڕۆدان و کەم تەرخەمی وازێنان لە خۆ هیچ کاتێک یەخەی مرۆڤ بەرنادا لە کاتێکا دەمانەوێت کارێک جێبەجێ بکەین کە پێویستی بە سرنجە یەکەم شەپۆلی بیرکردنەوە و خەیاڵەکان لە قوڵاییەکانی ناگایی ئێمە دەردەکەون دایانەوێت مێشک ئاڵۆز و ڕەحمان داگیر بکەن هەر ئەوەندەی بمانەوێت کارێک ئەنجام بدەین یەکەم نیشانەکانی بەدەستەوەدانی سرنجی ئیرادەی خەیاڵ و کردنەوەی نەئاگایی و بیرە قیزەوەنەکان دەردەکەون لە دەرەوەیش هۆکاری جۆرا و جۆر بۆ یارمەتیدانی ئەو دۆخە ئەگەن هەندێک لەوان لە ڕووکەشێکی زۆر شیا و بۆ تێکەڵاوبوون بە کۆمەلگا بانگێشمانەکەن داواتان لێکرێ تکایە لە فڵان دانیشتنا بەشداری بکەن فڵان چاوپێکەوتن ئەنجام بدەن یان بچنە فڵان میێوانی جەژن یان شانۆ خاتوونی یەک داواتان لێکە هاوڕێتی بکەن چونکە نایەوێ بە تەنیا بڕوا بەڕێز با کە نازانێ پشەوەکانی خۆی چۆن بەسەر بە ئامادەی خۆی نیشانەدا یاریەکی گەرمگوڕتان لەگەڵا بکە ئەگەر بەرنامەکانی خۆتان بە جوانی دانەڕشت بێ بە یارمەتی خاڵی بنەڕەتی چاودێریکردن لە خۆ باشتر باسمان کرد نەخەنە قۆناغی جێبەجێکردنەوە دوای ماوەیەکی کورت دەتانەوێت خۆتان بن بەدەست لاوازی تەسلیم ببن و ڕێگەبرن و تەڵقینە چاوەڕوان نەکراوەکان و کاریگەری لەسەر ئێوەدا بنێ بەم جۆرە دەرفەتێک بڕەخسێنێت و عادەتە نێگەتیفەکان لە ناختانە جێگر ببن بەرنمەیەکی کاری لەگەڵ بەرنمەیەکی حەوانەوە کە هەردووکیان بەپێی ئامانجە گشتەکانی ژیانتاندا ڕێژراو بن باشترین ئامراز بۆ بەهێزی خۆڕاگری ئێوە و پاراستنی دایەنە لە کردار و پەچەکردارەکانتان دەبێت باشترینی ئێمە ئەوەیە پێشتر ساتەکان ماوە جۆرا و ڕادی ئەو سەرگەرمیانە یان بە گونجاویان دەزانن و دیاری بکەین و زۆرترین چێژی لێوەرگرین بەڵام بەدەر لەمە بەهێزی و لێهاتووی ڕوبەڕووی هەر بەرنمێکی چاوەڕوان نەکراو کە کەسانی تر بۆتانی ئامادەکەن ببنەوە و دژایەتی بکەن بیرتان بێ وشەی حەسانەوەیان خۆشیش هەر شتێک نیشاندەری بارودۆخێکی ڕۆحیە ئەگەر سنجدان و وردبوونەوە لە خۆتانە پەروەردە بکەن هەست بە چێژ سرنج ڕاکێشی و شادی لە کارەکانی خۆتانەکەن و هێزر و زکرتان لەسەری تەرکیز دەکا
هەر ئەوەندەی ئەنجامدانی کارێ بە کەمترین لێهاتووی ئەنجام بن کە بەهۆی ئەنجامدانی بەردەوام بە خێرایی ئەنجامی لێ بەدەست دێت و ئەو کارە بۆ ئێوە سرنجڕاکێشە بێ لە کارێکی دژوار و درێژ کە زۆرترین هێز بۆ ئەنجامدانی بەکار دەبن ڕەزامەندی قوڵی ناختان پێدەبرێ بەم جۆرە زۆر لە کەسەکان دەتوانن زۆرترین چێژ لە ئەنجامدانی کار پیشە و گەڕان و دۆزینەوە و ڕێگە چارەکان بۆ کێشەکانی خۆیان لە بەدیهاتنی نەخشەکانی نەخشە ڕێژی و بەرنامە ڕێژەکانی خۆیاندا ببین و بە پێچەوانەوە لاوازی و کەمتەرخەمی و ئەنجامدانی هەر کارێک کە جێژی کاتی هەبێ یان گرژی و بیرکردنەوەمان تیا دروست بکە هەموو کاتەکان ناتوانێت پەژارە لە ناخی ئەمەدا دوورکاتەوە بگرە و چێژە خەیاڵیەش کەمتر لای مرۆڤ دروست دەکات. هەمومان کەم تا زۆر دەربارەی توندی بەربڵایی و بەردەوامبوونی ڕاستەقینەی هەر چێژێک ئارەزوومەندین. ڕێی لاری دەڕۆین و لەگەڵ هاوسەنگی و هاوتایی جەستەی و زەینی تێکەڵاو بۆ کردەوەیەکی بەچێش ئاشنایەتیمان نییە هەرکەس بە بریشتی بڕیارەتی بە تەواوەتی بەسەرخۆی دازاڵ بێ دەبێت لە بەرامبەر ئەو ڕاکێشانە پەچەکردار نیشان بدا. حوتەم فەرمانبردنی دەستبایی یان زیادەڕەوی هەرکەس نمونەیەکی دیار و ناسراوی فەرماننەبردن و یاخیگەری و دەناسێ ینی کەسێک بەهۆی نەبوونی نزم و ڕێکی لە لێکۆڵینەوەی ئەنجامدانی نەبوونی توانای زاڵبوون بەسەرخۆ لەگەڵ ژیانی کۆمەڵایەتیدا ناسازگارە لە بەرامبەر ئەم تایبەتمەندیە کەسی سازگار و گۆڕایەڵ هەرچەندە بەڕێزتر بژمێرێت بۆ لاوازکردنی ناخ زەرەری کەمتر نییە ئەگەر نەڵێن چالاکی هێز جیاکاری لە کارا دەخات بەڵام دەلاقەی کەمتەرخەمی و لاوازی ئەکاتەوە کەسانی بێنزم و یاخی تووشی هەڵە و گوناها بن تەنانەت دەستیان بە تاوانیش سوورە بێ بەڵام کەسانی گوێڕایەڵ و دەستەمۆ کە نازانن بەرامبەر بە کەسانی مەترسیدار پەچەکردان نیشان بدەن و لە بەرامبەر ترسەکان خۆڕاگری نیشان بدەن کەمتر لە دەستە یەکەم مەترسیدار و زیانگەیەنەر نین لە بەرامبەر ئەم جۆرە کەسانە ئەو کەسەی قسەی ئاخرەکە مافی لە هەمووان زیاترە ئەو ژێردەستە بە شەرەفەی کە تا ئێرە شیاوی لۆمەکردن نییە و کت و پڕ بە سەرسوڕمانەوە دەبینی تاوانی گەورە و سەرسوڕهێنەر ئەنجامەدا هەر ئەو کەسە گوێڕایەڵە و سربەژێریە کەواتە باشترە ڕۆحی سربەخۆی لە خۆمانە بەهێز بکەین چ لە وردەکاریەکانەوە چ لە هەڵەگشتەکانی ژیان خۆتان ئاگادار بکەنەوە خۆتان بە دادوەری و هەڵسەنگانی هەستن و لەبەر ڕووناکی زانیاری ئەزمون و دادوەریەکانی خۆتان و کردەوەکانتان ئەنجام بدەن هەڵبەتە بیر و ڕای کەسانی تر لەبەرچاو بگرن ئەگەر ڕوبەڕووی کەسێکی بەهادار و خاوەن ڕابوونەوە کە دەیانەوێت لایەنە تاریکەکانی مێشکی ئێوە ڕوونان بکاتەوە لە ڕاوێشکردن لەگەڵی چاو مەپۆشن بەڵام بڕیاری کۆتایی خۆتان بیگەڕن بەردەوام لە خۆتان بپرسن بۆ فڵان شێوازتان بەکارهێناوە لێکۆڵینەوە بکەن ئایا هەندەری کردەوەکانی ئێوە لەگەڵ ئەو خەڵانەی قبولتانە حەزەکانی ناخ گشتگیری جەستە بەرژەوەندەکانتان سازگارە یان نا بزانن خواستی خۆتان ڕازی کردووە یان خواستی کەسێکی تر بەم جۆرە بە خێرایی بەشی تەڵقینە نابەجیەکان و یان نیگەرانیەکان بۆ وەڵامی بەڵەی کەسانی تر لە ئێوە یان لە ساتێکی چاوەڕوان نەکردا و مەجبور بە ئەنجامدانی کردەوەیە کردووە دەدۆزنەوە و بە دوای ئەو کارە نەداچن بیرکردنەوەی لەم جۆرە بۆ چاودێریکردنی خۆتان لە داهاتوو یارمەتیتانەدا گۆڕانێک کە لە کەسایەتی کردداری ئێوەدا ڕووەدا ڕەنگە ببێتە جێی تێبینی و سرنج و شرۆڤەکردنی کەسانی تر بەڵام ئەم خاڵەنها بێ لاتان گرنگ بێ لەگەڵ هەر لێکدانەوە و شیکردنەوەی کە گوێبیستیە بن لەسەر ئەو بڕیارە گوتوێتانە سوور و بەهێز بن هەڵسو کەوتی هێمن لەسەرخۆ هاوسەنگ بەڵام حاڵەت وەرگری ئێوە وردە وردە ڕوانگەی دەوروبەرت ئەگۆڕێت. بەشی سێیەم ئەوەی دەبێت دووری لێ بکەین. یەکەم ئامادەیی ناخ لە دوو بەشی پێشتر لێکۆڵینەوەمان لەسەر ئەگەری زاڵبوون لە خۆمان لەگەڵ بەرنامەیەکی گشتگیردا ژمارد نیشانمان کرد وەکار و هەوڵدانمان بە ئامرازی ئەنجامدانە نەکۆت و بەندی دژوار و وەزەبرە ئێستاش دەبێت سەرەتا گەشە بە سرنجی ئیرادەی خۆمان بدەین دواتر بە یارمەتی ڕوبەڕووی هەموو شێوازەکانی لاوازی و کەم تەرخەمی ببینەوە هەرچەندە چاودێریکردنی خۆ بەو جۆرەی ئێمە پێشنیارمان کرد هەموو کاتێک نابێتە هۆی گۆڕانی بنەڕەتی لە هەڵسو کەوت بەڵام مرۆڤ خاتە سەر ڕێگەیەکی ڕاست لێرەوە دەبێ دەست پێ بکەین لە باگاهێشتنەوەی و بیرکردنەوە ڕاستەقینەوەکانی خۆشمان تەنانەت کاتێک بە گوێنەدان و کەم تەرخەمی کارێکەکەین خۆتان بەدەست ئەو خواستەوە دەدەن کە دەبێ خۆی لێ بپارێزین و ئەنجامدانی بڕیارێک کە پێشتر گوتوتانە پشتگوێیی دەخەن دەبێ ئاگاداری خۆتان بن چیتان کردو لە ناخدا بەوە پەرەی ڕاستی سرنجی پێ بدەن بە بێهۆ لە بێگەڕان و بە دوای بەڵگەهێنانەوەی کەم تا زۆر بۆ قەناعەت پێکردنی خۆتان مەبن و کاری بۆ مەکەن ئێمە لە کتێبی هێزی ئیرادە پێشنیارمان کرد مرۆڤ هەر شەو بەسەر هزر و کردەوەکانی ئەو ڕۆژەی خۆیدا بچێتەوە ئەم کردەوە گرنگە خۆی چاودێریکردنی بەردەوام کە گرنگی زۆرتری هەیە گەشەی پێدا لەمپەرێکی گەورە کە باسمان لێوە کرد داتاشین بەڵگەهێنانەوە خستنە ئەستۆی لێپرسراوێتی بۆ سەرشانی کەسانی تر یان بارودۆخەکە مرۆڤ دەیەوێت شانی لە ژێر خاڵی بکە و دوو کردەوەی جێگەباس کە بەتاڵەکاتەوە گەر بڕیارتاندا بێ پەچەکرداری بەهێزتر لە خۆتانە دروست بکەن و لە هەر بارودۆخێکتا بەسەر خۆتانە زاڵ بن
لە ڕاستیدا نەمتوانی پشتگوێ خستووە پشڕاستان کردوێتەوە کە نەمبیستووە ئەگەر خۆتان بە ئەفکاری وەکو مەجبور بووم ویان نیان هێڵا نەخەڵەتێنن دەست بەجێ بڕیارەدەن ئەوەی ئیتر نەتانوێ ئەنجامی نەدەن و لەگەڵ کاریگەری هۆکارە دەرەکیەکان ئەوە ئەنجام بن کە دەتانەوێ. دووەم، زۆر خواردن. ئەگەر خواردنێکی گونجاو و تەندروستان نەبێ هەر جۆرە هەوڵێک بۆ زاڵبوون بەسەرخۆ هەر چەنە ورەتان بەرز و بەهێز بێ مەحکومە بێ بە شکەست ئەتوانین لەم بابەتەدا حاڵی بین. زۆر خواردن لە مرۆڤ لاوازیەکی وا دروستەکە کە نەرمی و حەسانەوە و هاوسەنگبوون لە دەسەدا. مرۆڤ خۆی بە خواردنی زۆر ژارژاوە و ڕاژاوەکە دواتر سەری سوڕەمێنێ بۆ ناتوانێت بە جوانی بیرکاتەوە. مرۆڤ بێ غەریزەی شەهوانی خۆی دەبزوێنێت و دواتر هەوڵەدا بەسەر ئەو شەهوەتەدا زاڵ بێ. مرۆڤ بە زۆر خواردنی ڕەوتی تەندروستی مێشکێشێوێنێ دواتر دوایی گلەیی ئەکا بۆ وزەی تەواوی نییە چالاکی ئەنجام بدا. بە تێپەڕبوونی کات خۆناغی دژوارەکان و لاوازی لە کارکەوتن دەگەنە پێش و دواتر نۆرەی قەیرانی ئازاردەرە و ڕژێمی خواردنی خەمناکە. کاتێکش باس لە زیادە ڕەویکردن لە خواردن ئەکرێ هەر کەسێک بە نیەتێکی پاک بەرگری لە خۆیەکا و بیر لەو خواردنانەوە کاتەوە کە بە میوە و سەوزەی وا و ڕازێنراوەتەوە بەڕواڵەت زۆر خواردنیان زیانی نییە. لە ڕاستیدا گیاخۆرێک کە لە خواردنی سەوزەی نشاستەدار و زەلاتە سڵات و میوە و زیادە ڕەویەکە کەمتر لە گۆشتخۆرێک زیان بەخۆی ناکەێنێ مەبەست زۆر خواردنی چەندێتیە. ئەگەر دوای هەر خواردنێک مرۆڤ هەست بکات وشیاری کەمتر و لاوازی زۆرترە لە کاتی دەستپێکردنی خواردنەکە نیشانەیەکی ئاشکرایە کە لە خواردن لە هاوسەنگی لایداوە و زۆر خۆرێتی و چۆنیەتیش هەیە کە هاوشێوەی سیاسەتی میانەڕەوی و چەندێتیە. دەبێ هەندێک خواردن بە قازانجی خواردەمەنی باشتر لە پێرستی خواردنەکانی خۆمان پاک بکەینەوە. لە 20 ساڵ لەمەوبەر ژمارەی بەرهەمە بە کەڵکەکان بۆ چۆنیەتی خواردن و خواردەمەنی زۆر بووە ئەوەی پێشتر لە نەئاگاییەوە سەرچاوەیەگر ئەمڕۆ کە سەرچاوەکەی بۆ زەینکوێری ئەگەڕێتەوە. لە کۆتایی ئەبێت ئاماژە بە هەڵەیەکی باو بدەین کە بریتیە لە خێرا خواردن و جوان نەجاوینی خواردن. لەم شێوەدا هیلاکی گەدەڕوو لە کەسەکەکە بەهۆی نەجاوین لاوازێک بەسەر مرۆڤ زاڵە بێ کە بێتە هۆی ئازار و دەرد. لە ڕاستیدا هەرسکردن دەبێت لەو دەمەوە دەست پێ بکە. سێیەم، زیادە ڕەوی لە ئەنجامدانی کردەوە جنسیەکان بۆ پێویستی زاڵبوون بەسەر غەریزەی جنسی یان تێرکردین لە ڕادەی گونجاوشیا و لە بواری زانستەوە هیچ گومانێک نییە. بە پێچوانە ئەو گومانە هەڵەی کە باو بوو زۆر بەو کاراناسەکان ئەمڕۆ یەکدەنگن لەوەی زیادە ڕەوی لە کردەوە جنسیەکان دەبێ خۆ پارێزین. بە باوەڕی ئێمە کە بە 25 ساڵ بینین و ئەزمون پشتڕاست کراوەتەوە خۆپاراستن تەنانەت بەبێ هۆکارەکانی ئازاردەری فیزۆلۆژی ئەگەر هاوڕێ بێت لەگەڵ داخ و سەپاندن دەبێتە هۆی ناخپەرێشانی و ئازاردانی ڕۆح. بەڵام ئەگەر خوازیاریانە و ئاگایانە قبول بکرێ جیگەی نیگەرانی نییە و پێویستە کاری بۆ بکرێ. ڕوانگەکانی ئێستا بە شێوەیەکی سەرسوڕهێنەر لەبارەی سەر ڕژێبوونی غەریزەی جنسی زیادە ڕەویەکەن لە هەندێک بابەتە بەهۆی ناسازگاری فیزۆلۆژی گەورەبوونی ئەندامی جنسی کارکردنی زیاد لە پێویست. ئەگەری هەستی جنسی زۆر کۆنتڕۆلیش نەکرێ گرنگ نییە بەڵام بەهۆی کاریگەری تەڵقین و تەڵقینکردن بەخۆ هەر کەسێک خواستی جنسی ڕووی تێبکە بە پێویستی دەزانێت لە بەرامبەر هێزی بیرکردنەوە و خەیاڵی خۆیدا تەسلیم بێ. لە کاتێکا لە ڕاستیدا مرۆڤ لەگەڵ کاردانەوەکان دەرگیر و کە پەیوەستن بە گومان کەواتە ئەگەر بەهێز و بە بڕش بێ بە باشی ئەتوانین شەهوەت دەستەمۆ بکە. ئەگەر ئەمە ڕاستەکە دووبارەکردنەوە توانای تەڵقین زیادەکە کەواتەم حاڵەتە ڕۆحیە سەرسوڕێنەر نییە. لە کاتی بلوغی تەنانەت مناڵ مرۆڤ بە 1000 جۆرە بیسێت عەشق کە لە ڕاستیدا مەبەست ڕاکێشانە جنسیەکانە. بەسەرچوونی مرۆڤ فەرمانڕەوایەتیەکە سەرچاوی کۆتایی نەهاتووی چێژ وەکو یەکەم دەرگیری زەینی هەمووان لە پەیوینەکاندا ئەدەب شانۆ فیلم و چەندین شتی دیکە لە خۆگرێ. دەڵێن هەموو دنیا دەستیان داوەتە یەک تاکە تا کاریگەری لەسەر بیر و کردنەوەی لاوەکان دابنێن. تەنانەت ئەزمونیش ناتوانێت هەموو کات هەڵسەنگانەکان لە پێش تەڵقین کراوەکان بگۆڕێ بەو گێژاوە ڕاستیانی کە لە گومان و خەیاڵ جیاکاتەوە و سەرسوڕهێنەرە. زۆربەی کەسەکان بەپێی ئەم خەیاڵ و کردنانەوە و کاری بووەکەن و ئەخێوێنرێن و ڕێگای دەن هاندەری ماندوونەناز و گران بە دوای بەدەڵەکانیان بۆ بکاتە دۆزەخ. ئەو بەدەلانەی هیوای دەست پێ ڕاگەشتیان بە چاودێریکردنی خۆ دووبارە لە دایکە بێتەوە. دواتر بابەتی پێشەداوەری یان بچووک بوون و گاڵتە جاربوون لە گۆڕدایە کە نەتەنیا بە چاودێریکردنی خۆ بەڵکو تەنانەت بە هاوسەنگیەکی سادە دەدرێت و ئەو ساد نرخی پاڵەوانی و قارەمانی بۆ کەمترین هاوسەنگی لە پەرچاوەگرن کە دەڵێن گەورەترین شاکارەکانی هێرقەڵ لە بەرامبەریە هیچ و بێنرخن. گەر دەتانەوێت بەسەر بزوێنەرەکانی جنسی خۆتانە زاڵ بن یەکەم کار کە دەبێت ئەنجامی بدەن ئەوەیە بۆ یەکجار بۆ هەمیشە چەمکە قیزەوەنەکان کە بیرمان هێناونەوە لابەرن. دووەم
ئەوەی هاوسەنگی لە خواردن هەموو مادە هاندەرەکان و شەهوانیەکان لە ئێوە دوورەخاتەوە. سێم بەرنامەداڕشتنی دروست بۆ کاتژمێرەکانی چالاکی و کاتژمێرەکانی حەوانەوە. ئێوە لە مەترسیەکانی بیرکردنەوە و خەوبینین و لە هاندەرە دەرێکەکان بە دوورەگرێ. لەبارەی خواستی کاردانەوە غەریزە دەبێت بڵێن ئەگەر تێکەڵاو بە سۆزیان بیرکردنەوە بن کە بە تێپەڕبوونی کات بەدەست هاتوون بە خێرایەکی سەرسوڕهێنەر ئەوانیش لە ناو دەچن. چوارەم جگەرە و مادە هۆشبەرەکان لەبارەی جگەرە بە شێوەیەکی گشتی ئارامبەخش و یان جگەرە و ماوادەکانی دیکەی هۆشبەر ئەگەر کەسەکە خۆی ئارەزومەندی دژایەتیکردنیان بێ و وردە بە جێگیرکردنی مادەی بێهێزتر دەدەن دەتوانین کێشەکە چارەسەر بکەین. بە کەمکردنەوەی ڕادەی نیکۆتین دەتوانین لە خۆگرتن پێ ڕزگارمان بێ. ناخ دەرمانی هەمیشە بە شێوەی سرنج ڕاکێش بە کەڵکە هاندەرێکی گشتیە و دووەم و هەوڵەکانی تر ئەو ئامادەکا بووی. لەگەڵ ئەمانەشدا ئەگەر مرۆڤ لە شوێنێکدا ژیان بەسەرەبا لێوان لێو لە سرنج دڵگەرمی هاندان بە تایبەت حاشالێنەکردنێتی و گاڵتە پێنەکردنی بابەتی پەیوەستبوون بەو بابەتانە باشتر چارەسەرەکرێ. بەکارهێنانی زیادە جگەرە کێشان و وردبوونەوەی فکر لەناوە بە تواناکانی ئیرادە بێهێزەکە نیشانەکان و ناهاوسەنگیە جەستەیەکان و مەرگهێنەرەکان ئاسانەکە. ئەگەر کەسێکی جگەرەکێش زیادەڕەوی لە بیری دەرمانی کێشەکەی خۆیدا بێ سەرەتا بە دروستکردنی بۆشایەکی وەچارەکی لە نێوان کێشانی جگەرەیەک و جگەرەیەکی تر و دواتر زیادکردنی ئەو ماوە گەیاندنی بە سێ کاتژمێر دەتوانین یارمەتی خۆی بدا. بەم شێوەیە دەتوانێت بە تەواوی واز لە جگەرە کێشان بێنێ. ئەمڕۆکە ڕێگاکانی جۆرا و جۆر بۆ یارمەتی وازێنانی جگەرە کێشان بەڵام زۆرن. بەڵام کەسێکی ڕۆشنبیر کە زاڵبوون بەسەرخۆی بە کارێکی ئەستەم دانێ پێشتر لە هەموو ئەو لازیە دەزانێ بەپی ئەو یاسایە کارەکە. جگەرە کێشان بۆ یەک ڕۆژ لە هەفتەدا یەک هەفتە لە یەک مانگە یەک مانگ لە یەک ساڵە کەمەکاتەوە. ئەمە یەکەم هەنگاوە بۆ وازهێنان لە جگەرە کێشان. پێنجەم بیە نەزمی هەندێک خوێنکار یەک لە دوای یەک کۆرسەکانە خوێنن مانگانە بیکاریەکان و بە سوڕانەوە بە دەوری خۆیاندا ئەنجامەدەن. کارکردنی هەوڵدانی زۆریان هەیە لە کاروباری بازرگانی ڕوبەڕووی ئەو کەسانە بێتەوە کاتێ خۆیان لە خولە دوور درێژەکان بەفی ڕۆدەن. لەگەڵ ئەوەشدا هەندێک جار لەم خولانە بە سەرگەردانی بە ئەنجامدانی کاری ماندووکەری شەڵەسن. ئەم جۆرە گۆڕینەوەیان و بێنەزمیان بۆ ئەو کەسانی خوازیاری پەروەردەکردنی و زاڵبوونە بەسەر خۆیان بێ هیچ شێوەیەک گونجاو نییە و کارێکی ئەستەمە. زۆرترین و باشترین امتیازەکان لەبەر ڕووناکی نزم و ڕێکیدا بەدەستدێنن. نزم لە کاتژمێرەکانی خەوتن ئاسانەکە وەک چۆن نزم لە کاردا هێزی ڕێنیشاندەری مرۆڤ بەهێزترەکە. دیاریکردنی کاتەکانی خواردن حەز بە خواردن باشتر و هەرسکردنی ئاسانترەکە. بینینی خشتەی زەمەنی لە خۆگری کاتژمێرە دیاریکراوەکان ڕەنگە بۆ هەندێک مەترسیدار بێ وەک چۆن هەبوونی نەزم و ئەو ترسیان لا دروستەکە. بەڵام ئەو کارە یارمەتی زاڵبوون بەسەر خۆ دەدا و ئەگەری ئەوە دەڕەخسێنێ هەر کەس کار و بەرنامەی خۆی هەر چەندە دژواریش بێ بە ئاسانی ئەنجام بدات. بەشی چوارەم هاوسەنگی جەستەیی. یەکەم لەمپەرە ناوەکیەکان. هاوسەنگی جەستەیی جێگر و بەردەوام تەنانەت لەو کەسانە بۆ خۆپاراستن لە هەر جۆرە کەم تەرخەمیەک تا ڕادێک بەسەر خۆیاندا زاڵن. بە کەمی دەلوێت و بە شێوەیەکی گشتی هەرکەس لە ماوەی کەم تا زۆر درێژ دەچێتە ژێر کاریگەری حاڵەتە نەخۆشیەکان کە شیاوی توشبوون بە نەخۆشیەکە. لەلایەکی تر هۆکاری بۆ ماوە لە کارکردنی نەگونجاوی زۆر و لە زۆربەی ئەندامان یان ماسوولکەکان بەشدارە. لەگەڵ ئەمەشدا نابێ قەیرانە ئاڵۆزەکان وەکو کردەی چارەنووس و بە کۆنتڕۆڵ نەکراو بزانین وا بیر بکەینەوە ناکرێت دژی هۆکاری بۆ ماوەیەکان کار بکەین. هەرکەس بڕیاریدا بێت جوڵە و بزواندنی فیزۆلۆژی ئەندامانی جەستەیی بگرێتە ئەستۆ دەتوانێت لە مەودایەکی بەربڵاو خۆی لە مەترسی دوور بخاتەوە تا ڕادەیەکی باش زەمینەی چالاکیەکانی جەستەیی خۆی بەهێز بکە. بۆ ئەم مەبەستە دەبێت لە زانستی فیزیۆلۆژی و هەڵسەنگاندنی ڕاست لە ناوچووە لاوازەکان و ئەو سەرچاوانەی لە لەشدا بڵاوبوونەتەوە. دەبێت لانیکەم معریفەیەک و هێزێکی پێشبینی لێ هاتوویمان هەبێ. ئێمە بەڵگەی زۆرمان بەدەستەوە کە دەبێت مرۆڤ ئامرازەکانی بەرگری خۆی لە بەرامبەر نەهاوتایە دەرونیەکان بەهێزتر بکە. ئازار خۆی هۆکارێکی ماندووکەر و لە ناوبەری بە بێهۆیە وەستانی چالاکیەکانە بێجگە لە دواهاتی خراپی ماڵ و ئابووری خێرایی خۆ. پێویستی بە قۆناغەکانی هاوتایی دژوار هەیە. تواناکانی ناخی ئەمە بۆ تۆش بوون بە نەخۆشی لە بارودۆخێکی مرۆڤ لە دەستپێکیشیان نەیەوێ کۆنتڕۆڵیان بکە. بە شێوەیەکی بەرچاو زیادە بن. ناسازگاری جەستەیی و نەهاوتایی کەم بۆ خەمۆکی دەگۆڕێن کە بۆ پەروەردەکردنی ناخ گونجاو نین و بۆیە دەبێ هەوڵ بدرێ تا سەرچاوەکان بدۆزرێتەوە. لەمەش زیاتر پەچەکردارەکانی جەستەکە بەڕواڵەت گرنگ نین بۆ ناسینی نەخۆشی و نیشانەکانی و گرنگی تایبەتیان هەیە. ناهاوتایی بچووکە دۆزنەوە کە باشترە گەڕان بە دوای سەرچاوەکاندا بکرێ تا لە نەخۆشی و یان بەهێزبوونی نەخۆشی ڕێگری کردار بێ و کاری بۆ بکرێ. دووەم
مەرجەکانی بنەڕەتی باشتربوونی جەستەیی بە بێگومان سرنج و جێبەجێکردنی ئەو خاڵانەی لە بەشی سێم ئاماژە پێدرا پێش هەر شتێک پێویستە یانی نەلاوازی باش نەزیادەڕەوی بەڵام لانیکەم بۆ زۆرینەی ئێمە خۆپاراستن لەو هەڵانەی بەس نییە مرۆڤ کە پێهکاتەی بوونی بەهێز بێ سرنج بە پاراستنی سروشتی جەستە بدا ئەگەر ئەو نەکرانەوە خۆپاراستنی ئێمە ئاماژەمان پێدا جێبەجێ بکە هەموو تەمەنی لە ئاسوودەی و تەندروستیدا بەسەرەبا مرۆڤێک هێزی پێکاتی ناوەندیان لاواز بێ نەتەنیا بێ لە ماندووبوونی زۆر خۆی بپارێزێ بەڵکو دەبێ لە گەڕان بە دوای هاوسەنگی و هاوکێشی تەواوی ناخ و بەهێزکردنی وزەی ژیانی خۆی بێ چکەلەوە بێ ڕێگەی ژیانی خۆی بە جۆرە دابڕێژێ بتوانێت توانای قەرەبووکردنەوەی ناسازگاری نەخۆشی و لاوازیەکانی هەبێ دڵنیاترین هۆکارەکانی بەهێزی وزەی ژیان بێجگە لە هاوسەنگی خۆڕت خواردن ئەمڕۆ کە بە تەواوی ناسراون و بریتین لە چالاکی ڕاستی هەناسەدان و وەرگرتن جوڵە ئاو دەرمانی و هاتا و دەرمانی کە هەمویان بە پلەی یەکەم دێن ڕێگە پیشنیارکراوەکان سەرەتایەکانی خوارەوە هەر کەس دەبێت دەست بەجێ بۆ تەندروستی خۆی بەکاریان بێرێت و کاریان لەسەر بکە دڵنیابن قەفەسەکانی سنگتان بە جوانی کارەکە جوڵەکان بۆ جێبەجێکردنی هەناسەدانی ڕاست و دروست بەسە ئەگەر پێویست بوو لەگەڵ پسپۆرەکی سیدا ڕاوێژ بکەن کارکردنی هەناسەدانی خۆتان بە پەروەردەکردنی وردە و بەڕادەی گونجاو باش بکەن لانی کەم بیزخولەک لە ڕۆژدا هەناسەی قوڵاڵ کێشن مەبەست وەرگرتنە زۆرە ملیەکان نییە بەڵکو وردە وەرگرتن و دانەوە و دواتر ماوەی ڕاگررتنی هەناسەدان زیاد بکەن تا بۆتانەکرێت لە هەوایەکی پاک و تەندروستدا بژین ژووریان هۆڵە قەرەباڵغەکان کە هەواکەیان پیسە و پڕن لە ژاوەژاو بەجێ بێڵن هەوڵبەن لە ژوورێکا بخەون پەنجەرەکەی کراوە بێ تەنانەت ئەگەر لە شارە گەورەکانە دەژین چونکە لەو شوێنانشدا لە شەودا هەواکەیان پاکترە لە ڕۆژ و هەوای ژاوەژاوی ڕۆژ تا ڕادێ قەرەبووی بۆکرێتەوە پاک و خاوێنی تەندروستی دانەکانتان ڕابگرن هەموو ماسوولکەکانی ئێوە دەبێ هەر ڕۆژەڵانی کەم لانی کەم پێویستەدان کاری بۆ بکرێت تا ئارەقە بکەنەوە تا ڕنگدانەوە و کاردانەوە جەستەکان بە شێوەیەکی گشتی ئەنجام بکرێت و مادە ژاراویەکان لە پلاسماکانی خوێن بچنە دەرەوە بێجگە لەو شێوەیە درەنگ یانزوو بە یەکێک لە قەیرانەکانی پاکسازی کە نەخۆشی قورس ناوێتی تووشە بن هەڵسوڕانی خوێن و هەناسە دەبێ بە بەکارهێنانی ئاوی گەرم و دواتر شلەتێن و دواتر سارد هان بدەن سێ خولەک لە ڕۆژە بۆ ئەنجامدانی ئەم کارە تەواوە خۆ هەڵخستن لە بەرهەتاو لەسەر خۆ وردە و یان لەژێر چاودێری پزیشکە یارمەتی چاکسازی بارودۆخی جەستەی ئێوەدا ڕاوێژ بە پزیشک بۆ ئەوەیە ڕادەی پێویستی لەشی هەر کەسێک بە تیشکی هەتا و جیاوازە لە بەشی گەورەی ساڵ لە هاتوچۆکانی ڕۆژانە ئەکرێ لە پشتەوە هەتاو بگرین بەو مەرجەی سەر بەباشی پارێزراو بێ لە هەر جۆرە بێخەویەک خۆ بە دوور بگرن ئەگەر خۆڵ و بێهستانەوە لانی کەم تا حەو کاژێر لە شەواندا و ڕۆژدا نەخەون و بەرگریەکانی لەشی ئێوە کەم دەبێتەوە سێەم سنووری کەمترین خۆڕاگری دەزانین سنووری کەمترین خۆڕاگری زنجیرە یەکسانە لەگەڵ خۆڕاگری بچووکترین حەڵقە ئەمە تا ڕادێک هاوشێوەی بارودۆخی مرۆڤە چ لە کەسە بەخۆکان و چ لاواز و لاغەڕەکان ناوچەکانی لاوازی لەش لەگەڵ زۆری و کەمی شوێنی تایبەتیان هەیە دیاریکردنی پێشوەختی ئەو ناوچانی هاوڕێ لەگەڵ ئەنجامی ڕێگەچارەی تایبەت دەتوانێت ساڵ بە ساڵ سنووری خۆڕاگری باشتر و زیاتر بکە تەنیا بینی ناتوانێت جێگری ئامارە وردەکان و لە خۆگری ئەو وردە کاریانە بێ کە ئەو پزیشکە پسپۆرانی کە لە خزمەت دامەزراوەکان دابینکردنی کۆمەڵایەتیدان پێشکەشیەکەن لەگەڵ ئەمەشدا لایەنگیریە عادەتەکانی هەر کەس و هەمیشە بە زۆری لە دەستپێکی مناڵیەوە دەرەکەوێ بە شێوەیەکی گشتی لە دەورەکانی هیلاکی زۆریان گۆڕانی کتوپڕی کەش و هەوا و ڕووداوی لەو جۆرە ئەو دەرفتەتە دەڕەخسێ کە مرۆڤ ئاگادار بێ ژاراوەی بوونەکان و خەمۆکیەکان تا چەند بەسەر دەستگاکانی هەناسەدان هەرسکردن هەڵسوڕانی خوێن یان ئەندامانی وەکو گورچیلە و پێست و هەتا دوایی کاریگەری ئەدانێن کاتێ سنووری لانی کەم خۆڕاگری دیاریکراو دەرەکەوێ ئەو کاتە بێ بە شێوەیەکی وردە بە دیاریکردن و جاکردنەوەی ئەو ئەندامەیان ماسوولکە تایبەتە و چۆنیەتی کارکردنەوەیان سەرقاڵ بین و یان بزانین بۆ چاودێریکردن چاکسازی و پەروەردەکردن یان دەرمان بۆ قەرەبووکردنەوەی لاوازیەکان دەبێت چی بکەین چوارەم دەماری بەسۆز و ڕژێنەکان شێوازی جۆرا و جۆری هەر کام لە کارەکانی جەستە و چالاکی هەناسەدان خواردن هەسوڕانی خوێن ئەتوانێت ببێتەوەی ناسازگاری پێکاتی خانەکانی لەش و لەم شێوەدا هاوسەنگی فیزیکی و کیمیاخانەکان دەکەوێتە مەترسیەوە ئەم تێکچوونانە لەوانە چالاکی دەماری بەسۆزیش بشێوێنن چونکە هەر چەندە ئەندامەکان لە ڕاوتێکی سروشتیدا گەشیان کردووە بەهۆی دواهاتەکانی و نەبوونی هاوسەنگی دەستگاکانی دەمار چالاکیەکانیان دەشێوێنرێ لە بارودۆخیشدا هەندێک لە کارەکانی ئەندامەکانی لەش بە خێرایی و هەندێکیشان بە هێواشی کارەکانی خۆیان بەجێدەگێنن کاردانەوەی ناوەکی خێرا و هێواش کارکردن لەگەڵ سەرچاوی بەسۆز سپام سمپاتیک بە زۆری لە سەرەتادا هەوڵەکان پەیوەندیدارە بۆ زاڵبوون بەسەرخۆ بەتاڵ دەکەنەوە دەبێ ئەو هۆکارانە بناسین تا بتوانین بە جوانی لێکدانەوەیان لەسەر بکەین و بە دڵنیایەوە ڕوبەڕوویان بینەوە لەم بابەتەدا دڵنیابن پێویستان بەڕاوێژ لەگەڵ پسپۆردا دەبێ دەزانین ئەو مادانەی لەلایەن ڕژێنەکانی ناوە هیپۆفیز تیمۆس
تیرۆدید و پاراتیۆید و سەروی گورچیلە جنسی و هەتا دوایی دەڕژێنە ناو خوێن دەوری کاریگەر و بنەڕەتیان هەیە کەم کارکردن یان زۆر کارکردن یەکێک لەو ڕژێنانە بەسە بۆ ئەوەی تێکەڵ بوون و شێوان و دروست بکە کە تەنیا بە یارمەتیدانی چارەسەری پزیشکی گونجاو دەتوانین ڕوبەڕووی مەترسیەکان بینەوە بە تایبەت نەگەیشتنی تیرۆئید یان ڕژێنەکانی سەرگورچیلە دەبێتە هۆی بێهێزی تەواو جۆرێک لە لاوازی لە ڕاستیدا دەبنە نەخۆشی بە خۆشحاڵیەوە بە چارەسەری گونجای و ڕژێنەکانی ناوە هەمیشە ئەگەری باشبوون و بە زوو چاکبوونەوەی تەواو هەیە لە مرۆڤدا. پێنجەم لەمپەرە ترسێنەرەکان هەموو ئەو کەسانەی تێکچوون یان ناهاوسەنگیان جەستەی لەمپەری گەوریان بۆ زاڵ بووە بەسەر خۆیان و بۆ دروست دەکات و دەیانەوێت بەسەری دازاڵ بن دەیانەوێت لەگەڵ بەکارهێنانی خێرایی و بەردەوامی چارەسەرە پزیشکیەکان هەوڵ بن خۆیان لە چوارچەوەی فیزیۆلۆژی توانایی ناسین و معریفەیەکانی بربڵاویان بکەن و کاری بۆ بکەن و تا بتوانن بە شێوەیەکی گشتی بارودۆخی خۆیان هەڵسەنگێن و داهێنان لە جۆری کاریا جۆرە چارەسەرێکی پێویست بەدەست بێنن لەسەر شۆڕی بەهۆی ڕازیبوونی تایبەتی خۆ بپارێزن ئەگەر چارەسەرکردن تەنیا لە ڕێگەی هۆمۆپێتای و بە شێوەیەکی تایبەتی دژە دەرمانی ئالۆپاتی چاوەڕێبین و تەنیا لە دەرمانە سروشتیەکان و چاوەڕێی باشبوونەوە بکەین هەڵەیەکی گەورەمان کردووە کە دەبێتە هۆی تێکشکانێکی گەورە و دەبێتە هۆی سەرشۆڕی و لاوازیە کە دژایەتیکردنی زۆر دژوارە بێ هەرکام لە شێوازەکانی چارەسەر سوود و زیانی تایبەتی خۆی هەیە ئەگەر هەمویان پێکەوە بە یارمەتی یەکتری بەهێز بکەین دۆخی باشبوونەوەی گشتی ڕوبڕوومانە بێتەوە بۆ قەیرانە ئاڵۆز و خێراکان و چارەسەرکردنە بەردەوامەکان بە ڕێگای ئالۆپاتی پێشنیارەکرێ لەم شێوەدە لەش بەهۆی دەرمانەکانی وشیاری ڕاهاتن هێۆمۆپاتی و چارەسەرکردنی بەدەرزی ئۆلۆگراتاپی و ڤیتامین دەرمانی هاوسەنگی و هاوتایی خۆی بەدەستدێنێتەوە بەبێ ئەوەی بەهێزکردنی جەستەی بەهۆی وەرزش و ڕاهێنانە جەستەیەکان و وەکو هەناسەدان و خواردنێکی هاوسەنگمان لەبیر کرد بێ لە زۆرینەی بابەتەکان تێکەڵکردنی جۆرا و جۆرە دەرمانیەکان نەتەنیا بەکارهێنانی ڕێگەیەکی تایبەت دەبێتە هۆی ئەوەی جەستە خێراتر بتوانێت بەسەر نەخۆشیەکانە زاڵ بێ کەواتە بەکارهێنانی دەرمان تەنیا ببێتە لەمپەرێکی بێهێز لە باسیەم پێکاتە جەستەیانە هاوسەنگی تەواویان هەیە لەمپەرێکی گرنگی ترەیە کە تەنانەت ئەندامە بەهێز و بەخۆکان بە زۆری خۆیان تووشی کێشەکەن ئەویش بریتە لە حەز و ئارەزوو بۆ وەرزشە قورسەکان وەرزشە پاڵەوانیەکان بە جەستە ڕواڵەتێکی پاڵەوانیەدەن بەڵام زۆربەی لاوەکان کە هێزی ژیریان و نێوەنرجیان هەیە بەهۆی ماندووبوونی زۆر بەو گومانەی لە ڕێگای بەهێزکردنی خۆیانەوە هەنگاوەڵەگرن خۆیان دەخەنە مەترسیەوە بەم جۆرە ئەوان بەکارهێنانی وزە بەسەر خۆیاندا دەسەپێنن کە لە سەرچاوەکانی ژیانی ئەواندا بەرزترە و لە ئەگەری سەرکەوتنی ماسوولکەکانی خۆیان زیاتر لە ڕادە سروشتی خۆی گەشە پێدەن بە زۆری ئەو کارە بە بای بەهێزکردنی دەمار بە سۆزەکان و بەهێزی ناوەکی بەدەست دێ هەر زیادە ڕۆشنێکی یاساغە ئەو گیاخۆراکانە دەناسین کە دوای 10 تا 20 ساڵی ڕژێمی گیاخۆری بە خەم و سەرسوڕمانەوە بۆیان دەرکەوتووە خراپ کەڵگۆرگتن لە خواردن بۆتە هۆی پارێزگاری خۆیان لە بەرامبەر نەخۆشیەکان کە گومانیان دەکرد بەدەستیانەوە هێناوە لە دەست بدەن هەروەها ڕوبڕووی ئەو وەرزشکارە ناودارانە بووینەوە کە تێکشکاون لە کۆتاییدا دەیانتوانی بە هەڵبژاردننی وەرزشێکە لەگەڵ سەرچاوەکانی ژیانیان سازگارتر بێ و لە لاوازبوون خۆیان بپارێستایە شەشەم کاریگەریە فکریەکان لە کاریگەری مێش بەسەر جەستەدا هیچ گومانێک نییە ڕۆحیەک لە بەردەوامەکان وە زۆربوون یان کەمبوونەوە ئەو ناسازگاریانەی مرۆڤ ڕەنگە تووشی بێ هەرچی بێت دەورێکی سەرەکیە گێڕێ بەهێزبوونی جەستە دەتوانێت بە باشترین شێوە تەڵقینکردن بە خۆپش بەبەستێەوە کاری بۆ بکە نەخۆشێک بڕیاری دابێ بە هەر جۆرێک تەندروستی خۆی بەدەست بێنێت دەتوانێت لە ڕێگەی خۆدەرمانکردنی چالاکی ئەندامەکانی لەشی بە شێوەیەکی گونجاو بخاتە کار و کاری بۆ بکە سەپاندنی دەسەڵاتی ڕاستەوە خۆی ڕۆح بەسەر جەستەدا ئەندامەکان کارکردنیان خانەکان دەتوانێت تا شوێنێک براوەتە پێش و کار بکە بۆ بەردەوام بوون و بەوردی و جاروبار بە خێرایی زۆر چالاکی بربڵاوی دەرمانکردن بخاتە کار کەواتە ڕاهێنان و چارەسەرکردن لە ڕێگەی مێشک و فکر کاریگەر و سنج ڕاکێشە بەڵام هەم پێویستی بە بارودۆخی ڕۆحی گونجاو هەم پەروەردەکردن هەیە کە هەر جۆرێک هەوڵێکی خۆ چارەسەرکردن و خوێندن کارکردن پێی پێویستەوە کە بەردەوام بین لەسەری بەشی پێنجەم حاڵەتە نەگەتیڤەکانی ناخ یەکەم پێناسە دەزانین لە ماوەی هەر 24 کاتژمێرێک ڕادەیەک لافاوی ڕژێنەکان لە ناولەشی خۆمانە دروستەکەین هەمویان جیاواز بەڵام لە سنووردار هەمووزە بەهۆی دەمارە بەسۆزەکان لە قوڵایی ئەندامانی لەشی ئێمەدا بڵاوە بنەوە ئەندامەکانی ژیانی ئێمە بەهێزەکەن زۆربەی ناسازگاریە فیزیۆلۆژیکەکانی ئێمە لە لاوازیمان بەهێزی زۆر یان ناجێگیربوونی وڵتاژ سەرچاوەگرن لە لایەکی ترەوە وزەی ناخ بە ئەساسی چالاکیەکانی ناخ کارکردنەکانی مێشک هێزی جیاکاری و دیاریکردن و ڕاستی دەژمێرێت کاتێک لە بەرامبەر داهێنانێک دەمانەوێت بەکاری بێنین کارێک کە دەمانەوێت ئەنجامی بدەین ویان هەوڵێک کە بۆ چارەسەرکردنی کێشەیەک دەیدەین و لەگەڵ هەوڵدانی زۆر سەر ناکەوین
کەواتە هێزەکانی ئێمە باش کار ناکەن ئەمیش لەو ڕوویەوە کە هێز و وزەی ناخی ئێمە بە جوانی کار ناکا کەواتە باشترین و بەقەڵکترین کارەوەی لەو حاڵەتە ڕۆحیە تایبەتی بەبێهەوە بەشێک لە وزەی مێشکی ئەمە قاڵەکەین و تایبەتیەکەین بە خۆیان خۆ بپارێزین مەبەست ئەو بارودۆخەیە کە دەبێتە هۆی ناسازگاری ناوەکییان دەرەکی لە ناوبردنی ئەو ناسازگاری و قۆناغێکی گرنگی زاڵبوون بەسەر خۆ دەژمێرێت دووەم ڕژدی و چاوچنۆکی مرۆڤ ئەگەر کاتێک بکەوێتە بیری ئیمتیاز خۆشبەختی کامەرانی کەسانی تر هەستی ناڕزایی و ناکارامەی و ناکامەرانیش لە ڕاستیدا پەژارە بەسەرخۆیدا زاڵەکە گیرۆدەی ڕژدیە بێ ڕژدی و بێزاری لە دڵێکی چاوچنۆکدا نووسون ئەخلاقیەکان لە ڕوانگەی خۆیانەوە دەستیان بە لێکدانەوە بەڵگەهێنانەوەی چاوچنۆکی کردووە فەیلسوفێک ڕەنگە لەبارەی بێهودەبوونی هەستێکی وا لێکۆڵینەوە بکە چونکە کەس ناتوانێت بە وردی ڕادێ و کامەرانی و ئارامیە بە بەرامبەرەکەی دەربڕێ دیاری بکە و یان بەراوردێکی ڕاستەقینەی کامەرانی یان چارەڕەشی ناخی کەسێ بکە کەسێک لە بەرچاو بگرین کە جوانی چاکی هۆش لێهاتووی هێز و سامان و هەمووی تیا کۆ ببێتەوە بەڵام هەبوونی ئەم ئاوەڵناوانە بەو مانایانیە لە ڕوانگەی ئێوە و بە پێی پیاوانەکانتان کەسێکی کامەران بێ ئەگەر لە دوای فەیلسوف لە فیزیۆلۆژیستێک بپرسین وەڵام دەداتەوە و ناڕەزامەندی بەهۆی چاوچنۆکی وەک ڕق و بێزاری کاریگەری لەسەر ئێمەدانێ و دەبێتە هۆی ژاراوەی بوون و ناخمان کاریگەریمان لەسەر دروستەکە لەبارەی کاریگەری زەینی لە نێوان کەسەکان ڕوون کراوەتەوە بەهۆی هزرەکانی شڕەنگێزی و دژایەتی و ناڕزایی بەرامبەر دەبزوێنن و یان بەهێزیەکەین و تەنانەت دەبنەهۆی کارەساتی دڵتەزیێن سەرنجام ڕژدی بریتێ لە لادان لە تەماح و چاو لە دوایی بۆ بەدەستێنانی ئامانجی پۆزتیڤ دەبێ ڕژدی بەرەو ئامانجەکانمان یان ئەوشتانەی لە گەشتن بە ئامانج یارمەتیمانەدەن ڕوێنوێنی بکەین ئەگەر ڕێگە بدەین هەستی ڕژدی بوون بە کەسەکان ببێتە جێگری ڕژدی بردن بۆ شتەکان کە هەستێکی پۆزتیڤە لە داڕمانێکی دینامەسمیکی بەشدار بووین کە باشتر بۆ بەکارێنانی کەرەستەکان ئەنجامدان بەکار ببرانە خۆنواندن سێەم خۆنواندن بە شێوازی جۆرا و جۆر خۆی دەنوێنێت بەڵام هەموار دەبێتە هۆی نزمبوونەوەی وزەی ناخ بەڕاستی چەند بێهۆیە وزە بیرکردنەوە و زیرەکی و هێزی خۆمان بۆ دەستخۆشی لێکردن و جەختکردنەوە لە سەرکردەوەی کەسانی تر بەکاربەرین کەسێک بەردەوام بەم جۆرە خۆی ئازارەدا ڕەنگە ئامانجی زۆر گرنگ کات تەنانەت سامانی خۆشی لەم ڕێگەیە لە دەست بدا تەنیا ئامانجێکی سادەی بزواندنی هەستی سەرسوڕمانی هاوڕێیەک و یان ڕاکێشاری سرنجی کەسێکی زانا و ئاگا دەبێتە هۆی ئەوەی کارێکی گرنگ بپشڕێنن تا بچنە لای ئەو کەسە و هەواڵێکی پێ بدەین کە دەبێتە هۆی سەرسوڕمانی کەسەکان بە چیرۆکێک بۆ کارێکی زۆر گرنگ کە بەڕاستی ئەنجامی نەگرتووە و لە نیشاندان و لە پێشبوون لە کردەوەیەک بژمێردرێت بەڵام نیشاندانی تایبەتی خۆی شتێکە جگە لە ڕووکەش سازی نییە وەسفکردنەکان و ڕێیاکاریەکان بە ڕادەیەکی ئاشکرا نزمکەرەوە و دابەزین و هەر کەسێک کەسایەتی هەبێ خۆی لێ دەپارێزێت بەڵام کاتێ خۆنیشاندان بە تایبەت لە ناوبەرەکە کەسێک بە دوای ڕێیاکاریەکە بێ وانیشان بدا بابەتێک کە زانیاری تەواوی لەسەر نیە بە جوانی دەیزانێ و وانیشان بدا زیاتر لە ڕادێ ڕاستەقینە سامانی هەیە وانیشان بدا زیاتر لە تواناکانی توانای ئەنجامدانی کارێکی هەیە و لەو شێوەدا نەتەنیا وزەی بێهۆ بەفیڕۆدا بەڵکو هەستی هەڵسەنگاندنی دروستیشی لە ڕێ دەردەچێ بێجگە لەمە بە چێژوەرگرتن لە زیادەڕەوی فشەکردن لە ڕێلادان سرنج و بیرکردنەوەی مرۆڤ کەم تا زۆر ڕوانگەی خۆی بەرامبەر ڕاستیەکان لە دەسەدا و بەم جۆرەیە زۆربەی کەسەکان پێشەوەی بەڕێدا بڕۆنەوە هەست دەکەن گەشتونەتە شوێنی مەبەست و ئۆکەشی ئەوەیە دەگەنە شوێنی خۆیان و باوەڕ بە فشەکانی خۆیانەکەن هەروەها ڕوبەڕووی ئەو کەسانە بووینەوە لەگەڵ باسکردنی بابەتێک بێهۆ بۆ بێ هیچ ناوەڕۆک و گرنگێکی زۆری گەورە دەکەنەوە تا بیر لە ڕاکانی خۆیان بسەپێن و بە کورتی بسەلمێنن حەق بەوانە لە بەکارهێنانی وزە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی نەزۆک و خۆنواندن خۆ بپارێزن ئەگەر یاساکانی چاودێریکردن لە خۆتانەوە جێبەجێ بکەن و سەرنجدانی ئیرادی خۆتان پەروەردە بکەن ڕێگە نادەن فکرەکانتان بۆ باسکردنی باسە بێناوەڕۆک و نەگرنگەکان بەفیڕۆ بڕوا بەڵام بیرۆکی ڕاگۆڕینەوەی پێش هەڵسەنگێنراو بۆ بابەتێکی دیاریکراو کە پەیوەندی بە ئامانجەکەی ئێوە هەیە تەنیا پەیوەندیەکی شەفەویە کە شیاوی مرۆڤێکی زاڵ بەسەر خۆیە چوارەم وردبوونەوە گوێ هەڵخستنی بێهۆ مناڵک لە ژوورێکدا هاتو چووەکە سرنجی بەرەو شتێک ڕاکێشێ دەستی لێدا کێشەکەی هەڵدەسەنگێنێ بۆ دەمیە با و دواتر وازی لێدێنێ تا بە شتێکی ترەوە سەرقاڵ بێ یان دەیەوێ بە شوێنێکدا هەڵگەڕێ کە لە توانایدا نییە لە ڕاستیدا ناگەیانە دەیەوێت دنیای دەوروبەری خۆی بناسێ دەبێت سرنجی بدرێتە وردبوونەوەکانی ڕێنوێنی بکرێ نەک ڕێگری لێ بکرێ کەسێکی گەورە و باڵق ئەوێت دیاردەیەک لێک بداتەوە کە ڕووناکیەکانی سرنجیان ڕاکێشاوە لە ڕاستیدا تەماحی ناسینی هەیە کە بە گرنگترین شێوە وردبوونەوە دەناسرێ ئەم ڕۆحی لێکۆڵینەوە و شیکردنەوە لەگەڵ ڕۆحی هەندێک کەس کە بەردەوام لە حەشاری کردەوە و جوڵەی کەسانی ترن هەموو فکر و زیکری خۆیان دەخەنە گەڕتا لەم سەرچاوەکانی داهاتی ئەوان ئاگادار ببنەوە ژیانی تایبەتی ئەوان بزانن چاوەڕێی شیکردنەوە و لێکدانەوەی جوڵە ئاسایەکانی ئەوانن ئەرز تا ئاسمانیش جیاوازە
ئەمە شتێکەیەکی نامۆشە بێگومان لە خۆ لا ئیرادیە چونکە لە هەموو کۆڕەکان هابینرێن و بزوێنەری ئەم وردبووانە لە ڕاستیدا خۆتی هەڵقورتاندن و فسولیانە چییە؟ یەکەم ئەوەی لە جۆرێک بۆشایی ڕۆحی پاشماوەی هێزە گەورەکانی مێژ لە خۆناغی مناڵی و نەبوونی ئامانجێکی تایبەت و بە کورتی لە جۆرێک خەمباری ڕۆحی سەرچاواگرێ و بە پلەی دووەم جۆرە خۆنیشاندانێکە ڕاکێشران بەرەو دۆزینەوەی چەند لایەنێک لە ژیانی خەڵکە شاراوەی و پەردە هەڵماڵین لە ڕاست دەبێتە هۆی ڕەزامەندی کەسانی تر کە لە ئاشکرابوونی نهێنیەکانی کەسانی تر چێژ وەرەگرن دواتر هەستی ڕەزامەندی لە دۆزینەوەی لاوازی یان هەڵەی کەسانی تر یان بەهۆی هەستی لە خۆڕازی بوون ئەگەر مرۆڤ خۆی لەوانە پارێزراو بێ و یان بەهۆی هەستی نامۆبوون بەخۆ ئەگەر خۆی ئەم کەم و کوڕیانەی هەبێ لە ئەنجامی وردبوونەوە و فزۆلی لە هەر ساتێکا وەکو پەرچەکردار لە ڕێلادەرێک کارەکە کە کەسانی گیرۆدە پێدەتوانن بە ئاسوودەی و ڕەزامەندی ناخ لە جێبەجێکردنی ئەرکەکانی ئێستایان بێ ئاگا بن ئەوە ئەرکانی لە بیرکردنی ئەوانی لێ ڕزگارەکە خوێنەر هەستی بەوە کرد ئەو جۆرە هەڵسو کەوتانە لەگەڵ زاڵبوون بەسەر خۆدا ناسازگارە دەبێت هۆی بێکەڵکبوونی تواناکانی ناخوی و دەبێت وازیان لێ بێنرێ پێنجەم وەرنەگرتنی لێپسراوێتی و بوختانە ناڕەواکان بە زۆر دەوترێت تەنیا و کەسانە هیچ کاتێک تووشی هەڵە نابن کە هیچ کاتێک هیچ کارێک ئەنجام نادەن هەندێک کات نەبوونی لێهاتووی بە ناسکترین شێوە و نەتوانین و داماوی بە بەهێزترین شێوە هەڵەیەکی گەورە بە باشترین شێوە ئەنجامەدەن کەواتە کاتێک لۆمە ئەکرێن دەبێتە هەوڵ بدرێن کە لە بەڵگەهێنانەوە بۆ کردەوەکانی خۆمان خۆ بپارێزین توانای ڕازیبوون بە هەڵەکانی خۆمان نیشانەی چاودێریکردنی خۆمان و ئیرادەی بەهێزمانە بە پێچەوانەوە پەروەردەکردنی مناڵ و خوێندنگە بە جۆرێکە حەز نەکردن بۆ ئەنجام نەدانی کارەکان بۆ خۆپاراستن لە هەڵە و مەترسیە لە کەسەکاندا بەهێزەکە زەینەتکردنەکانی تیا دروستەکە کە نیگەرانی هەر جۆرە لۆمەکردنێک بن و کەواتە جۆرێک هەڵسوکەوت دەکەن تا هیچ کارێک ئەنجام نەدەن دۆزینەوەی بەڵگەهێنانەوە زیرەکانە بۆ فڵان نەتوانین یارمەتی وەرگتن لە بیانۆکان بۆ لێپسرا و ژماردنی هۆکارەکانی تر بە زۆری مێشکی مناڵ هەڵەکار داگیرەکەن هەندێک لە مناڵ کاتێک گەورە بوون و چوونە ناو ژیانی کۆمەڵایەتی عادەتی لێپسراوی وەرنەگرتن دەپارێزن لە ڕاستیدا پشت بەستن بە بیان و بەڵگە دەستکردەکان کە بە شێوەیەکی زیرەکانەدا داتاشرێن تا کەسەکە لە گێژاوێکا ڕزگار بکەن نیشانەی نەبوونی ڕۆحی پۆزتیڤ و بە ئیرادەیە لە کاتێکا بەرژەوەندی بنەڕەتی هەر کەسێک داوای لێەکە ئەرکەکانی بەرامبەر بەخۆی و کەسانی تر بە شێوەیەکی ڕاست و تەواو ئەنجام بدا هەروەها مرۆڤ دەبێ ئاگاداری چۆنێتی بیرکردەوەی خۆی بێ چونکە کاتێک کەس دەکەیت بەرەوگرتنی بڕیارێک ڕاکێشێن هەوڵەدەین ڕاستبوون بسەلمێنین ئەگەر بە ڕازیبوونی بیرکردنەوە بمانەوێ پەردەیەک بەسەر بزوێنە ڕووهاندەرەکان کە توانای دانپیانانمان نییە بکێشین ئەو ساتە توانای هێزی دادوەریکردنی خۆمان گومڕاکەین بە وتەی پۆڵوەلر بیرکردنەوەی دروست باش بێلەری دەرچوون شەهامەتێکی ڕاستەقین و دڵەخورپێ بۆ پاکترین ڕاستی لە خۆتانەوە پەروەردە بکەن ڕاست و دۆستانە هەڵسەنگاندن لەسەر بزوێنەرەکانی خۆتان بکەن خۆتان مەجبور بکەن بەردەوام لەسەر خۆتان بڕوانن ئەم یاسایانە تەنها بەها ئەخلاقیان نییە بەڵکو بەکردەوە ئەنجامدانیان دەبێتە هۆی دروستبوونی هاوڕێیەکی زەینی دروستبوونی دادوەرێکی دروست و دڵنیابوون بێلەرزین شەشەم بوغزەکان ژیانی کۆمەڵایەتی ناتوانێت پێدەرگری یان لانی کەم بێبارودۆخە جۆرا و جۆرەکان شەڕەنگێزی لەسەر ڕوودانی خۆی بەردەوام بێ هەندێک لەم ڕوبەڕووبووانە ئەگەر مرۆڤ لەسەر خوێن ساردی سوور نەبێ ڕەنگە ببێتە بوغز و دژمنی قیناوی لە بەرامبەر هەڵسوکەوتێ و کەسانەی عەقڵی تەواویان نییە یان هەڵسەنگاندنەکانە سەرچاوەکەی لە ڕق و دژمنیەوەیە یان لە بەرامبەر ئیهانەکردنی کەسە تووڕەکان یان کردەوەی بە ئەنقەس دژمنەکان یان هەندێ بێزاری کوێرانە هەموو کاتێک ناتوانین خوێن ساردی و گوێنەدان پیان بپارێزین بەڵام دەکرێت لە لێهاتووی خۆمان کەڵک وەربگرین کە دژایەتیکردنی خۆمان بە شێوازی وەرنەگرتنی کاریگەری و خوێن ساردی و بە ئیرادەیەکی بەهێز نیشان بدەین کە لە دوا پێشهاتە تاڵەکان ڕوبەڕووبوونەوە ڕێگری بکات بە هیچ جۆرێک ڕێگە مەدەن کەسێک مەجبورتان بکە کات و وزەی خۆتان بۆ دۆزینەوەی وەڵامێکی پراوپڕ و خێرا یان ڕوبەڕووبوونەوەی هاوشێوە بە فیڕۆ بدا بەردەوامبوونی بوغز و ڕق پیشاودەری بڕیارە خێراکانی ئێوە و هەستی تۆڵەسەندنەوە بە زۆری یارمەتی ئێوە و لاوازی بەرامبەرەدا لەگەڵ ئەوەشدا لەگەڵ هەبوونی جیاوازی ئێمە پشت بە ڕووناکیەکانی کاریگەری زەینی ئەبەستین کە لە بەرامبەر ئەفکاری هێرشبەرانی کەسانی تر جۆرە ڕنگدانەوەیەک دروست بکەن تا ئەفکارە هاوشێوەی لێک بکەوێتەوە بە وتەی پرانتیس مۆڵفۆر ئێمە لە کۆمەڵێکی هێزی دروستکراوین کە کردار و پەرچەکرداریان لەسەر یەکتری هەیە هۆکاری نەبینراو هەیە کە لە ڕێگەی ئەوەی ناویێنین هەڵەی بۆشایی لە نێوان مرۆڤەکان و گیان لەبەرەکان پەیوەندی دروستەکە
کەواتە دەتوانین بڵێن هەموو شێوازەکانی ژیان پەیوەستن بە یەکترەوە. ئێمە هەموو ئەندامانی جەستەیەکین، بیرکردنەوە و کردەوەیەکی نەگونجاو، لەرزە و دڵەخورپەیەکی دڵتەزێن لە هەزاران مرۆڤین زیندووتر ڕەنگەداتەوە. بێزاری دەتەنیا و تەنیا کاریگەری هێزێکە، یارمەتی وردبوونی کەسایەتی کەسەکانەدا، چونکە هێزێکی ماڵوێران کرە، بەڵام هاوسۆزی بەرامبەر کەسانی تر هێزێکی داهێنەرە و زیاتر لە جاران هێز بە مرۆڤەدا ڕق لە ناوبەرە، هاوخەمی بەرامبەر هەمووان هێزە شاراوەکانی ئەوان کە مرۆڤ پەیوەندیان لەگەڵەگرێ. هەروەها مادەژیان بەخش و دایەنەرەکانی ئەوان دەکرێت بەرەو کەسی خەمخۆر ڕابکێشرێ. ئەگەر بتان وایە و ڕەگەزە چالاکەکان ببینن کە لەلایەن کەسانی ترەوە بەرەو لای ئێوە بۆ دەربڕینی هاوسۆزی بۆتان ڕووتان تیەکەن وەک ڕووبارێک لە ژیان دێنە بەرچاو کە بەرەو لای ئێوە لە هاتندان بە پێچەوانەی ڕەگەزی بێزاری کە دەتوانن لە کەسانی تر بەرامبەر خۆتان بیان بزوێنن، وەک تیشکی ڕەش و یان زیان دەر ژاژاوەیەکان بەرەولاتان هێرشە بن. کاتێک ئەندیشەیەکی دوژمنانە لای کەسێک دەدۆزنەوە کە لە ئێوە بێزارە، بێجگەلەوەی وزەی ئەم هێزە زیادە بکەن، کارێکی تر ناکەن، چونکە ئەم دوو هێزە دژ و مەترسیدارە بە یەکدا دەدەن و تێکڵاوە بن لەسەر کەسانەکان و کاریگەری مرۆڤەکان کاریگەری دانن. ئەم هێزەشان هەڵگرت و کاریگەریەکان بەردەوامە بن و وان لەکەن کاریگەری وەرگرن. بەردەوام هێزە دژەکان خۆیان بەهێزەکەن تا لە ئەنجامدا هەردووکیان لە ناوەچن، کەواتە باشتر وایە ڕێگری بنلەوەی کەسەکان لە یەکتر بێزار بن. هەم ئەزمون و هەم خوێندنەوەی ئەزمموی دیاردەکان پەیوەندی دەرونی لە ڕێگای دوور جەخت لەسەر ئەو بابەتەی سەرەواکەنەوە. ئایا تەنیا بۆ سەلماندنی گونجاو نییە بە ڕادێک زاڵبوون بەسەرخۆ لە خۆماندا پەروەردە بکەین کە مێشک توانای وەرگرتنی پەچەکردار و شەڕەنگێزەکانی نەبێ، هەر کەسێک ئاسایی نەتوانێت دژایەتی و دوژمنایەتی وەربگرێ و پێی ڕازی بێت. حوتەم گێڕانەوەکان ئەنجامدانی ڕێگا چارە پێشنیارکراوەکانی پێشوو بە شێوەیەکی گشتی ڕێگا پێشنیارکراوەکان زاڵبوون بەسەرخۆ تەنیا دوای ماوەیەکی زەمەنی کەم تا زۆر درێژ بەدەست دێت کە بەهۆی ئەمە لە نێوان هێزەکان هەڵقوڵاوی جەستە و ڕۆح و بیرکردنەوەی تازە دەرگیری دروست دەبێ. سەرەتا دەبێ بەسەر پێهیواییدا زاڵبین کە ڕۆح داگیرەکە، وەک ئەو پەیوەندە پێشینانە وایە کە لە دەرگاوە دەربکرێ و لە پەنجەرەوە دێتەوە. بێگومان لە سەرەتا و بە خێرایەکی زۆرتر دەگەڕێنەوە، بەڵام ئەم گەڕانەوە بەهێزی چاودێریکردن و سەرکوتکردن بەردەوام کەمتر و کەمترە بێ. خاڵی گرنگ ئەوەیە ڕێگە نەدەین کاریگەرێکی وا لەسەر ئێمەدا بنێن واز لە دژایەتیکردن بێنین. ئەمە لە کاتێکە عادەتە پێشوەکان هەستی چاودێریکردنی ئێمە ناکاوگیر یان سنووری ئەو خۆڕاگیریە دەمانەوێت نیشانی بدەین دەبەزێنن. بە پلەی دووەم هاندەرە دەرەکیەکانن، وتەکان یان نمونەی ئەو کەسانن خۆیان بەدەست و هەست و سۆزەکانیاوەداوە بەردەوام دەیڵێنەوە. ذاتی مرۆڤ بەم جۆرەیە و ناتوانین بیگۆڕین. لەبارەوە هیوادارم سرنج بەم پێشنیارەی ئێمە بدرێ. هەرچەندە خوێنەر بەنیەت پاکی دوای ناسراوی لەگەڵ کتێبەکانی هاوشێوەی کتێبەکەی ئێمە بۆ وتن و ئەنجامدانی بیرە تازەکان زیاتر هان بدرێ، زیاتر هەست بە ڕاستیەکانەکە، ڕازی بەخۆوە دەستدان و بە تازەگەریە بێ، تێرکردنی حەزەکان بە پێی خواستەکانی دڵ و کردنەوەی دڵە. ئەگەر بۆ بیان و هێنانەوە بێ ئەنجامە تەڵەکان بە جۆرێک دانراون، هەر کەسێک تیایدا گیرۆدە بێ. ئەگەر مرۆڤ لایەنگری پیا بکە ئەو کات گۆڕینەوەی ئەفکارەکان زیاترە بێ و وزەی بەکارهێنراو بۆ وتار و بەڵگەهێنانەوە و توانای ئەنجامدان لە مرۆڤ دەگرێت. قسەکردن لە ڕادە بەدەر و لەبارەی زاڵبوون بەسەرخۆ گومانی وەرگرتنی بێهێزەکە، ئەنجامدانی لەبیر دەکرێت. ئەگەر ڕوبەڕووی حاشا یان گاڵتە پێکردن ببینەوە و دڵنیگەرانە بین، لە هەردوو شێوەدا باشتر وایە بیر لە زاڵبوون بەسەر خۆمان بکەینەوە. کەسێک بتوانێت خۆی لەگەڵ یەکەم یاسای شێوازی ئێمە هاوسەنگ بکە، ینی پاراستنی ڕازەکانی خوێندنەوە، ئامانج و نەخشەکانی خۆی تاکە دەلاقەی بەرەو ئامانجە دڵنیاکان و خێراکان کردوێتەوە. ئەو کەسانی دەیانەوێت بەڕاستی لەم ڕێگایەدا پێش بکەون دەبێت لە ئاشکراکردنی ئەفکارەکانیان بۆ هەمووان خۆ بپارێزن و هەوڵ نەدەن کەسە بێباوەڕەکان بگۆڕن. بەشی شەشەم، دڵاخورپە و بروسکەکان. نائارامی ئەم حاڵەتە جۆرێکە لە نیگەرانی هاوڕێ لەگەڵ دڵڕاوکێ و پەرێشانی و دوورودەنگی مێشک بەرامبەر بە کاتێکە کە ئێستامان لە ساتە چاوەڕێن کە کارێک ئەنجام بگرێت و جیاکاتەوە. ئەو کەسانی بەم حاڵەتە گیرۆدا بن بەردەوام بارودۆخێکی نائارام بەسەرە بن. ئەوەی ئەنجامدان و گرتنێکی کارێکی لە داهاتوومان دیاریەکە لە داهاتوویەکی دوور یان نزیک چاوەڕێن لە چاوەڕوانیەکانی کە گرنگی کەمترە و کاتێک یەکەم قۆناغی حەزەکانیان دەبێتە ڕاستی دووبارە بێسەبرانە چاوەڕێی قۆناغی دووەمەکەن، لەگەڵەوەی ترسی دواکەوتنی قۆناغی سێمیشمان لە دڵایە. بەم جۆرە تا کۆتایی بەردەوامە بێ. ئەوەی لانی کەم لە بارەوە گرنگە بزانین وە شێوەیەکی قەیرانیە ئەمەیە ئەم ناوەکیە و ناکارامەیە سرنجی ئیرادەی ئێوە ژمێرێت. بەکارهێنانی دروست لە زەمن بێ بە فیڕۆدانی کات بە خەیاڵە بێهوەکان و وەکەڵک وەرگرتن لە نەزمی مێشک
کە لە خۆگری تەرکیز و لەسەر هۆکارێک و یان کارێک و دوورکردنەوەی هەر فکرێکی نامۆ بەم کارە و بە ئەنجامدانیانەوە سەرقاڵین ئەگەری ئەومان پێبەخشێ دڵە ڕاوکێ و درودەنگی بۆ ئارامشی ناخ بگۆڕین. لەلایەکی تر ئەگەر خۆمان بگرین هەموو لایەنەکانی ئەگەری پۆزەتیڤ و نەگەتیڤ هەڵسەنگێنین و ڕادی ڕاستیان بەراورد بکەین و حاشا لە لایەنە نەگەتیڤەکان نەکەین یارمەتی زۆرمان بە جێگیربوونی ناخداوە. لە ڕاستیدا نائارامی بە شێوەیەکی بێسنوور لە هەر شتێکیان کەسێک چاوەڕوانی ڕەزامەندی زۆر زیاتر لە سنووری جۆر و ڕادەی بەردەوامبوونیان هەیە. یەکێکی تر لە لایەنەکانی نەئارامی هەست و دەربڕینی توورەی نەگونجاو و کاریگەریە بەردەوامەکانە بەرامبەر بە بچووکترین دژایەتی یان لەمپەرە لای هەندێکی کەس کە بەردەوام ئەم بابەتە سەرچاوەکی بۆ سەقامگیری و ناسەقامگیری کرژیەکان و ناهاوسەنگی مێشەگەڕێتەوە کە دەبێت بە یارمەتی دەرمان یان هۆکارە گونجاوەکانی تر چارەسەر بکرێ. ڕۆحیەتی کەسانی تر وا پێویستەکە وە کەسە بەربڵاوەکان کە عادەتیان گرتووە چاڕوانیەکانیان بە خێرایی بێتەدی لە بەرامبەر هەر جۆرە خۆڕاگریەک تووڕابن تایبەتمەندی خۆ بەزلزانینیان گەورە بێ هەر لایەنگرێکی پەروەردەکردنی ناخ ئەم دیاردە ناسازگارە لەگەڵ کەسایەتی بەهێز لە ناوخۆیدا لەناوە بە ئاوا کەسێک بڕیارەدا بە هیچ جۆرێک ڕێگا بۆ هیچ شتێک خۆش نەکە پەرێشانی بکە و لە بەفیڕۆدانی هەست و وزەی خۆی لە ڕێو لە ئارامی ڕووکەشەکان خۆی دوورخاتەوە و لەسەر خۆ بە هەڵسەنگانێکی بەربڵاو و توانە ڕاستەقینەکان هەر جۆرە هۆکارێکی دژ و پێکهاتەی دروستبوونیان هەڵەسێ و بە شێوازێکی گونجاو سەرچاوەکانی لێهاتووی و هۆشی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەیان بەکارە دێنێ. خاڵی دووەم خێرایی هەر بەم جۆرە هەر بەرە پەرچەکردارێکی هەڵقوڵاو چە بەوتە و چە بنووسین لەو کاتەی مرۆڤ لەژێر کاریگەری هەڵسەنگانێکی هەڵا هەستی بزاوە و دەیەوێت پەرچەکردارێکی خێرانیشان بدا نابەجێ و نەگونجاوە هەبوونی ڕوانینێکی ئارام و بێجیاوازی وتارێکی هەڵسەنگێنرا و نووسینی نامەیەک بە ئارامی و بەخێرایی جوڵە و بزوانی پێشتر بیر لێوەکرا و هەڵسەنگێنرا و دواتر جێبەجێکردنی ئەوان هاوکار لەگەڵ بیرکردنەوە و درەنگی زۆر کاریگەرترە لەو وتار و کردارە بێڕێکی و خێرایی و دەوترێت یان ئەنجامەدرێن ئەگەر بەردەوام ئاگادار بن چ وشەیەک لە دەمتان دێتە دەرو پێشتر هەڵیان سەنگێنن ینی ئەم ڕستانە هەڵبژێرن کە بیریان لێکراوەتەوە بە شێوەیەک بەسەر وتاری خۆت هەنەزاڵە بن کە بە خیرایی هەم سەری خۆتان و هەم کەسانی تریش سوور دەمێنێت و کاریگەریان لەسەر دروستەکەن دادوەری خێرایەکان و بڕیارە کتوپڕەکان کە لە ڕۆحیەکی بە پەلە و سەرچاواگرێن باشترە بۆ ئەنجامدانی هەر کارێک بە ئارامی و بە بەلەبەرچاوگرتنی کات بۆ لێکۆڵینەوەیەکی هەمەلایەنە بڕیار بدەین کاری لەسەر بکەین تا بە هەڵسەنگانی ڕووکەش یان هەڵە تووشی سەر لێ شێواو نەبین و هەڵە نەکەین. خاڵی سێەم تووڕەیی هەرکەس بە ڕەوتێکی هەڵسەنگێنراو بەسەر نائارامی دازاڵ بێ بە خێراییکی وا دەسەڵات و بەردەوامیەکان بەسەرخۆ بەدەستدێنێتەوە دەرفەتی بۆ دەربڕینی تووڕەیی لا نامێنێتەوە زیان و مەترسیەکانی تووڕەیی بەڕادێک کە مرۆڤ بەرەو نزمون بوونەوەیەکی بەردەوام و باوەڕپێنەکراو دەبا بەکارهێنانی کاتی زۆر و بە فیڕۆدانی وزەی زۆر گومڕابوونی ڕۆشنبیری و مێشکی لێک دەکاتەوە ڕەنگە لە هەندێک حاڵەتە سەر لێژێرکردنی تووڕەیی ببێتە هۆی شێتی یان ناسەقامگیری جەستە و دواتر خەمۆکی و هەندێک کاتیش ناهاوسەنگی قورستری لێکرێتەوە و کاریگەری لەسەردانێ کەسێکە زۆرتر تووڕابێ ئەگەر بێتە سەر خۆوا بزانێت کە لە لێکدانەوەیکی کاتی تووڕەیی لەو هۆکارە و سەرچاوی گرتووە کە بە سانایی ڕێگەی داوە وتار چۆنێتی وتن یان هەڵسو کەوتی کەسانی تر کاریگەری لەسەردادنێن ئەو کاتە بڕیارەدا ئیتر ڕێگە نەدا هیچ کام لەو هۆکارانە کاریگەری لەسەردا بنێن کاتێک باوەڕی بە تەڵقینکردن بەخۆ بکرێ و لە ناوشیارگەی ڕۆحدا هەڵکەنرێت ئەو کاتە پێشکەوتنێکی بەرچاو بەدەسات و بەڵام ئەگەر هەستی کرد تووڕەیی خەریکە بەسەری دازاڵە بێ دەست بەجێ بچێتە شوێنێکی بێدەنگ و لە خۆی بێخۆی بێ و پیاسە بکە ڕێگری لە کرژیەکانی ناخ بکە بێدەنگ بێ تا بتوانێت ئارامی خۆی بەدەست بێنێتەوە و بڕیارێکی دروست بدا ئاگدارەکان بە کردەکانی و بەکارەکانی مرۆڤ کاریگەری زەینی باش دەزانن جۆڵە ڕۆحیە مەترسیدارەکان بە شێوەیەکی نەبینرا و بەهێزێکی سەرسوڕهێنەر کاریگەری لەسەر کەسە بەتوانەکان داهێنن تەنانەت ئەگەر ئەو کەسانە بە خۆپاراستن و چاودێریکردنی خۆیان لە ڕێکدانەوەی هەست پێکراوەکان ئەو هەستە ڕێگری بکەن وزەی تایبەت ئەم پەچەکردارە بەهێزانە ئەگەر بە زەینێکی وشیار و خاوەن سرنجی ڕوێنێنی بکرێ چی لە دوور و چی لە نزیک ڕووناکی لێەکەوێتەوە ئەنجامی ئەبێ هەر بەو جۆرە شەپۆلەکانی دەنگەوە دەگاتەوە بە مرۆڤ جارێکی دیکە. خاڵی چوارەم جوڵەنا مانادارەکان بە شێوەیەکی گشتی کەسانی ڕاڕە و دەمدەمی و ڕوخسارێکیان هەیە کە سۆز و هزرەکانیان بە شێوەیەکی ئاشکرا بەرز و ئەنانی زیادە ڕەویکردن تایە دەرەبڕن ئەم جۆرە کەسانە بێجگەلە لەوەی کە لە ژیانە بە خێرایەکی چر لۆچ لە ڕوخساریانە هەمیشە دەرەبڕن کە دەیانەوێت بە ئاسانی هەست بە بارودۆخەکانیان بکەین و دووریان لێ بکەین لە ئەنجامیدا نەبوونی لێهاتووی کەسایەتی لەو جۆرە کەسانە جۆرە هەستێکی نەگونجاو لەو کەسانە پیشانیانەدەن و پێمانەڵێن کە لە پەیوەندیدان لەگەڵیانە هەمیشە پەیوەندیەکی دروست دەکا کەسە ڕاڕاتوڕەکان کە هێڵەکانی ڕوخساریان کەمتر دەگەکەوێت جۆرە پێداگرتنێکیان لەگەڵایە
بەردەوام دڵە ڕاوکیەکانی خۆیان بە جوڵە و ڕووگرژی و تووڕەکان دەرەبڕن بە ئەنجامدانی ئەو دووڕاهێنانە دەتوانین حەز بۆ گەیاندنی بەمەست لە جوڵەی دەست و دەم و چاو ئیشارەت هاوسەنگ بکەین یەکەم لە بەرامبەر ئاوێنەیەکە دابنیشین هەوڵ بدەن سەرەتا چەند خولەکێک و دواتر زیادکردنی وردە وردەی کات تا سنووری یەک کاتژمێر حاڵەتی دەمچاو و جەستەی خۆتان بێجوڵە و بە ئارامی و بێگرژی ڕابگرن لە خاڵی دووەم لە ماوەی ڕۆژدا چەند جارێک دەست لە کار بکێشنەوە دانیشن یان ڕاکێشن هەوڵ بدەن بە هیچ شێوەیەک نەبزوێن ماوەی ئەم ڕاهێنانە ئەم دەرفەتە بۆ ئێوەدا تا بتوانن گوێ لە پەی وێ بگرن یان بەشداری بابەتێک بکەن یان لە شانۆیەکە ئامادە بن لە هەمان کاتە گرنگ نەبوونی لای خۆتان بپارێزن و هەموو ماسوولکەکان لە دۆخێکی ئارامدا بهێڵنەوە خاڵی پێنجەم تێک و جوڵە کرژیەکان تیکەکان نهێنی ناخی ئێمە بە ئاسانی ئاشکراکەن ئەمانە جوڵەیەکی لا ئیرادی و نائاگان هەر کاتێک مرۆڤ بێوێت لە دەستیان ڕزگار بێ زۆرتر دەبن دوو ڕاهێنانی سەرەوە هەموو پێشنیارەکانی ئەم کتێبە بۆ بەخشینی نزمە بە جوڵە لا ئیرادیەکان و لە خۆیەکان ئێمە بەکەڵکن بەڵام بۆ ساڵبوون بەسەر تێکیەکی تایبەت دەبێت جوڵەیەکی تایبەت بکرێ کە بە تەواوی دژ و نەیاری ئەو تیکە تایبەتە بێت بۆ نمونە کەسێک کە لە تیکی خۆی یان سۆرانی سەر بۆ لای ڕاست ئازارە بینێ دەبێ هەموو ڕۆژێک ڕاهێنان بکە تا سەری بۆ لای چە بسوڕێنێت و بۆ خۆگرتن بە نینوێک گوێن هەموو ڕۆژێک بەیانی چەند ساتێک دەستی بۆ لای لێوێ بە دواتر هێواش کاتێکە بە وردی سەیرەکە بە تایبەت نینۆکەکانی لە خۆی دوور بخاتەوە و ماوەی زەمەنی قۆناغی ئاخری لایانی کەم دەبێ سێ خولەک بێ تەنانەت زمانگیرانیش دەتوانێت بە یارمەتی جوڵە ئیرادیەکان کە ڕێگاچارەکان لە کتێبە پەیوەنددارەکان هاتووە یان پسپۆڕانی پێشنیاریەکان کەم بکرێتەوە یان بە تەواوی چارەسەر بکرێت ئەگەر لە دروستکردنی تیک گرژیەکانی توندیان ڕووداوێکی کتوپڕ بەشداریان کرد بێ دەبێتە هەر بە ڕێگایەکی پێشنیارەکانی پێشوو بە پشتبەستن بە تەڵقین بۆ چارەسەرکردنی بە شێوەیەکی بەردەوام هەوڵ بدەین خاڵی شەشەم حەزە زۆر و خۆڕاگرەکان باوەڕ ناکەم پێویست بێ هەموو حەز چ بزوێنەرێکی ناوەکیان هەبێ و ویان بەهۆی هاندانێکی دەرەکیەوە دەرکەون دیاری بکەین بۆ وردبوونەوەی هەموو حەزەکان تەنیا بەکارێنانی ڕێگا چارەیەک پێویستە لە تێرکردنی خێرا و دەستبێجێ ئەوان خۆمان بپارێزن و ماوەیەکی زەمەنی 7 تا 8 ڕۆژ بیریان لێ بکەینەوە ئەم ڕێگاچارە لە زاڵبوونی ئەوان بەسەر ئێمە ڕێگریەکە ئێمە لە یەک کات لە بەرهەمەکانی پێشووی خۆمانە وتومانە ئێوە تەنیا کۆمەڵێک لە حەزەکانی خۆتانین بەڵگەش بۆ ئەمە ئەوەیە لایەنگری لە هەندێک لە حەزەکان و هەستێکی نەگونجاوتان پێدا و هەندێک کات بە حەزێک ڕازیە بن و ڕەزامەندی زۆرتان پێ نابەخشێ بوونی ئەم جیاوازیە بەهۆی ئەوەی کەسایەتی ئێمە لە حەزەکانمان جیایە دەتوانین یارمەتی ئەو کەسانە بدا کە دەیانەوێت بەسەر خۆیانە زاڵ بن ڕێگەی کاریگەری وەرنەگرتن پێشکستەکان پێنیشان بدا ئەوەندە بەسە بە ڕۆحیەکی بەهێز و هیچ کات بێت دواخستن و بیرکردنەوەی خۆمان بەدەست حەزەکانەوە نەدەین تا لە ماوەی چەند هەفتەیەکە تایبەتمەندی کاریگەری وەرنەگرتنیان لە ناخیەما کاڵ بێتەوە یان لە ناو بچێ خاڵی حەوتەم هەوەسەکان ناهاوسەنگی و لە ڕێلادانی غەریزەی جنسی کە بە کەم تەرخەمی ناوێنین هەوەس پەیوەندی بە ڕشتەی پزیشکی دەماغ و دەروون و بە تایبەت دەرونی شیکاریە بێ ئێمە نامانەوێت لەم کتێبە لێکۆڵینەوە لەسەر بکەین لێرە ئەمانەوێت لە حاڵەتی دەرونی و بزوێنەرەکان باز بکەین کە تایبەتمەندی ئەوان جۆرێک لە چاوچنۆکی و تەماحە کە لە هەندێ بارودۆخی تایبەت و خۆپیەوەگرتو دەبێتە هۆی ڕشتەیەک پەچەکرداری هەست و سۆزداری و کەسەکە هەموو هێز و وزەی خۆی بۆ تێرکردنیان بەکاربات سەرڕێژی هەر هەوەسێک هۆکارێکی لە پشتەوە هەیە بۆ نمونە کەسێک کە کردداری جموجۆڵی زۆری لە جۆری مەفرایی هەیە یان توندی زەینین کاردانەوەی ڕژێنە لمفاویەکان یان دەماغیەکانی تیادا زۆرە ئەگەر ئەم هۆکارە سەرەتایی جەستەی و دەرونیانە لە مناڵیەوە بۆ یارمەتی پەروەردەکردنی زاڵبوون بەسەر خۆی پەروەردە بکەین دەتوانین لە مەترسیەکانی ڕزگارمان بێ بەدەر لەو شێوازە بوونیەکان کە کاریگەری وە گیرۆدەی هەوەسەکانە لەو بارودۆخە دژوارانەدا دەبێتە هۆی خۆکوشتن یان داڕمانی کەسەکان لەلایەکی ترەوە هەر هەوەکسێک هۆکارێکی ڕوودان و شوێنێکی تایبەتی هەیە کاتێک قەیرانێک دروسە بێ کەسی گیرۆدە کە هێزی جاکاری چۆتە ژێر دەسەڵاتی بارودۆخە هیپنۆزنیستمەکانەوە بە هەستی ڕەزامەندی گشتی بە جۆرێک سەرسامی و کامرانی توش بووە و گومڕابووە هیچ جۆرێک زانیاریکی لەسەر شوێن و پێگەی ڕاستەقینەی بارودۆخی خۆی نییە بەڵام کاتێک ئەم هەوەسە ئەگاتە ئەو پەڕی توندی خۆی جۆرە ئارامیەکی کاتەکانی تەندروستی دەبێتە جێگرەوەی گیرۆدەبوونی گشتی هەستی بەرچاوڕوونی لە ساتێکەوە مرۆڤ لە لایەنگیری کوێرانی هەوەسەکانی خۆی بپارێزێ دەتوانێت بڵین هەستە دژونەیارەکان لەگەڵ ئەو هەستانی بزوانوێتی لە گەشەکردندان ئەو ساتی فەرمانڕەوەی نەما بەرەو نەمانەچێ ئەگەری لە ناوبردنی ئامادەشە بێ بۆ ئەوەی دژایەتی بە باشترین شێوە ڕوێنیەکی بکەین دەبێ بە یارمەتی چاودێری تەڵقینکردن بەخۆ کە ئامانج لیان بەهێزکردنی ڕۆحی و حەزەکان بەسەربەستی هاوسەنگکردن و زاڵبوونە دووبارە بەسەر خۆمان و بە کورتی گەڕانەوە بۆ سربەخۆیی کەڵگوەر بگرین سەرچاوی هەر جۆرە دەربڕینێکی هەوەس
هەموو کات ئەنجامدانی کارێکی هەڵە و دواتر کاریگەری وەرگرتن و سەرشۆڕیکردنی ئەو حەز و ئارەزوانە دەبزوێنێن کە دامرکاونەتەوە تێرکردنیان هەموو کاتێک بە ئاسانی بەرچاو دەکەوێت بەڵام لە ڕاستیدا بە هیچ جۆرێک ئەنجامیان نابێ زۆر دژواریشە بێ زۆربەی کەسەکان درەنگ لەم ڕاستیەگەن ینی کاتێک هێزەکانی جەستە هۆکارەکانی ئەنجامدان سەرچاوەمادیەکان باوەشی خێزانیان لە ناوچوو لێکەڵۆشا و ڕاستیە کە دەوزراوەتەوە و بەردەوام ئەکە دۆزینەوە ئەو کاتە هەست بەوەکەن بوونەتە قوربانی بەدەست خەڵکردنەوەکانی خۆیان و هەست بە بێزاریەکی زۆر بەرامبەریانەکەن و بە هێزێکی چاویان لێ دەپۆشین ئەمە قۆناغێکی بنەڕەتی کە مرۆڤ بە بڕشتی بڕیارەگرێ خۆی بە هەر جۆرێک بێت ڕزگار بکە لە بەرامبەر هەر هەوڵێک ئەگەر ناسازگار و ئازاردەریش بێ پاشە کشەنەکە ئەگەر بیر لە وێنەی مرۆڤی تازە دوای چاکبوونەوەی هەستکردنی بە ڕەزامەندی بکەین هەوڵەکان زۆرتر و زیاتر دەگەن ئەنجام قۆناغەکان ئەم هەوڵدانە بریتین لە خاڵی یەکەم بەکارهێنانی دەرمان و پاکردنەوەی جەستە لە ژەهر 8 ڕۆژ حەوانەوە و ڕۆژیان لایانی کەم خواردنێکی کەم خوێندنەوەی کتێبە ئارامبەخشەکان ژیان لە هەوایەکی پاک و وەرزشێکی سووک هاوسەنگی ناخ جەستە دووبارە دادەمەزرێنێتەوە خاڵی دووەم بەکارهێنانی ڕێمێکی خواردنی گونجاو لەگەڵ سروشتی هەر کەسێک پێشتر دەوری هۆکارە سەرەتیەکان لە گشتکردنی هەر جۆرە هەوەسێکمانە بینی خاڵی سێم ئەنجامدانی ورد و دروستی وەرزش یان کاری ماسوولکەی بە کەڵک بەمبەستی پێشگرتن لە بیرکردنەوەکان لە ڕابردوو لە ڕێدەرکردن و ئامادەکاری بۆ خەوێکی ئاسوودە ئەو کەسانی هەوڵی جەستەی زۆرەدەن لە خۆڕاگری هەوەسەکان کەمەکەنەوە ئەو کاتە شەوانە لە کاتێکە بەهۆی هیلاکی هاردراون دوای ماوەیەکی کورت خەوێکی قوڵ دەیانگرێتەوە خاڵی چوارەم ئامادەکردنی بەرنامەیەک بۆ ئەنجامدانی کارێک یان پیشەیەک بۆ ماوەیەکی درێژ و دەستکردن بە ئەنجامدانی هەڵبەتە هەر کەسێک دەبێت بەرنامە و ئامانجەکانی خۆی بە پێی توانا و لێهاتوویەکانی خۆی دابڕێژێت. بەشی حەوتەم گرژیەکان یەکەم ترس توانای جێکاری ناسک بەردەوام هاوکاتە لەگەڵ گرژیەکانی تایبەت بۆ نمونە هونەرمەندان ڕۆشنبیران بەرامبەر بە بچووکترین سەرکەوتن و دابەزینی هەستا فراوان و بەرفراوەکان پەچە کردار نیشانەدەن لە کاتێکا پیاوانی کاریانە و کەسانی کاری دەست دەکەن لە ڕوبەڕووبوونەوەی ئەو هەستانە کاریگەری وەرناگرن کەسانی هەستیار بە گشتی توانایی و لە پێشیان هەیە ئەم جۆرە کەسانە ئەگەر هەستەکانی خۆیان شی بکەنەوە و ڕێڕەوێکی بۆ دیاری بکەن بەسەر لایەنە زیادەڕەویەکانە زاڵ ببن ئەنجامی زۆرتر باشتریان لێدەسەکەوێ بێجگە لەم شێوە لایانی خراپە بە زۆری بەسەر باشەکانە سەرەکەوێ بەم جۆرە لای هەندێک کەس و ڕوانگەیەکی ترسێنەر پەروەردە بێ بیرکردنەوەی ئەوان بەردەوام لە بارودۆخی ترسێنەر و دووردەنگی دەبێ بەردەوام بارودۆخی ئێستا بابەت و شوێنی جۆرا و جۆر بۆ نیگەرانی دروستەکەن کە هەمویان بە بەڵگەن بەڵام تەنانەت کاتێک توانایەکی ڕەزامەندیش بۆ چارەسەری قەناعەت پێکەری کێشەکان کاری لەسەرەکەن و وهەبێ سروشتی ترسنۆکی ئەوان بە شێوەیەکی چاخان و پاخان کێشەکە گەورەترەکە ئەم کەسە نیگەرانی ئەو کێشانن کە گومان لە ڕوودانیان لە داهاتوویەکی نزیکترەکەنەوە لە کاتێکە ڕەنگە هیچ کاتێک لە ژیانی ئەواندا ڕوونەدا بێجگە لەمە ئەوان بە خراپترین شێوە بیری لەکەنەوە ئەو کەسانی لە هەموو شتێکە ترسن لە گۆڕینی عادەتەکان خانوەکان یان نەوەک لێهاتووی ئەوەندەیان نەبێ گۆڕانکاریەکانە ناوچەیەکان بەردەوامی کاریگەریان لەسەردانن ڕووداوەکان نەخۆشی نەبوونی ئەمنیەت و هەتا دوایی بە کورتی لە هەزاران ڕووداوی ناسکازگارە ترسن سەرچاوی ئەم حاڵەتە ڕۆحیە بە شێوەیەکی گشتی بریتیە لە کۆمەڵی خاڵ یەکەم ناهاوتایی یان لاوازی جەستە باشترین ڕێگەی دەرمانی ئەم کتێبە وەرزشی هەناسەدان و ئاو دەرمانیە یەکێک لە بارودۆخە هاوبەشەکان لای هەموو کەسە ترسنۆگەکان نیگەرانیە بیرکردنەوەکانیانە کە هەمیشە نیگەرانن تایدا کاریگەری وەرنەگرتنی ڕۆح بە تەندروستی جەستە دروسە بێ خاڵی دووەم هەبوونی وێنە و کارەساتە دڵتەزیێنەکان لە ناو شارگەی مێشک پەندێکی پێشینان دەڵێ ماران گەستە لە گوریسی ڕەش و سپی دەترسێ کارەساتەکان دەورانی مناڵی شکستەکان ناکامەرانیەکان و هەموو ڕووداوە تاڵەکان کاریگەری لەسەر ڕۆحدانێ ترسێکی هەمیشەی دروستەکەن ناخ دەرمانی دروستیەوێ و دەتوانێت هۆکارە ترسێنەرەکان لە مێشکی پاک بکاتەوە خاڵی دووەم تەڵقین وەرگرتن جەختکردنەوە پشت ڕاستکردنەوەکانی هەرچەندە پەیوەندی بە ڕابردوویەکی دەوریوە هەبێ هاندانی هەرچەندە کەم ئەگەر دووبارە بکرێتەوە لەسەر ئەو کەسانە تەڵقین وەرەگرن کاریگەری زۆر داهانێ تەڵقین وەرگرتن تا سنوورێکی دیاریکرا و حەز و ئەفکاری وا دروستەکە و گەشەی پێدا کە بە زۆری بێ کەم و کورتی و لەژێر کاریگەری تەڵقینە جۆرا و جۆرەکانن جۆرێک سستی و لاوازی هێزە دیاردەکان و ئیرادەی هاوشێوەی ئەوەی کە کەسێک بە هیپۆنۆتیسم خوێنرابێ دروستە بێ کەڵکە ئەگەر بڵێن ئەو کەسانەی زۆر تەڵقین وەرەگرن کە بە خۆشحاڵیوە ژماریان زۆر نییە ڕازی بە چ تاوان و کۆیلایەتیەکە بن و
چی کاتێکیش وە چی کاتێک بیر لەوە ناکەنەوە کتێبەکەی ئێمە بخوێنەوە لە ئەگەری خوێندنەوەیش ڕێگە پێشنیار کراوەکانی ئێمە بەکار نەکرن و کاری پێناکەن و لە قەڵەمی نادەن ئەو کەسانی بارودۆخیان کەمتر ئاڵۆزکاوە کەسانێکن تەنیا حاڵەتی کاردانەوەیان هەیە لە توانای تەڵقین وەرگرتنی خۆیان باگان پێشنیاری ئەمە بۆ کەسانەوەیە سروشتی خۆیان بگۆڕن سەر لە نوێ دروستی بکەنەوە ئەم کارە تەنیا بە ئەنجامدانی ئەزمموی هێپۆنۆتیک کە وەرزشی ناخی پێڵێن ئەگەری کرانی هەیە بەم کەسانە ڕقیان لە تەڵقین وەرگرتنەوە و خوێندنەوەی بەشەکانی پێش و یارمەتیانەدا سێەم تووڕەبوون ئەم بزواندنە دەستگای دەمارەکان کە هەندێکان لەگەڵ ناهاوسەنگی دەمارەکانی سمپاتیک شیاوی شرۆڤەکردنا و ئێمە لە بەشی چوارەمدا باسمان لێوە کرد هۆکارەکەی هەموو کات بۆ نەناسینی زەرەر دەگەڕێتەوە تووڕەبوونی زۆر و پەچەکردداری گرژی تایبەتی و جۆرە کەسانن بە زۆری لە بێخەویەوە سەرچاواگرێ یەک دوو شەو بێخەوی بەسە بۆ ئەوەندەی کەسێکی ئاسایی تووشی ئەو حاڵەتە بێتەوە ئەو کەسانی خۆیان بە خراپ خەوتن گرتووە چۆن ئەتوانن لە بەرامبەر ئەو دیاردەیە خۆڕابگرن کەواتە پێش هەر شتێک دەبێت کارە پێویستیەکان ئەنجام بین کە خەوێکی خۆش دابین دەکا بۆ گەیشتن بەم مەبەستە بەکارهێنانی ڕێگاکانی ناخ دەرمانی لە پێشیەیە بەڵام بە شێوەیەکی کاتی کەڵگوەرگتن لە دەرمانە خەوێهێنەرە سووکەکان گونجاوە لە هەمان کاتە ئەتوانین لە شێوازە تێکەڵەکان کەڵگوەربگرین ینی هەم خەوهێنەری سووک بەکاربین و هەم کاریگەریەکانی بە بیرکردنەوەی تەڵقینکردن بەخۆ ئاسان بەهێز بکەین لەم شێوەزەدا دەتوانین وردە بۆ کەمکردنەوەی خەوهێنەرەکان هەنگاو هەڵبگرین و دوای ماوەیەک تەنیا پشت بە تەڵقینکردن ببەستین ئیتر ترس لە نەخەوتن لە ناوەچێ و ڕنگدانەوەی پێویست بۆ خەولیەکەوتن ئەنجامەگرێ خاڵی چوارەم ماندووبوونی زۆریان بێحاڵی ئەگەر بەهۆی لاوازیەوە بێت بەناخ جەستە دەرمانی گونجاو چارەسەرەکرێ ئێمە لێرە لە حاڵەتی کوتران و بێحاڵی لە کەسانێ قسەکەین کە هەم چالاک و هەم کاریگەری وەرەگرن ئەم حاڵەتانە دوای شکستێکی قورزیان چارەڕەشیەکی چاوەڕوان نەکراو بۆیان دروستە بێ ئەگەر کەسێک کە هێزەکانی کەم تا زۆر بە شێوەیەکی کتوپڕ لە ناوچوون تووشی قەیرانێکی بێهیواییە بێ هەست بە حاڵەتەکەی خۆی بکاو ئەتوانێت دەست بەجێ بە کەڵگوەرگرتن لە ماوەیەک حەوانەوە و گەشت و گوزاری و سەرقاڵ و ئارامبەخشەکان کاری خۆی بکە و خۆیشی چاک بکاتەوە بەم جۆرە لە کەمترین ماوەدا هێزەکانی خۆی بەدەست بێنێتەوە لەم دۆخە و بە کاتی زۆرتر و بە بیرێکی ئاسوودە لێکۆڵینەوە لەسەر ئەو ناسازگاریانەیەکە کە تیایدا دەرکەوتون بە دوای هۆکارەکانی ئاگەڕێ و باشترین شێوە بۆ نیشاندانی پەچەکردار لە داهاتوو پێشبینی و کەمکردنەوەی کاریگەریەکانی هەڵەبژێرێ ئەگەر زادداری خۆتان لە دەستداوە ئەگەر گۆڕەپانتان بۆ کێشەیەک چۆڵ کردووە کە لە ناوتان بەرێ ئەوە هەمیشە بە بەرنمەکانی خۆتان لە بچووکترین بەش تا بنەڕەترین بەش بچنەوە سەر نەنوێ هەوڵ بدەن دەستی پێ بکەنەوە خێرایی پێشکەوتن دەست بەرێک سەرکەوتن نییە بەڵکو بەردەوام بوون و نەبوونی بێهیوایی گرنگە هەر کاتێک بەرز فڕین ئەو ئامانجەی بۆ خۆتان دیاری کردووە بپارێزن ئەگەری پێشکەوتنی ئێوە هێواش و دژوارە لە بەردەوام بوون مەترسن هەر شەو بیر لەو کارانە بکەنەوە کە ئەنجامتان نەداوە لێکۆڵینەوە لەسەر چۆنێتی ئەنجامدانیان بکەن بیرتان نەچێ جۆرێک هەڵسەنگاندن بکەن کە کەمترین مەترسی ڕوبەڕووتان بێتەوە دەبێت پێشبینی ئەگەرەکان سەرنەکەوتنی خۆتان بکەن هەوڵبەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەگەرەکان بەرنمەیەکی بەرگری ئامادە بکەن بیر بکەنەوە چۆن ئەتوانن لەگەڵ دواهاتەکان سەرنەکەوتن و ڕوبەڕووبوونەوە چاکسادی تیا بکەن سەدلەر باوەڕی وایە دەبێت ئەگەری پێشهاتنی کارە ساتە دڵتەزێن و پێشپەردەکان لە بەرچاو بگرین بە جۆرێک بتوانرێت ڕێگری لە خەمۆکی بەهۆی شکانی کتوپڕ بگرێ بە باوەڕی ئەو ئێوە داهاتێکی ساڵانەی دیاریکراوتان هەیە ئایا هیچ کاتێک بیرتان کردوێتەوە ئەگەر ئەم سەرچاوە داهاتە لە دەست بدەن دەبێت چی بکەن پیشەی ئێستای ئێوە بە ڕادێک ژیانتان دابینەکە کە تا ڕادێک ئاسوودە بن بەڵام ئایا هیچ کاتێک بیرتان کردوێتەوە لە خۆتان بپرسن ئەگەر ڕووداوێک ئەم پێشەی ئێستاتان لێبسێنێت چیەکەن ئەڵبەتە کە نا ئێوە لە فکرێکی وا زۆرە ترسن ترس گەورەترین و بەهێزترین دوژمنەکە بێ لێی بترسین لەگەڵ ئەویشدا ئەرکی ئێمە هەموو تواناکاتیەکان ئامادە بکەین ئەگەر بە شێوەیەکی ور لێکۆڵینەوە لەسەر هەموو ئەگەرەکان بکەین دەتوانین لە کێشە و نەهامەتیەکان خۆ بپارێزین پێنجەم جێگۆڕکەی خەمۆکی و خۆشحاڵی هەبوونی بیرێکی پەرێشان لەگەڵ هەستیاربوونی زۆر ئەتوانێت بێتە هۆی کەڵپەسەندنی هەستەکان لەژێر کاریگەری نووسراوێک بەشداری لە کۆبوونەوەیەک شانوەیەک ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نمونەیەک یان شادیەکی بچووک ئەو بەرنامانن کە بە شێوەیەکی کتوپڕ ئامادەیان لە ناوە برێن ئێوە بڕیارانەی کە دەگیرین یان کەسێکی بەهێزێکی بێکۆتایی کارێک ئەنجامەدا دوای چەند ڕۆژ هەموو ئەو بڕیارە ناسکانە وەکو خەونێک لە ناوەچن ئەمە لەبەرەوەی کاریگەری گرژیە دەرێکیەکان کە دروستکەری ئەو حاڵەتەیە تەواو بووە ئەگەر ئەم دیاردەیە زۆر دووبارە بێتەوە کەسەکە ڕەنگە تووشی لاوازی و بێهێزی بەردەوام بێ ئیتر حەز نەکە کارێک ئەنجام بدە و لە پێشەوە بگاتەوە ئەنجامەی کە توانای بیرکردنەوە و ئەنجامدانی نییە هیچ شتێک ناتوانێت لەم هەستە ماڵوێران کەرتر بێ
بۆ خۆپاراستن لەم جێگۆڕکێ و بەرزبوون و نزمبوونەوانش یەکەم کاری پێویست ئەوەیە بەواقع بینین و قۆڵڕوانین لێکۆڵینەوە لەسەر تواناکان و هێزەکانی ئێستای ناسیاویەکان و ئەو هۆکارانی لە ئێستا لە بەردەستان بکەین و بەردەوام بە دوواداچوونی بۆ بکەین. دووەم هەنگاو لێکۆڵینەوەی وردی کێشە ناچاریەکان بۆ هەر کردەوەیەکی داهێنەرانە یان هەر هەوڵێکی کە ئەنجامی بیرکردنەوەی لێی ئایەمەی بۆ بە ئەنجامدانی بزواندووە. ئەم دوو هەنگاوە دەبێت لە تەنیایی و بە ئارامی و بە دوور لە هەر جۆرە هاندان و تەڵقینێک ئەنجام بدەین. ئەگەر مرۆڤ بگاتەوە ئەنجامەی ئەنجامدانی پێشبینی کرا و بەرزتر لە تواناکانی ئێستایەتی دوای دەخات تا کاتێکی گونجایی بۆ بڕەخسێ و تواناکانی پێویست ئامادە بێ تا ئەویش بە ئەنجامدانی هەستێت. بە شێوەیەکی گشتی باشتر هەرکەس بڕیارەکانی خۆی بگرێت و وزەکانیش لە خۆی بگرێت. هەڵبەتە بەشترین کار ئەوەیە پێش بڕیاردان زانیاری پێویست کۆ بکەینەوە، چۆنیەتی کارەکە فێربین یان ئاشنایەتی پێویست بەدەست بێنین، لاسایی کەسە بەهێزەکان بکەینەوە، کاری لەو جۆرەی ئەوان بکەین. بەڵام ئەگەر بمانەوێت چاوەڕێی ئیلهام بروسکە یان هاندانێک لە دەرەوە بین، تووشی گەورەترین هەڵە لە بواری زاڵبوون بەسەر خۆمانە هاتوین. تەنیا و بەرنامانە سەرەکەون کە بە خوێن ساردی خوێنرابێتن و لیان تێگەیشت بین و بە شێوەیەکی نهێنی و بەرنامە بۆ داڕێژرا و بچنە خۆناغی جێبەجێکردنەوە. تەنیا و کارانی بە هەستێکی ئاگا و بێپەلە دەست پێ دەکەن دەتوانین بە بێشکان بەردەوام بن و بگەن بە ئامانج. ئێمە بە هەزاران لەو کەسانەی بە جێگۆڕکێ لە کارە تووشی خۆشی و دواتر لاوازی و کەمتەرخەمی و هەستی شکان هاتوون نیشانمان داوە چۆن بە ڕاهێنانی پێویست خۆیان سەر لە نوێ خۆیان دروست بکەنەوە. ڕاهێنانێک کە لە سەرەتادا سادە و کورتن، دواتر وردە زۆرتر و قورسترە بن تا ئەگەن بە ڕادەی پێویست بۆ دەستپێکردنی کارکردن. بە هەر کەسێک ماروتوە ڕاهێنانەکان هەر کاتێکەتانەوێن ئەنجامی بدەن بەو مەرجەی لانی کەم دەخولەک لە ڕۆژدا بێ، بەڵام بە وردی و سرنج ئەنجامیان بن و چاوەڕوانی کارێکی گشت و بەرزتان لە خۆتان هەبێ. ئەم ڕێگایە هەموو کات ئەنجامی باشی لێکەوتوێتەوە، چونکە پێویستی بە هەوڵێکە کە کەسەکە هەموو سەرچاوەکان تەنیا لە تەرکیزی زەینی خۆی بەدەستدێنێ. لە کاتێکا پێشتر بەبێهۆ چاوەڕێی بووە کەسێکی تر ئەم سەرچاوانەی پێشکەش بکە و ئیرادەی ئەنجامدانی کاری بۆ بگوازێتەوە. لێرەدا زیاد یەکەین. هەبوونی نزم و ڕێکی لە عادەتەکانمان بۆ زاڵبوونە بەسەر ناسەقامگیری وزە یارمەتیەکی بەرچاومان پێدەکات. خاڵی شەشەم لایەنگری بۆ بورانەوە و لاوازی. ئەگەر لە بەرامبەر چاوی هەندێک کەس کە کاریگەری زۆر وەرەگرن کارە ساتیان ڕووبدا، بە تایبەت ئەگەر خوێنی تیا بڕژێت ئەوان لە هۆشە چن و دەبورێنەوە. بینینێکی ڕووداوێکی دڵتەزێن، بیستنی چیرۆکێکیان بیرەوەریەکی خەفتاوی و خەماوی کە بەسە بۆەوەی بێهۆشیەکی لێ بکەوێتەوە. لە کاتی بەرکەوتنی زەربەیە کە بێتە هۆی بورانەوەی کەسەکە ئەوەندە بەسە بە شێوەیەکی ڕاکشا و پاڵی بخەین بە جۆرێک سەری هاوتەریبی جەستەی بێ. ئەو کاتە و دەستگایانەی کارکردنیان هێواش بووەتەوە یان بە تەواوی لە کارکەوتون خۆیان دەست بەکار دەکەنەوە. لە ژێرەوە بە چۆنیەتی خۆپاراستن وردە لە بەرامبەر بورانەوە لە هۆشخۆچوونیان ئاشنابین. خاڵی یەکەم هەوڵ بدەن هیچ کاتێک جلی تەسک و یەکسەری لە بەرمەکەن کە سنگ و میلیشتان داپۆشێت. خاڵی دووەم لانیکەم دەجار لە ڕۆژ یەک لە دوای یەک ڕاهێنانی هەناسەدانی ژێرەوە ئەنجام بدەن، بە هێواشی هەناسە وەربگرن تا قوڵایی سیەکان بیبەنە ژوورەوە، دواتر هێواش سکۆ و بەڵام بەردەوامی بدەن بەم جۆرە ڕاهێنانە بە جۆرێک هەناسە کاریگەریە لەسەر قوڵایەکان وسیەکانی ئێوە دابنێ. خاڵی سێم لە ڕاهێنانەکانی ڕۆژانەی جەستەیی قاچەکان، دەستەکان، شانەکان لە سک بەرەو ژوور بە شێوەیەکی هێواش بچەمێنەوە و ڕاستی بکەنەوە. خاڵی چوارەم بە شێوەیەکی ڕێک و ڕاست بوەستن، بە هێواشی سەرتان بۆ لای شانی ڕاستان بجوڵێن و دواتر بیگەڕێنەوە سەر شوێنەکەی خۆی، چرکەیەک بوەستن دواتر بەلای چەپا بیسوڕێنن. ئەم ڕاهێنانە دەبێ بەیانیان دەجار دووبارە بکەیتەوە. ماسوولکەکانی مل بەهێزەکە، سوڕانی خوێن لە ناوچەی شان و میژشک ئاسانەکە، چونکە لە کاتی هەندێک بێهۆشیەکان سوڕانی خوێن لەو ناوچانەدا بە هێواشی ئەنجامەکرێ. تەنانەت کاتێک هەست دەکەن خەریکن لە هۆشە چن ئەگەر بە خێرایی چەند هەناسەیەکی قوڵ هەڵکێشن کە هاوڕێ بێ لەگەڵ کۆبوونەوە بڵباوبوونەوەی سک لە بێهۆشبوون ڕێگریەکەن. خاڵی حوتەم ئەرکناسی بە پێچەوانی مرۆڤە بزوز و پرچم و جۆڵەکان کە هەڵنە سنگێنرا و بەرنمەیەک دەخەنە قۆناغی جێبەجێکردنەوە و هەر لەگەڵ ئەوەی لاوازی بەسەریانە زاڵبوو وازی لێێنن. هەندێکی زۆر کەسەکانیش کاتێک ڕوبەڕووی ئەرکێکە بنەوە کە ماندووبوونێکی زۆریەوێ وەک خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکان کە پێویستی بە فێربوونی بابەتی جۆرا و جۆرە دەست بەجێ لە ژێری دەچنە دەرە و بێهیوابن. هەر بەم جۆرە کەسێک بە دەستپێکردن و ئەنجامدانی کارێکی تایبەتی ئارزومەند بە زۆری لە کاتی ئامادەکاری بۆ ئامادەی کە
دەبێ پێداویستیە پێویستیەکان بۆ جێبەجێکردنی بەرنامەکەی خۆی ئامادە بکە بە بینینی قەبارەی و کاری دەبێ ئەنجامی بدا پاشەکشەکە زادداری ساتی بۆ ئەنجامدانی کاری زۆر بەڵام زادداری بەردەوامبوونی کەمە زادداری بەردەوام و جێگیری بەرهەمی تەماحی جێگر و بەردەوامە بۆ کار ڕیزبەندی وردی بابەتەکان و هەبوونی مانایەکی دروست لە کاتا لە ڕاستیدا لای هەندێک 1 ساڵ 2 ساڵ 5 ساڵ وەک زەمانەتێکی کۆتایی نەهاتوو دەژمێرێن لە کاتێکە هەندێکی تر زۆر بە کورتی دەزانن بیرکردن لە بەدەستهێنانی زانیاری و یان هۆکارە مادیەکان لە ماوەی چەند ساڵێک بەمبەستی باشترکردنی بارودۆخی بژێوی و داهاتوی خۆتان زۆر دژوار نییە کە هەر مرۆڤێکی عاقڵ سرنجی پێ ڕانەکێشرێت تەنیا جیاواز لە بەرهەمی مادی و هەستپێکراو کە هەر ماندوو بوونێک لێ بەدەستدێ ئایا کۆنجامدانی کەمترین هەوڵ لە کاتێکی سنووردار بۆ ئامانجێکی گەورە خۆشی و ڕەزامەندی ناغ لە مرۆڤ دروست ناکات بەشی هەشتم زاڵبوون بەسەر ناوشارگە یەکەم دوو کەسایەتی دەرونی جیاواز پێشتر بە دوو دەستە کارکردنی دەرونی هاوسەنگ و هەندێک کات دژ لە ناخی مرۆڤدا ئاماژەماندا دەستەیەک ئاگای ناغ دروستەکەن و دەستەیەکی تر وشەی ناگا دیاریەکەن تایبەتمەندی سەرەکی ناخیان وشارگە هێزی جیاکاری هەڵسەنگان و سرنجی ئیرادیان بەڵام سنووری ناوشارگە لەلایەک لە خۆگری هۆکارە بۆ ماوەیەکان کە حەزەکان و ئارەزۆکان و تایبەتمەندیەکان توانایەکان و ڕادی گرژەکان لە خۆگرێ و لەلایەکی تر لە خۆگری توخمەخۆ کرد و بەدەست هاتووەکان سنووری ناوشارگە بیرەوەریەکانی ئێمە تۆمارەکە و دەپارێزێت دواتر چ بە شێوەیەکی کتوپەڕ و بێخۆی و چ لەژێر کاریگەری هەست و ساتیەکان و چ بەویستی ئیرادە بیریان دێنێتەوە لە کاتی باگاییدا وشیارگە و ناوشیارگە هەردووکیان چالاکن بەڵام لە کاتی خەودا تەنیا وشارگە دەچێتە خەو و ناوشیارگە لەسەر چالاکیەکانی خۆی بەردەوامە بێ چالاکیە بیۆلۆژیەکان وەکو هەناسەدان و هەڵسوڕانی خوێن و ڕشتێک وێنەی کەم تا زۆر پەیوەست و هاوسەنگ گۆڕەپانی بیرکردەوە و پێکاتی خەونەکانمان داگیر دەکا لە دۆخی هیپنۆنەتیسم خەواندن وشیارگە بە شێوەیەکی خێتی و کاتی وە بەردەوام جوڵەکە و پاشەکشەکە و گۆڕەپان بۆ ناوشیارگە چۆڵەکە کە ئەویش بە پەپچەکردار و لایەنگری لە تەڵقینەکانی خەوێنەرەکەی هیپۆنۆتیسم کارەکە و هەڵس و کەوتەکە کاتێک لە خەوێکی قوڵابن بانگتان کەن و نەتوانن دەست بەجێ بە ئاگاتان بێنەوە ینی لە ڕاستیدا وشیارگەتان بە ئاگا بێنەوە بەو مانای وشیارگەتان لە بارودۆخی خەو و نیوە خەودایە و ئێوە ڕێگەتان داوە زەینتان تەنیا بێ و پشت بە خەیاڵیکردنەوەی هێزە خەیاڵیتان ببەستێ لە حاڵەتی سەرخۆشیدا کە مرۆڤ هێزی جیاکاری نامێنێ و کەسەکە دەچێتە ژێر کاریگەڕی جۆرێک سەرگێژی لەگەڵ ڕۆشتن و ورتەڵبردنێکی شێوا و شپرزە و بەڵگەیەکی ترە بۆ دوو کەسایەتی بوونی دەروون و ناخ لە کۆتاییدا عادەت کە تایدا هێزی خۆکردیان دەستکرد و ڕوبەڕووی عەقڵە بێتەوە هەندێک جار عەقڵ لە کارەکەوێ نمونەیەکی گشتی لە پێکەوە ژیانی دوو کەسایەتی لە ناخی یەک کەسدا بابەتی ناخی ناوشیارگە و پێکاتی سرنجڕاکێشان و چۆنێتی کۆبوونەوەی لەگەڵ وشیارگەدا لێکدانەوە و شیکردنەوەی جۆراوجۆری لەسەر کردار و وەکراوەکان کە هەمویان کاتین لەگەڵ ڕاستیەکاندا جیاوازیان زۆرە ئەو خوێنەرانەی تامەزروی ئەم بابەتەن دەتوانن بەرهەمی دەروون ناسە گەورەکانی وەکو ژانە فروێد ئادلەر یۆنگ بخێننەوە ئەم چەمکە سادانەی باسمان کرد بەکردەوە بۆ باسکردنی دەستکاری کۆنتڕۆڵی هێزە دەرونی ڕێنیشاندەرەکان بەسەر هاویارانی نیوە وشیار بەسە خاڵی دووەم خۆهەڵسەنگاندن بە باوەڕی ئێمە بۆ زاڵبوون بەسەر ناخی وشیارگە دەبێ توخمە پێکێنەرەکان هەڵسەنگێنین لەگەڵ کارەسارە کیەکان ئاشنابین و بەردەوامیان پێ بدەین لێکۆڵینەوەکانی مەکتەبی فروێد تەنیا ئامانجی چارەسەرکردنی چۆنێتی کار سنووردارەکە ئامانجی دووبارە ناسینەوە و کردنەوەی هەندێک لە گرێ کوێرەکان بەڵام شیکردنەوەی دەرونی پەروەردەیی مەبەستی ئێمە کە ئامانجی تێگەیشتنی ڕوونتری هەموو بزوێنەرەکانی کۆنتڕۆڵکردنی ناخە دەیەوێت تەواوی سنووری نیوەوشار و ناوشار بە تەواوی ببەزێنێ باسی لێوە بکە هەرچەندە لای هەندێک کەس یارمەتی پسپۆڕی پێویستە بەڵام هەر کەس دەتوانێت خۆی هەڵسەنگێنێ پێشنیاری ئێمە ئەوەی ئەم کارە بەو پەڕی سرنج و بێ خێرایی ئەنجام بگرێ دانیشتنی 1-2 کاژمێری پێویستی بۆ بکرێ ئەو شتەی وردە دەردەکەون تۆمار بکرێن دواترە و توخمانە پێناسەیان بۆ کراوە تێکەڵاو هەنگاو هەڵبگرێن و کاریان بۆ بکەین سەرەتا هەڵبن ئەوەی لە ناختانایە بۆ ماوەی و ئەوەی بەدەستانێناوە دیاری بکەن لە بۆ ماوەدا لێکۆڵینەوە لەسەر هەستەکانی خۆتان بکەن و ئەوەی لە خۆتانە با سازگار ناسازگار زیادەڕەوییان لادان دەبێنن دیاری بکەن لە خواستە سەرەکیەکانی خۆتانە تەنانەت ئەوانەی دانی پێنانی بۆ ئێوە دژوار و زانیاری بەدەستبێنن هەندێک لەوانە تەنیاوە تایبەت بۆ گواستنەوەی بەرهەمەکان بۆ ماون کە ئەگەر زانیاریتان لەسەر ناخ و ڕوانگەی باو باپیرانی خۆتانە بێ دەتوانن سەرچاوەکەی بدۆزنەوە هەندێکی تر لەوان تێکەڵەیەک لە هۆکارەکانی بۆ ماوەیە جۆراوجۆرەکان پێکیان هێناوە کە یان بەرهەمی هۆکارە دژەکان یان بەرهەمی توخماوتاکانن
کە ناخی ئێوە بۆتان شوێنی کۆبوونەوە ئەوان بیرتان بێ هیچ جۆرە پێزانینێکی بۆ ماوە بۆ کەسێک کە توخمە بۆ ماوەکەی خۆی ناسیوە و سەرچاوەکانی دۆزیوەتەوە چۆنێتی کارکردنیشان دیاری کرد بێ بەم جۆرە توانابینینی بەسەریاندا زاڵ بێ لە گۆڕاندایە. هەروها جۆرەکانی بیرروڕا خواستەکان و حەزە ئاسایی و تەماح و چاوچنۆکەکانی خۆتان دیاری بکەن، بزانن کامیان بە دڵی باو باپیرانی ئێوە بووە، چ دەورێکیان لە گەشەکردنی هزرەکان، هەستەکان، کردەوەکان، داهێنانەکان، سەرکەوتن یان ژێرکەوتن لە بارودۆخی جەستەی و ڕۆحی و کۆمەڵایەتی کە تا ئێستا تایدا دەژین گیراوە. شیاوی و نەشیاوەکانی ئێوە گەڕێنەوە بۆ ڕابردوویەکی دوور و ڕەچەڵەکی جۆراوجۆر و بەشداربوون تا ئێوە ببنە ئەو مرۆڤەی کە ئێستا هەن. دیاری بکەن لە ئێستادا چەند تواناییتان هەیە، بۆچی لە هەندێشت بێزراون و لە زێمینە توخمە بەدەستێنراوەکان ئیکتیسابی لێکۆڵینەوە لەسەر ڕوانگەکانی خۆتان لەو ساتەوەی پێتان خستە خۆناغی عەقڵ بکەن. ئێوەش وەکو هەمان و بە حاڵەتی کردانەوە و کاردانەوەکان ڕێگەتان داوە هەندێک لە حەزە زیانگەێنەرەکان لە ناختانە گەشە بکە لە بەرامبەر بە ڕاستیبوون یان بەهێزکردنی توانای بە کەڵگەکانی خۆتان کەمتر خەمیتان کردو و کە ئەگەر لەگەڵ یاساکانی پەروەردەکردنی ناخدا ئاشنابوونایە واتان ناکرد بە وردی و بەلێهاتووی لە ڕێگەی خۆهەڵسەنگاندن وازدە و عادەتە خراپانە بێنن. خاڵی سێم دەوری ناخی ناوشارگە. ئەم دەورە پشت ئەستورە بە دابینکردنی وزەی پێویست بۆ حەزە زۆرەکان بە مەبەستی بەدیهێنانیان، کۆکردنەوە و پاراستنی زانیاری بیرۆکەی و ئەزمموی، هۆکارە خۆکردە و جۆرا و جۆرەکان و خستنە بەردەمی ناخی وشار تا بتوانێت بیان کاتە ڕاستی، دابینکردنی زاڵبوون و بیرکردنەوە و ئیرادی هەڵسەنگێنراو بەسەر کارکردنەکانی جەستەی ئێوەدا. ئێستا لێکۆڵین و لەسەر ئەو چوار خاڵاکەین. بابەتی خاڵی پێنجەم لە بەشی یەکەم جارێکی تر بخوێنینەوە. بە جوانی هەست بەوەکەن کە ئەوەی پاڵپشتی لە هەوڵەکانی ئێوە بۆ بەدەستێنانی لە مەعریفەکانی هەستپێکراو یان ئەزمموی گەشەکردنی کەسایەتی دەزڕاگەشتن بە پێگەیەکی شیاو بۆ بەدیهێنانی پێویستی یان ئامانجەکانی، کۆکردنەوەی هۆکارەکانی هێز، تێرکردنی هەستە سۆزداریەکانەکە جۆرێک حەزی زۆر یان تەماح و چاوچنۆکیە، هەم تەماحی کەم و زیانهێنەر و هەیە و هەم تەماحی گەورە و بەکەڵک. ئەگەر بەردەوام بگەڕێنەوە بیری خۆتان و جۆری دووەم بەهێز دەکەن، تەماحی جۆری یەکەمتوان وردە وردە لاوازی بکەن و تەنانە لە ناوی بەرن. ئەگەر پێداگرتن و جەختکردنەوە و ناسازگاریەکان و ئەو کەسارانەی بۆ ئێوە دروستیەکەن و پەڵش و بڵاو بوونەوە و کاریگەری و تەماحی جۆری دووەمیان بکەنەوە. خاڵی دووەم وەک چۆن لە کتێبەکانمانە لەبارەی یادگە و لەبارەی وتار و نیشانمانداوە توانای تۆمارکردنی ورد و پاراستنی زانیاریەکان و زانست پێش هەر شتێک پەیوەندی بە هەستیاری تایبەتی ناخ و ناوشیارەوە هەیە، بەڵام بە گەشەکردن و پەروەردەکردنی سرنجی ئیرادی ناخی وشیاریش وردە وردە گۆڕانی تابەدی دێ. لەلایەکی تر بەخۆگرتن لە ڕیزبەندی ئەو چەمکە تازانی دەستمانەکەون و دروستکردنی پەیوەندی هەر چەمکێکی تازە بەو ڕیزەی پەیوەستە پێوە دەتوانرێ کار و کردەوەی خۆکردەکان یادگە بەهێز و سەر لە نوێ ڕێکیان بخەینەوە. هەر کارێکی لێ هاتوانێت کە ئەمڕۆ بێ سرنجدان بە وردەکارەکانی توانێ ئەنجامدانیان هەیە تەنیا بە یارمەتی ڕشتەیەکی چالاکی خۆکرد و کاردانەوەکان و لەژێر کاریگەری ناخی وشاردا ئێوە ئەنجامەدرێ کە هەندێک کات تەنانەت بیریشی لێ ناکەنەوە، قسەکەن، ئەخوێنن و دەنووسن بە وتەیەکی تر بیرکردنەوەی ئێوە لە هەر ساتێکە و دەست بەجێ بۆ یاساکانی وتە ئەگۆڕێ وەک چۆن نووسراوێکی بەرچاوتان بۆ ڕشتێک لە مانەکانە گۆڕێ. بۆ مەبەستە ناخی ناوشیاری ئێوە دەبێت نیشانی هێڵەکان و وتەکانی زمانی دەنگەکان و بیرکردنەوەی هاوهانگ بێ. پیان و ژنێک کە نۆتی پارچەیەک مۆسیقا بە چاولێکردنێک دەخوێنێت بیر لە ڕێنیشاندان بە دەستەکانی خۆی ناکاتەوە، بەڵکۆم کارە لە ئەستۆی ناخی وشارگێدایە کەواتە سکرتێرێکی لێ هاتووتان لە بەردەستایە. ئەگەر دەتانێت ئەو سکرتێرە بە باشترین شێوە یارمەتیتان بدا و بە جوانی جێگەتان پڕ بکاتەوە بە وردی و بە جوانی پەروەردەی بکەن. ئەم سکرتێرە بەهۆی توانای نەرمینواندن و ڕاکێشان کە هەیەی فێرە بێ و ڕازیە بێ، کەواتە ڕێکی چۆنیەتی سرنج چاودێری تەرکیز و بەگشتی لە سەرتاوە پێویستان بە هەوڵی ناخ وشیار هەیە کە هەندێک جار دەبێت بەردەوام و درێژ بێ، دواتر هەموو شتێک دەبێتە خۆکرد و بۆ عادە دەگۆڕێ. بۆ نمونە ئەگەر ماوەیەک ڕاهێنان بکەین پێش قسەکردن یان بڕیار بدەین بیر لە بیرکردنەوە هەڵسەنگان بکەن، ئەو کاتە ناوشیارگەی ئێوە کە پێشتر بێ ئیرادە لە ژێر دەسەڵاتی و وەتارکردنەوەکانی ئێوەدا بۆ عادەتەکە بە ئارامی و لە چاوەڕوانی بیرکردنەوە و دەرەنگکردندا بمێنێتەوە. کاری فکردۆستکردنی بیرکردنەوە و ڕنگدانەوە و وێنەزینیەکان و سۆزداریەکان لە سەرکارکردنی ئەندامە ناوەکیەکان سلمێنەری ئەو ڕاستیە کە سیستەمی دەمارەکانی سەمپاتیەکی گەورە پەیوەستە بە ناخی ناوشیار، کەواتە ئەگەر کاریگەری دانانی کاریگەر لە سەرجەستە لە کاتێکا خۆی لایەنگری ناخی ناوشیار هەیە پێویستم خاڵە زیاد بکەین. هەست سەرچاوی داهێنانی زانستی استراتیژیەکی هونەری ئەدەبی مۆسیقا و بە ڕادەیەکی کەمتر زیرەکی و لێهاتووی کە هەمووان توانی تا ڕادەیەک بەدەستی بێنین بە شێوەیەکی تایبەت لە چالاکی دەرونی ناخی ناوشیارگەوە سەرچاواگرن. خاڵی چوارەم یاسا ڕێنیشان دەرەکان. یەکەم ئەگەر پێرستە پێشنیارکراوەکان لە خاڵی سێ ئێوە بدۆزینەوە حەزە هیچ و بێنرخەکان دژە ئەخلاقی و گەنیوەکان لاوازی نێوەنج بۆنیان نەتوانین لە بەکارهێنانی هەندێک لە توانایەکان ڕوبەڕووەکاتەوە. بە هیچ جۆرێک پەرێشان مەبن، ئەمانە بەرهەمی دیارترینن. ئەگەر نەڵێم ڕووکەشترین تایبەتمەندی بۆ ماوەیەکان لە ئێوەدان لەو پەڕی ناوچەی و
کاریگەریەکانی ئێوە تایبەتمەندی تریشن تا ئێستا چالاک نەبوون بە دڵنیایەوە ئەگەر ئێوە بڕیارێکی بە برشتان گرتبێ و دەتوانن بە ئاگان بێن و بیان بزوێنن وای دانێن هەستان بە ترسنۆکی دوودڵی و دڵەڕاوکی خۆتان کردووە ئەم تایبەتمەندیە بۆ ماوەیە لێک یان چەند کەس لە کاتێکە باو باپیران بۆ ئێوە ماوەتەوە بێگومان نیاریشیان تیا بووە تایبەتمەندی نیارەکان لەگەڵ کەم و کوڕەکانی ئەو بە شێوەیەکی شارەوە لە ناخی ناوشارتانە هەن کەواتە پەژارە داتان نەگرێ کردەوە نیارەکان لەگەڵ ئەو تایبەتمەندیانەی بێزاریان لێ بەسەر خۆتانە بسەپێنن و کاریان لەسەر بکەن هەرچەندەم تایبەتمەندیە باشانی لە سەرەتا کەم نرخ بن ڕێگا بۆ بەدەستێنانی تایبەتمەندی بەرزترەکەنەوە بەردەوام بەکشان بەرەو ئەو تایبەتمەندی دەتانوێت لە ناوچە لاوازەکان جێگیریان بکەن وەسپی ئەو تایبەتمەندیانە بکەن کە دەتانوێت هەتان بێ بەم جۆرە و تایبەتمەندانە لە خۆتانە دروست بکەن ئێمە لە بەشی شەشدا ئێوەمان مەجبور کرد بەسەر هەست و نەستەکانی خۆتانە زاڵ بن تەنیا کاتێک سەرکەوتن بەدەستدێنن کە خۆڵ سەنگاندن و ناسینی خواست و شوێنی خواستەکانتان بە جوانی ئەنجام بدەن کار و کردەوە سۆزدارەکانتان و هەستەکانتان ڕوانگەکانتان بێزاریەکان و حەزەکان و ترسەکان و دیاردەقیزەوەنەکان لە خۆتان بناسن سەرچاوەکان بدۆزنەوە ئەو کاتە توانن ڕێگری لە زاڵبوونی ئەوان بەسەر خۆتانە بکەن بێگومان بارودۆخی ڕۆحی بۆ ئەنجامدانی پێشنیارەکانی پێشوو نابێت تووشی بێسرنجی و شێواوی و درودەنگی بی کاتێکی دیاریکراوی بۆ تەرخان بکەن کاتژمێرەکانی خۆتان بۆ چاودێری لە بیر مەکەن و تا بەدەستێنانی ئەنجام بە دڵ ڕێگە مەدەن ڕەوتی بیرکردنەوەی ئێوە بەردەوام بپچڕێنن تەنانەت پێویستە لە هەر کەسێکە نەتوانین بۆ ئێوە نمونەیەکی باش و دڵخۆشکەر بێ دوور بکەونەوە خاڵی پێنجەم خەون و خەیاڵ گەر خەیاڵەکانی مرۆڤ بە شێوەیەکی هەڵسەنگێنرا و ڕێبەری بکرێ بە تایبەت دەتوانێت بۆ ناخی ناوشیار یارمەتیەکی بەنرخ بێ کە جۆرێک پەردە دروست دەکا بدۆزێتەوە کە وێنەی جۆرا و جۆری لەسەرەکەوێ و بێتە تێکەڵەیەکی شیاوی تێگەشتن خەیاڵکردنەوە ئەگەر تەسلیمی پەچەکردار و سروشتی و سۆزداری و هەستەکانی دەرەکی بێت دەتوانین بە هۆکارەکە جۆرا و جۆرەکان و بیرکردنەوە و سەرسوڕهێنەرەکان جۆرەکانی تاوان و سەرکردانیەکان بگۆڕێ بیرکردنەوەی کەواز لە حاڵەتە زیێدەڕەویەکانی خۆی نەیەنێ لە ڕاستیدا لەگەڵ شێتیەتی و وڕینەکردنی جیاوازێکی ئەو تۆی نییە بیرکردنەوەی خۆتان وەک دەرگایەک بزانن بە ڕووی ناخی ناوشیارێک کە دەبێت لایەنگری لە ئێوە بکە بیرتان بێ هیچ شتێکی زیانهێنەر پەرێشانکەر یان نەیارێکی قوڵم ناتوانێت لە بڵندی ئەو دەرگاوە بڕوا و بە ناوچێک کە توانای بەیانی ئێوەی تیا ئامادەکرێ بگات و هەموو توێژەکان و نووسینەکان و ساتەکانی خەیاڵکردنەوە و دیمەنەکان تەنانەت خێرا کە لە زەینی ناوشیاری ئێوە چ بە سرنج و چ بێ سرنج پێک دێن یان شێوە بەخۆ دەگرن نەتەنیا دەست بەجێ بەڵکو دواتریش کاریگەری لەسەر ئێوە دادەن چونکە هەموو شتێک یان لانی کەم زۆرینەی ئەو ڕووداوانەی لە ناخی ناوشیاری ئێوەدا تۆمارەکرێ لێرەوە دەردەکەوێ بۆچی خەون بە لێهاتووی بەرپەرچی خجاختکردنەوە بە ئاگابوون دەڕوا لە ڕاستیدا خەون بە یارمەتی توخمە بەربڵاوەکان لە ناخی ناوشاردا شێوە ئەگرێ ئەو توخمانەی بەهۆی کەمتەرخەمی ئێوە گەشتونەتە ناوی کاتێک بۆ ماوەی چەند هەفتەیەک بە شێوەیەکی ورد لە هێزی چاودێریکردنی خۆمان بڕوانین خەون بەشیکردنەوەی ڕاستەوخۆ بێ هیچ مەرجێکی بەرژەوەندی هەڵسەنگێنراوەکان تەرکیزەکە و هەندێک کات تا شوێنێک دەڕوا پێش کە دەبێت کەوەهۆی پەروەردەکردن و گەشەکردنیشیان لەم شێوازەدا چالاکی ناوەکی ناخی ناوشیارگە بۆ دۆستی ئەمەکناسی چالاکی ناوەکی ناخی وشیارە گۆڕێ بەم جۆرە خەون دەتوانێت ئەم ڕێگە چارانە بدۆزێتەوە کە گەڕان بە دوایاندا لە حاڵەتی بە ئاگابوون ئەنجامێکی ئەو تۆی لێ نەکەوتوێتەوە خاڵی شەشەم هەستیاری بۆ ئەوی ژیانی سۆزداری کاریگەری وەرگرتن بە بەزەی بوون هەستیاری و دڵناسکی لەلایەن ناخی وشیارەوە دەستەمەوە بکرێ نابێت لە بەرچاوی نەگرین و سەرکوتی بکەین بەڵکوە بێ ڕێکی بخەینەوە بۆ مەبەستە دەبێت گەشە و ڕادەکەی پەروەردە بکەین یەکەم گەورەکردنی هەستیاری لە سەرەتا بە پەروەردەکردنی تایبەتیە جۆرا و جۆرەکان جوان ناسین ڕوونکردنەوەی ئەدەیبان مۆسیقا و دەرووناسی و دواتر بەشیکردنەوەی هەستەکان کە لە خۆمان و دەوروبەری دەبینین ئەگەری دەبێ هەوڵ بدەین سەرچاوە و هۆکاری سەرەتایی تایبەتمەندیە سۆزداریەکان هەستەکان و شێتیەکان لە خۆتان بدۆزنەوە هەوڵبەند بیر لەو گۆڕانکاری و دواتر ئەنجامەکانی بکەونەوە هەوڵبەند تێبگەن لەو تایبەتمەندیانی کە لە کەسانی ترا دەیبینن بە باوەڕی خۆتان لەگەڵ سروشتی ئێوەدا یەک ناگرنەوە لە ئەگەری بووندا چۆنیەتیەکەی لە خۆتان ئاشکراکەن و هەڵسەنگاندێکی واقع بینانەی بۆ بکەن خاڵی دووەم ڕادی هەستیاری بە بیرهێنانەوە و گوردی بۆ شاکارە گەورەکان و نیشتیمان مێژووی و هونەرکێشەکان دەبێ و ئەنجام بدرێ ئەم ڕاهاتنە هەستیاری ئێوە لە بەرامبەر لە ڕێلادانە گرژیەکان و جم و جوڵە پێداگریە بێهۆکانتان دەپارێزن پەچەکردارەکان و خواستەکانی ئێوە ئەندازە و هاوسەنگی بۆ هاو ئاهەنگی ژیانی ناوەکی دەپارێزێت ئەگەر هەستەکانتان لەلایەن بیرێکی هەڵسەنگێنرا و ڕابەرایەتی بکرێ و جێگر ببن ئەو ساد لە پاکی و سافێدا چرۆکەن خاڵی حوتەم یادگە
لە سێ کاری یادگە کە بریتین لە تۆمارکردن و پاراستن و بیرهێنانەوەی یەکەمین ئاگایانە و بە یارمەتی وەرگرتن و ئاگایانە و بە یارمەتی لە سرنجی خۆکرد بەدیدیان بەڕواڵەت پاراستن و ڕاگررتنی بیرەوەری و کاری بیرهێنانەوەی ماناکان لە ئەستۆی ناخی ناوشیارگەدایە بەڵام ناخی ناوشیارگە بێجگە لە هەندێک بابەتی تایبەت ئەو تایبەتانی بۆ ماوەی فکرتیاندا بەشدارە تەنیا بە یارمەتی چرکەکان کە کۆی دەکاتەوە دەتوانین ڕێک بخرێت بۆی ئاگاداری گەشەکردنی زۆر بۆ یادگە بڕەخسێنیت دەبێ بتوانین لە نێوان وێنە پەیوەنددارەکان و گەڕانەوەی ڕێکی و خۆکردی هەر دەستە لە بیرەوەریەکان بە جوانی جیاوازی بکەین ناتوانین لە ڕیزبەندی خۆمان دوور بخەینەوە هەروەک زۆرینەی ئێمە دەبێت ناخی و ناوشیاری خۆمان پەروەردە بکەین پەروەردەکردنی کە بنەڕاتەکەی بەپێی ئەو شێوەی مێشکێکە بێ پێکهاتەیەکی دروستیە بێ لەلایەکی تر ئێمە سیستەمێکی لەم جۆرەمان پێشنیار کردووە تا بەپێی بارودۆخی ڕۆحی و پێویستیەکانی هەر کەسێک شیاوی جێگیرکردن و گۆڕانکاری بێ هەر تیانوسێک تایبەتە کرابێ بە پاراستنی بەڵگەنامەکان دەبێت پێش هەر شتێک فایلی تایبەتی بۆ دیاری کرابێ کە ژمارەیان لەسەر بێ ناوەڕۆکی هەر کام لەو فایلانە دەبێت بەڵگەنامە دیاریکراوەکان کە پەیوەندیکی ڕوونیان پێکەوە هەیە پێک بێن وەک چۆن بڵاوکردنەوە و گشتی دەستە جۆرا و جۆرەکان فایلەکان دەبێت لە خۆگری بەڵگەنامەکان دیاریکراو و ناسراو بن ناوشیاریش دەبێت ئاوا دەستگا و ڕێخستنێکی هەبێت بەشی نۆیەم زاڵبوون بەسەر ناخی وشیار یەکەم مێشک دەتوانێت بگۆڕدرێت ناخی وشیاری ئێمە چۆن دەتوانێت خۆی کۆنتترۆل بکە ئەم خاڵە دەبێت لێ کوڵینەوەیکی زانستی لەسەر بکرێ ئەوەی کە وشیارگە دەتوانێت لەسەر ناوشیارگە کاریگەری دابنێ شیاوی تێگەیشتنە بەڵامەوەی چۆن بتوانێت بە شێوەیەکی هەڵسەنگێنرا و خۆی بگۆڕێ و لەگەڵ هەبوونی دوو کەسایەتی ناخ خۆی بە ڕێوە ببا پرسیارێک لەبارەی کردەوە سەرسوڕێنەکانی دێنێتە پێش وەک چۆن تایبەتمەندی سۆزداری و فکری و زەینەکان سەرەتایەکانی ئێمە ئەنجامی هۆکارە بۆ ماوەکان بێگومان ڕشتەیەک چەمک و مانا و ڕنگدانەوەی سەرچاوە دەرەکیەکان لە ناخی وشیاری ئێمەدان کە ئەتوانێت گۆڕانکاری سرنج ڕاکێشیان تیا دروست بکە بە وتەی پوایە ناتوانین حاشا لەوە بکەین لە پاڵ هۆکارەکانی تری کەسێتی ئیرادەیەکی هەڵسەنگێنرا و لە پەروەردەکردنی کردارە وە کردەوەکانی دەوری هەیە بۆ مەبەستە پێویست نیە ڕازی ببین ئیرادەی ئازاد بە شێوەیەکی شرۆڤە نەکرا و بەشدارەوە هەندێک لە هۆکارەکان دەپێچێنرێت بیرروڕاکان کە لەبارەی ئەو خاڵەی ئاخیرەوە وتراوە هەریچی بێ گومانێکی تیانە مرۆڤ دەتوانێت بیر لە کردەوەی داهاتوی خۆی بکاتەوە بەشدار بێ بۆ گۆڕانکاری تایەوە ئەو کارەی بەهۆی هۆکارە جۆرا و جۆرەکان هاوڕێ لەگەڵ دەوروبەری خۆی و کەسێتی تایبەتی خۆی ئەنجامدا ئەم نووسەرە لە شوێنێکی تراڵێ گۆڕانکاری دەرونی کەستیانیا بە پێی یاساکانی بەیۆلۆژی فەرمانڕەوە بەسەر دەستگاکانی دەمار یان لەژێر کاریگەریە دەرەکیەکان فیزیکی یان کۆمەڵایەتیەکان کە بەسەر ئەودا دەسەپێنرێت پەیوەندی نییە و مەرجدار نەکرێ بەڵکو بە گۆڕانی دەرونی ئامادەکرا و بەویسترا و بەرهەمی ئیرادە و بیرکردنەوەی تایبەتی ئەو بێ و پەیوەندی هەبێ خاڵی دووەم ناسین و ئیرادە وشیارگە هەم بنکەی ڕێنیشاندەر و هەم بنکەی ناسینەوە یان جاکاریە هەرچەندە مرکە چالاکتر بێ توانای جۆرا و جۆرەکانی ئەو ڕێنیشاندان و جاکەری زیاتر گەشاکەن بۆ زاڵبوون بەسەر وشیارگەی زەین یان فەرمانڕەواتی بەسەر چالاکی و گەشەکردن و پەروەردەکردن دەبێ بەپی یاسا لۆژیکیەکان بەکاری بەرین کە جێبەجێکردنی ئیرادە بەهێز و کار و یاساکان و ناسینەوە ئاسانەکەن جێبەجێکردنی پێشنیارەکانی بەشەکانی پێشوو پشکی گەورەی لە جێگیرکردنی تایبەتمەندیەکانی ڕێنوینیکردن و مێشکەیە تەنیا ئەنجامدانی سات بەسات و وردی ئەوەی مرۆڤ پێشتر بڕیاری لەسەرداوە لەگەڵ هەموو بزوێنەرە نەیار و دەرەکی و ناوەکیەکان بۆ زاڵبوون بەسەر وشیارگە نەتەنیا لەسەر بەشە خۆکردەکان بەڵکو ڕەوتی فکریش زیادەکە بەم جۆرە خوێنەرێک ئەوەی تا ئێستا وتراوە جێبەجێ بکە هەست بە باشتربوونێکی سرنج ڕاکێش لە کار و کردەوەکانی هزی خۆی دەکا ئەنجامدانی ئەو ئەرکانەی پێویستیان بە بەکارهێنانی سرنج یادگە و هێزی داوەری و لە یەک وتەدا کاری مێشکەیە بۆی ئاسانترە بێ لەلایەکی تر ئەو خۆڕاگریانی بۆ سەرنەکەوتنی ئیرادەی ئەو ئەنجامەدرێن کەم دەبنەوە نمونەی زۆر سادە بەڵام گرنگ لەو بارەوە دەتوانین بژمێرین بۆ نمونە ئیتر لە نێوان ساتی بە ئاگاهاتنەوە و هەستان لە جێگە و هەروەها لە ساتی دەستپێکردنی کار و جێبەجێکردنی هەروەها لە نێوان بڕیاردان بە چاودێریکردنی خۆ و چاودێریکردنی خۆ وەستان و ماتەڵبوون ڕوونادا خاڵی سێم ڕێنوێنیە گشتیەکان ئێستا بزانین چۆن تایبەتمەندیە جیاکاریەکان لە خۆگری توندی زۆر و زۆری ڕادەی ڕۆشنبیری بکەین پێش هەر شتێک هەستەوەرەکانی خۆمان بەو پەڕی هەستیاری بگەێنین چونکە بە نێوەنە جێگەری ئەوان لەگەڵ دنیای دەرەوەدا پەیوەندی دروستەکەن دواتر دەبێت لە کۆڵینەوەی وەرگرتنە هەستیەکان بکەین بە جوانی پێناسە و هەڵیان سەنگێنین و بەراوردی ئەوان لەگەڵ شتەکان دیاردەکان و کەسەکان بکەین دواتر هەستی ئەندازەگرتنیش شوبهاندن و کەمکردن پەیوەندی نێوان چەمک و ڕاستیەکان بە تایبەت
پەیوەندیەکانی پەیوەندیکردن و پەیوەندی کار و کردانەوە دەبێ پەروەردەیان بکەین ئەمە بە باوەڕی هەندێک کەسی زیاتر لە پێویست پشتگوێ خستن بەکردەوە بۆ ئەم بەرنامە 7 ڕێگا پێشنیارکرا و بەسە. یەکەم، خۆتان یان لایەنی کەم بە یارمەتی پسپۆڕێک لێکۆڵینەوە بکەن بۆی بزانن هەستەوەرەکانتان بە جوانی هەستیارن یان نا، هەستی بۆنکردن، چەشتن گرنگی کەمتریان هەیە. بەوردی شتەکان و دیاردەکان کە دەکەونە مەودای هەستەوەرەکانتان بێبینن و هەڵیان سەنگێنن. توانای بینینی خۆتان لە زەمینەی سرنجدان باوردەکاریەکانی شتەکان و ژماردنیان تاقی بکەنەوە. ڕەوتی گۆڕانکاری ئەوان لە حاڵەتی مادەیەکی سەرەتایی ئەندامی تا قۆناغی شێوەگرتنی کۆتاییان لە زەینی خۆتانە درێژ داڕێژنەوە و بەراوردیان بکەن لەگەڵ شتە هاوشێوەکانی تر. مانای مێشکی خۆتان تا سنووری قۆناغەکانی پیشەسازی و ئابووری فراوان بکەن. سنوورەکانی کانەکان، گیایی و ئاژەڵەکان بە سرنجدان بە وردەکاریەکان، پەیوەندیەکان و کۆمەڵە گشتی ئەوان ببینن. سیستەمی ڕیزبەندیکردنی زانستی بەکاربێنن بۆی بتوانن لێکۆڵینەوە لەسەر هەر ڕەگەزێ بکەن لە هەر شوێنێکی خۆیدا جێبەجێ بکەنەوە و کاری لەسەر بکەنەوە. چ لە زەمینەی جەستە، ئەخلاق، ڕۆح لە ناخی خۆتانە لە کەسەکان بڕوان، لە ناخی خۆتانە لە هەر کەسێک وێنەیەک ببینن، بیبیستن و دەرونی زیندوو دروست بکەن. بە وردی سەرنج بدەن جیاوازیەکان، جیاوازیە جۆرا و جۆرەکانیش بە تایبەتی ئەو کەسانی دەیان ناسن هەوڵ بدەن ڕادی زانیاریەکانیان گووە گرنگیە زانستیەکانیان، تایبەتمەندی هەستیاریەکانیان، ڕوانگەکان و تواناکانیان دیاری بکەن. بۆ هەر کەسێک ماوەیەک لە نێوان ئەوەی چۆن خۆی نیشانەدا و ئەوەی خۆی پێدەزانێت و ئەوەی کە بەرچاوەکەوی یان ئەوەی کە بەڕاستی هەیە دیاری بکەن. هەر دیاردەیەکی مادی دەرونی ئەنجامی ڕشتێک لە کار و هۆکارە کە کاردانەوە دروستەکەن کە ئەوانیش دەبنە هۆکاری کاردانەوە. تا ئەو شوێنی دەکرێت لە کاردانەوەکان بگەنە هۆکارەکان و پێشبینی کاردانەوەی تازە بکەن لە نێوان جەختکردنەوە کە بە شێوەیەکی شرۆڤەیی یان نووسراو بە ئێوە درێ. بەوردی ئەوانەی پشت بەست و بەڕاستیەکانن، ئەوانەی کە ئەکەون و ئەوانی شیاوی باسکردن و یان هەڵەن لە یەکتر جابکەنەوە. خاڵی چوارەم، توانای بینین لە خۆتانە پەروەردە بکەن. بە باوەڕی ئێمە داڕشتنی بیرەوەریەکانی بینین، بیستن، بەرکەوتن، چەشتن و بۆنکردن بە شێوەیەکی نائاگاهانە لە ماوەی یەک لەو ڕۆژانەدا دواییدا کە لە زەینی ئێمەدا تۆمارکردن باشترین ڕێگەی بۆ پەروەردەکردنی مێش دەژمێردرێت کە کاری لەسەر بکرێ. بۆ نمونە 6 مانگ پێش چوونە سەفەرێک هەوڵ بدەن ڕووداوەکانی ئەو سەفەرە لە ڕۆشتن بۆ گراژ تا سواربوون بۆ گەڕانەوە لە مێشکی خۆتانە زیندوو بکەنەوە. هەوڵ بدەن لە بیرکردنەوەی خۆتان و ئەو کەسانەی بینیوتانن یا لەگەڵیانە ئاخاوتن و دووبارە ببنەوە، ڕوخساریان، جلوبەرگ و شتانی کە پیان بۆ بیر ببنەوە. دەنگی کەسەکان، ڕێگا وەستانەکان، دووبارە بیستن بۆ جارێکتر لەو دیمەنانەی بیستوتانن، کاریگەریان لەسەر ئێوە داناوە بیر بکەنەوە، بارودۆخی ڕۆحی و هەستەکانی خۆتان داڕێژنەوە. ئەم ڕاهێنان و ڕاهێنانی دواتر تاقیکردنەوەیەکی گرنگە بۆ مێشکیەوە. دوێنێک کە گوێتان لە بەرهەمی مۆسیقایە گرتووە ئەمڕۆ هەوڵ بدەن دووبارە لە مێشکی خۆتانە بیبیستنەوە. ئەگەر هەستی بیستنی بەهێز و تایبەت نەبێ کە زۆرینەی خەڵک نیانە، ئەو دەنگانی لە مێشکی ئێوەدا تۆمارکراون بەیەکەوە هەڵدەن دەرناکەونەوە. سەرەتا دەنگە دەنگی نامۆ بە مێش دەکەن، دواتر وردە وردە دەنگەکان ڕوون دەبن و دەناسرێنەوە. ئەو ساتە دوای گومانی زۆر شێوەی ڕاستەقینەی خۆیان دەدۆزنەوە. ئەم کارە تا قۆناغەکانی پێش کەوتوتر دەتوانێت درێژە بدەین و کاریان لەسەر بکەین. دوای ئەوەی ئاهەنگی گشتی و سادەتان بانگێشتی مێش کرد و هەوڵ بدەن ئەو ئاهەنگە هاواهەنگەی لەسەر یەک جێگەیان گرتووە، دواتر دەنگەکە جۆرا و جۆرەکان و هاوکات ئۆرکسترایەک ببێربێنەوە ئەو کاتە هێزی بیستن دووبارە ببیستنەوە و هاو ئاهەنگی لەگەڵ وردەکاریەکانی ئۆرکسترایەک بەدەست دێنن. هەر بەم جۆرە داڕشتنەوەی وێنەکانی چەشتن و بەرکەوتن و بۆنکردن بەهێزتر دەکەین. کاتی دیاریکراو بۆ پەروەردە زەینی ئێمەی مرۆڤەکان دەتوانین لەو ساتە هەڵبژێرین کە هیچ ئەرک و کارێکمانە. ئەو ساتانی ڕاکێشانە خۆکردە ڕۆحی و ئارام و ئاسوودەیەکانی ئێمە بۆ نمونە کاتێک لە ناو شەمەندەفەرێکا دانیشتین و چاوەڕێی خەوین. بەپی وتەی ئانی بزان لە پەروەردەکردنی هێزەکانی مێش وەک هەر شتێکی تر ڕاهێنان کەم کە هەر ڕۆژێک دووبارە بکرێتەوە کاریگەرتر لە ڕاهێنانەکانی قورس و درێژ و بێکەڵکە. دەبێ هەر ڕۆژ بینینی وردی شتێ بەسەر خۆماندا بسەپێنین، خۆمان ناچارکەین، هەموو وردەکارەکان لە مێشکی خۆمانە داڕێژینەوە، مێشکی خۆمان بۆ ماوەیەک لەسەر بابەتێک تەرکیز پێ بکەین، وەک چاومان بڕیوەتە شتێک، ڕۆژی دواتر وێنەکە بیردێنینەوە تا ئەو شوێنەی ئەگەری هەیە بە وردی لە زەینی خۆمانە داڕێژنەوە، دواتر بە وردی لەگەڵ شتێکی ڕاستیدا دەکەین بۆ ئەوەی هەست بە سرنجنەدانەکانی خۆمان بکەین و دواتر لە مێشدا داڕێژینەوە. ئەگەر لە ڕۆژدا تەنیا 5 خولەک بۆ ڕاهێنانی بینینی شتەکان تەرخان بکەین و دواتر لە مێشکا داڕێژینەوە وێنەکە وەکو چەند ڕۆژی پێشتر بیربێنەوە، دەتوانین بە خێرایی یادگەی خۆمان باشکەین. بە دڵنیایی و هێزی بینن سرنج بیرکردنەوە و تەرکیزی ئێمە باش دەبنەوە و بە گشتی ئێمە بە پەروەردەکردنی جەستە زەینی سەرقاڵە بین. ئەو زۆر زیاتر لە شێوە ئاسایەکەی خۆی شایانی ئەنجامدانی کردەوەکانی بەسەرکەوتن و بە کەڵکبوون یەکەین. تا ئێستا نەبووە کەسێک ئەم ڕاهێنانە ئەنجامدا و هەست بە ئەنجامە گرنگەکانی نەکاو، کەسێک لەم ڕێگەیە هەوڵ بات هەست بە ڕەزامەندی ناخدەکا کە توانەزەینەکانی بەرەو پێش چوون و زۆر باشتر کەوتونەتە ژێر دەسەڵاتی ئیرادیەوە. خاڵی پێنجەم، دوو ڕاهێنانی کاریگەر. ڕاهێنانی یەکەم کورتنووسینە، ینی کۆکراوەی نووسراوێکی کەم تا زۆر درێژ بە کورتتری شێوە ئەگەر
ئەم کارە پێویستی بە تێگەشتنی ناوەڕۆکی بابەتەکە و بە پلەی یەکەم پێویستی بە داڕشتنەوەی گشتی بابەتەکە و دواتر هێنانی یاساکانی کورت و نووسینەوەی بیرۆکە و بینەڕەتیەکانی ناوەڕۆکی بابەتەکە بێ بەم جۆرە توانین بە کورتکردنەوەی چیرۆکەکان ڕۆمانەکان بەرهەم ئەدەبیەکان و زۆر لە فەلسەفیەکان و چەندین شتی دیکە هەستین ئەم کارە هەموو هێزەکانی مرۆڤ پەروەردەکە تەرکیزی ڕۆح بەهێزبوونی دادوەری داڕشتن و چۆنیەتی وتن و بەهێزی مرۆڤەکان دەرەخات لە سەرەتا بۆ کورتکردنەوە دەبێ لە بابەتەکە یارمەتی وەربگرین دواتر دەبێ هەوڵ بین تەنیا بە یارمەتی یادگە کوردی بکەینەوە وردە دوای بەشداریکردن لە کۆنفرانسێک و تاردانێک و دەتوانین بە شێوەیەکی شەفەوی یان نووسرا و ئەوەی بیستومانە کوردی بکەینەوە ئەم ڕایەنانە لای هەندێک کەس ماندووکەرە سرنجیان ڕاناکێشێ ئێمە پێشنیار بە خوێنەرەکەین ماندووبوونی سەرەتا کار دەبێتە هۆی دوودڵی و بە بەردەوامبوونی بەسەر کێشەکانە زاڵە بین چونکە ئەنجامی کار زۆر دڵگیرە هەر کەسێک بە زۆری بەردەوام بوونی ڕایەنانی کورتکردنەوە بکە ڕووناکی ڕۆح و توانای زەینەکانی تایبەتی دەسەکەوێ ڕاهێنانی دوم کە ئەگەر بمانێ بەسەر بیرکردنەوەی خۆمانە زاڵبین کە زۆر گرنگە بیرکردنەوە یەک لە دوایەک لە دانیشتنێکی سیخولەکی لەبارەی سێ بابەتی جیاواز و هەرکە بۆ ماوەی دەخولەک بەم کارە مێشک عادەتەکە بە ئاسانی لە بیرکردنەوە لەسەر بابەتێک بۆ بابەتێکی تر بڕات و لەبارەی هەر کامێکیشان بە قۆڵی بیر بکاتەوە خاڵی شەشەم وشەکان و پێناسەکان ئێمە کەم تا زۆر لەگەڵ هەندێک وشە لە ڕێگەی بیستن و خوێندنەوە ڕوبەڕوە بینەوە کە خۆمان بە بەکارهێنانیان نەگرتووە گرنگ ئەوەیە بۆ زاڵبوون بەسەر مێشک هەرگیز کاتی لەگەڵ وشەیەکی نامۆدا ڕوبەڕوو دەبینەوە لە ئەگەری تێنەگەشتن پشتگوێ نەخەین بەڵکو یاداشتی بکەین بەگەڕانەوە بۆ قاموس و ماناکەیشی فێرەبین لە نێوان وشە و دەستەواژەکان کە بەکاریانە بین زانیاریمان لەسەر مانای ڕاستەقینەی هەندێکیان نییە و ئەمە کەم و کوڕیە دەبێ نەمێنێ هەروەها دەبێ بە دوای دەستەواژە و ڕستە و پێناسی ڕاستی شتیان ئەو دیاردانە بگەڕین کە دەمانەوێت لە ڕێگەی بینی لێکۆڵینەوەیان لەسەر بکەین خاڵی حوتەم چالاکیە زەینیەکان چالاکی ڕێک و پێک و یاسایی ناخی بەرز نەتەنیا هیلاکی ناکە بەڵکو بەهێزی شیەکە بە پێچەوانەی کەمکاری و سستی و تەمەڵی هێزە فکریەکان دەبێتە هۆی لاوازی پێشوەختیان لە دەوروبەری خۆتان لەسەر ئەو کەسانی ڕۆحێکی چالاک و سوکیانەیە لێکۆڵینەوە بکەن هەست بەوە بکەن کە بیرکردنەوەی ئەوان لە تەمەنی زۆر و تەنانە تا دوایین هەناسە ئاگا و چالاکە کامیل کە خۆی نمونەیەکی دیار لە زەینڕوونی تا کۆتایی تەمەنی پیریە لە 1920 هەموو هاوچەرخەکانی من لە پاریس لەگەڵ نووسەرانی وەکو ڤێکتۆر هۆگۆ لامارتین لۆگۆ و مێژوونوسانی وەکتیە مینیە هانری مارتن حەکیمەکانی وەکو بارتمەلی هێلر و زاناکانی وەکو شۆڕۆڵ ئاشنا بوون کە تا تەمەنی زۆر تەڕ و تازەی زیندووبوونی ڕۆحیان پاراستووە ئەمڕۆکە بەم پێرستە دەتوانین کەسانی وەکو ئاناتۆڵ فرانس دکتۆر ڕۆ دکتۆر کاڵمت پێپێلۆ و زۆرێکی تر زیاد بکەین عاقلانە ئەوەیە لاساییکەرەوەی ژمارەیەکی زۆر نەبین کە بە تەواوبوونی خوێندن واز لە ناخی بەرزی خۆیان دێنن و بە خێرایی لە ڕاهێنانی هێزە بەرزەکانی فکرت دەست دەشۆن بۆ ئەم مەبەستە دەبێت بەردەوام سنووری تێگەیشتنی خۆمان زیاد بکەین و ڕادەی مەعریفیەکانی خۆمان بەرینە سەر و گەشەی پێبین بەشی دووەم کاردانەوە لە ژیانی ڕۆژانە بەشی دەیەم لە بەشی دووەم زاڵبوون بەسەرخۆ لە ژیانی دەرەکی دوای ئەوەی لە بەشی یەکەم ئاماژەمان بە هەندێ یاسا کرد کە جێبەجێکردنیان ئەگەری زاڵبوون بەسەرخۆمان پێدەدا ئێستا مانەوێت لێکۆڵینەوە بکەین چۆن مرۆڤێک کە توانیوێتی تا ڕادەیەک فراوان بەسەرخۆیدا زاڵ بێ لەم لە پێشیانەی بەدەستی هێناوە کەڵ وەربگرێ یەکەم دڵنیایی وردە لەگەڵ دڵنیابوون لە بەدەستهێنانی توانای کۆنتڕۆڵکردنی خۆ باوەڕ بەخۆبوونی مرۆڤ بەهێزترە بێ ئەم توانایی بەهۆی هەوڵێکی هەڵسەنگێنراو بە شێوازی جۆراوجۆر کە ئێمە پێشنیارمان کرد لە مرۆڤ دەرەکەوێ ڕاهێنانی زاڵبوون بەسەرخۆ کە لە تەنیایی و بە دوور لە هەر زۆرەملەیەک و بێ ئامادەبوونی کەسانی تر ئامانجی و ئەنجامیەدەین کە کاریگەری دروست بکە هەمویان یارمەتی زۆربوونی ئەم هەستەی ناخەدەن کە بە تواناکانی ئەنجامدانی خۆمان و لە هۆکارەکانی سەرکەوتنی خۆتان دڵنیا بن و ئەم هەستە بە خێرایی کردارێکی ڕاستی لێک دەکەوێتەوە هەر ئەم ڕاهێنانەی لە ئێوەدا دڵنیایی دروست دەکەن دڵنیاییەکی ئارامبەخش و هەڵسەنگێنراو کە لە بەڕووناکیدا دەتوانین دڵنیا بن دوای ماوەیەکی کورت لە هەربار و دۆخێکا و بە ئامادەبوونی هەر کەسێک حاڵەتێکی ئاسوودەتان دەبێ لە ژیانی ڕۆژانی خۆمانە هەستی جۆرا و جۆر وەرەگرین کە ئەبێت بەڕوونی لێکۆڵینەوەیان لەسەر بکەین بێ ئەوە ڕێگە بین کاردانەوەی ئەوان حاڵەتی سۆزداری مێشکی یان چالاکیەکانی ئێمە بشێوێنێت عادەتکردن بە بیرکردنەوە هەڵسەنگێراو دەبێتەوەی کاریگەری وەرنەگرتن لە مێشکی ئێمەدا بەهێز بێ و بەڕووناکی ئەم خاڵیەی کە دەتوانین لەگەڵ بوونی ئەگەرەکانی کەم تا زۆر ماندووکەر و لەمپەر هەر ڕۆژە و هەوڵێک بە ئامانجێکی تایبەت دەست پێ بکەین و بەردەوام بین و لە بەرامبەر هەر ڕووداوێکی چاوەڕوان نەکراوە بە ئاگا بین و بەرگری هاندانە گشت گێرە شێوێنەرەکان و هۆکارەکانی لە ناوبردن بگرین و کاریگەریمان لەسەر دانەنێن لە نێوان
خوازراوی بوون و باوەڕ بەخۆبوون دەریایەک ڕێگایە. یەکێکیان بەرهەمی جۆرێک شادی و بێ خیاڵی خاڵکردنەوەیە لەژێر کاریگەری چاوچنۆکی و تەماحدایە و یەکێکی دیکەش زەرەرە کە لە لای ڕاستیەوە بەریەکەوێت و بە تەواوی لە ناوی باو و جێگاکەی بە بێهیوایەکی بەردەوام پڕ دەبێتەوە. بەڵام سەرچاوی دووەمی باوەڕێکی قۆڵ و لە پێش ڕاهێنراوە. کەسی لە خۆڕازی کاتێک بڕیارەدا کوێرانە کردارەکانی ئەنجامەدا جم و جوڵ و گرژیەکان تەنیا هەوڵێکی سەرکێش بۆ سەرەتای کار بەکەڵکە نەبوو هەوڵێکی بەردەوام کە بەردەوام پەیوەندی لەگەڵ ژیاندایە. کەسێک زاڵبوونی بەسەرخۆی بەرهەمی خۆڕاگریە بەردەوامەکانیانە و بە چۆکدادانەکانی خۆی بێت بە تواناکانی خۆی بۆ بردنەسەری ڕادەی لێهاتووی خۆی باوەڕێکی بەڵگەدار پەیداکە. خوێنساردانە هەڵسەنگانێکی بەردەستەکانی ئێستای خۆیەکە و ئەوان لەگەڵ ئەوەی بۆی بەدیهێنانی ئامانجەکانی پێویستە بەراورد دەکا و دواتر بێ هیچ پشت گوێخستن و بە دواخستنێک بە یارمەتی وەرگرتن لە وزەیەکی کۆکراوە دەست بە جێبەجێکردنیەکە. ئاوا کەسێک هەرگیز بیر ناکاتەوە کارەکان لە خۆ دروست دەبن. زۆرتر مەترسی ئەوەی هەیە نەوەک گرنگی کەمتری بە کێشەکە دابێت و دەزانێت لە ئەگەری پێویست دەبێ بیر لە هەندێ سەرکەوتن بکاتەوە. بەڵام دەزانێت شەڕکەر ئەگەر عاقڵ و ماندوونە ناز بێ بەردەوام سەرکەوتن بەدەستدێنێ و هاوسەنگی بە قازانجی لایەنە باشەکان تێک دەدا، چونکە بە ئەنجامدان و بەهێزکردنی بەردەوامی هێزەکانی خۆی هێدی بەو لەمپەرانە لەسەر ڕێگایەکدا قوت دەبنەوە و زاڵە بێ. خاڵی دووەم چارە ئەندێشی. بینیمان سەرچاوی سەرەکی ئاسوودەیی کردار و وتار و ئەو ئارامی ئێمە ناومان ناوە دڵنیایی لە بەدەستگرتنی جلەوی ژیانی حەشاردراوە. ژیانی کۆمەڵایەتی بۆ پەروەردەکردنی ئەم تایبەتە بەردەوام دەرفەتی پێویستمان دەخاتە بەردەست. ئەگەر ئاگاداری خۆمان بین بە خێرایی دەتوانین کاردانەوەکانی دەرەکی هەستەکانی خۆمان هاوسەنگ ڕاگرین و کاریگەری وەرنەگرتنی شێوەی ڕوخساری خۆمان بپارێزین. حاڵەتی ڕوانینی خۆمان لە دڵنیایەکی ئارام ڕابگرین. چۆنێتی وتنی هەڵسەنگێنراومان هەبێ. کاریگەری وەرنەگرتنی دەرەکی لەژێر کاریگەری ڕنگدانەوەیکی ناسرا و ئارامی ناغمان دروست دەکا و دەی پارێزێ. لەلایەکی تر هەڵسوکەوتی بێگرژی و ئارامی ئێمە بۆ ئەو کەسانەی پەیوەندیمان لەگەڵیانە هەیە کاریگەری گونجاوی هەیە بۆ دڵنیابوون لەگەڵ ئەوەی بۆ بەدیهێنانی پێشکەوتنی بچووک و خێرا و سەرکەوت و هەوڵەدەین لە هەبوونی ئامانجی گەورەیش نابێ بترسین. لەسەرەوە لە خۆڕازیبوونمان ڕوبەڕووی باوەڕ بەخۆبوون کردەوە. بەڵام ئێستا ئاڵێن ئێمە لەمپەرێکی گەورە نییە کە کاریگەری لەسەر ئێمەدا بنێ و نەتوانین بەسەریدا زاڵ بین. لە خۆڕازیبوون کە جۆرێک لە باوەڕ بەخۆبوونی زیادە لە ڕادەی پێویست و گونجاوە لەسەر کۆڵەکەی بێشەرمی جێگرە، تایبەت بە هەندێک کەسی تووڕە و پڕجم و جوڵ و هەرچەندە باوەڕ بەخۆبوون هەڵسەنگێنرا و بەکەڵکە. لە خوارازیبوونیش تەنانەت دەتوانین زیان هێنەریش بێ بۆی لە بەرامبەر کەسانی تر هەست بە دڵنیایی خۆتان بکەن و ئاسوودە بن سەرەتا هەوڵ بن لە بەرامبەر کەسانی تر جۆرە هەڵس و کەوتێک بنوێن و شیاوی لۆمەنەکردن بێ. کاتێک هەستان کرد بە جۆرێک لەگەڵ ئێوە مامەڵایەکرێ ڕەنگە تووڕەیی لە ناختانە بنوێنێت. هەوڵ بن بەسەر ئارامی خۆتان ئازاڵ بن و لایەنگری لە یاساکانی ئەخلاق بکەن. ڕێگە مەدەن کردار و وتاری نابەجێ کەسانی تر کاریگەری لەسەر ئێوە دابرێ و هەڵسەنگێنرایی وتاری ئێوە بێ و بیگۆڕێ. دواتر لەباری چۆنێتی هەڵسوکەوتی گونجاو لە بەرامبەر کردەوە و دژمنەکانتان زۆرتر قساکەین. بەردەوام ئارامی خۆتان ڕابگرن. هەستکردن بە کردارێک شیاوی لۆمەنەکردن بێ عادەتگرتن بە قسەکردنی ئارام و هەڵسەنگێنراو بە ئاگابوون لە چۆنێتی خۆشاردنەوە و لێهاتوانە لە بزواندنی هەستی کەسانی تر کە هاو باوەڕی ئێمەنین وتنی باوەڕی خۆتان بە شێوەیەکی ڕاشکاوانە و لە ڕووی ویژدانەوە. بە ئێوە ئارامی و ئاسوودەیەکی زۆر دەبەخشێ. لەلایەکی تر دەربڕینی بەهێزی و باوەڕی سربەخۆیی کردداری بەهێز و بە بڕشتە بەردەوام ڕێزی کەسانی تریش تەنانەت دوژمنانیش دەبزوێنێ. زانین و ڕاستی و بە بریشتی هەڵسوکەوتی ئێوە لە هەمووان هەستی حەز و ڕاکێشان دروستەکە. ئێمە کتێبێکمان بە باسکردنی فێرکردنی وتار تایبەت کردووە. چۆنێتی وتن هۆکارێکی گرنگی لە دروستکردنی دڵنیاییە. کەسانێک دەناسین پێشتر شەرمن بوون، بەڵام دواتر بە ڕادەیەک بوێریان بەدەستێناوە کە بە ئامادەبوونی کۆڕێکی زۆر توانیوانە وتار پێشکەشکەن. ئەوەندە بە ڕشت و بەردەوام بوون کە ئەم کاریان بەو ترسەی کە لە سەرتاوە لە دڵیانە هەبوو دووبارە کردەوە. ئەم کەسانە تەنیا بەو ئامانجەی ئیرادەی خۆیان بەهێز کردووە بەسەر شەرمیۆنی و کاریگەریە نێگەتیفەکانی خۆیان ئازاڵ بوون تا بتوانن لە ئامادەبوونی کۆمەڵێکی زۆرا قسە بکەن. هەڵبەتەن ئەم مەبەستە بۆ هەموو کەسێک پێویست نییە، چونکە نمونەیەکی ئێمە نیشانەدا کە بەدەستهێنانی لێهاتووی لە وتاردان بۆ هەر کەسێک سوودێکی سرنج ڕاکێشی هەیە. لەگەڵ ئەویش مەبەستی ئێمە چۆنێتی وتنی ئاسان نییە، بەڵکو مەبەست دەبێت لە چۆنێتی وتن ڕوون گونجاو بەدڵ بێ و بە شێوەیە کەسەکە عادەت بگرێت تا ڕادەیەک هەڵسەنگێنرا و هاوسەنگ
هاوسەنگ لە باوەڕ بەخۆبوون و بە تێبینیەوە قسە بکە بە جۆری قسەکانی بۆ هەموو گوێگرەکانی لە هەر پلەیەکی کۆمەڵایەتی سرنج ڕاکێش بێ بە دڵنیاییەوە بۆ گەیشتن بە مەبەستە دەبێ هەوڵ بین بەڵام هەر کەسێک ئاوە ئامانجێکی لەسەرادا بێ و ڕاهێنان لە یەکەم بەشی ئەم کتێبەوە هەنگاو بە هەنگاو بکە دەتوانێت لە هەر شوێنێک و بە ئامادەبوونی هەر کەسێک بەو ئاسانیە کە لە ماڵەوە قسەکە قسە بکە. خاڵی دووەم و بەشەکانی دیکە. خاڵی سێم ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دوژمنیەکان. دەڵێن کەماڵ پەیوەندی بەم دنیایەوە نییە، مرۆڤی واقعبین ئەوە زانێت کە بەگشتی لەم دنیادا دەبێ چاوەڕێی کەم و کوڕی و ناسازگاری بێ، ئاشکراکردن، دوژمنی، چاوچنۆکی، خیانەت، بێویژدانی، بێعەدالەتی و تووڕەیی تایبەتمەندیەکن کە لە هەر شوێنێکدا دەست دەکەون. مرۆڤ لە هەموو شوێنێکا ڕنگدانەوەی زیندوو یان زۆرەکان، شێوازە تووڕەیان هێواشەکان بەردەوامیان یەک لە دوای یەکی ئەم تایبەتمەندیانە دەبینێ. بەڵام بە باوەڕی ئێمە یانی زاڵبوون بەسەرخۆ دەبێ هەموو ئەو کەم و کوڕیانە وەکو پێویستیەک بۆ کەسایەتی مرۆڤ و بە شێوەی ئەو ڕاستیانە لیان بڕوانن کە هەر کەسێک ئارەزومەندی زاڵبوون بەسەر خۆیەتی دەبێ بە وریایی خۆی لە بەرامبەریدا بپارێزێ، بەبێ تووڕەبوون چاودێری خۆی بکە و کەسایەتی خۆی بەبێ ناومێدی بەهێز بکە. لە بەرامبەر قسەی ناسازگار دژایەتی خۆتان تەنیا بە زمانهێنانی ڕستەی زۆر کورت و سادەیان بێدەنگی هەڵبژێرن. لە بەرامبەر ئیرادەگرتن و لۆمەکردنەکان چ ڕاز بنیان هەڵە زۆر بێهۆیە وزەکانی خۆتان بە فیڕۆمەدەن و هەندێک کات پێویستە کەسی سێیەمیش کە شایەتی کەم و کوڕیەکان و بەرامبەری ئێوە هەیە بە شێوەیەکی ناڕاستە و خۆڕووی دەمی تێبکەن و بڵێن دەزانی ئەوەی بە فڵان کەست وت بە باوەڕی من زۆر نەگونجاو و کاریگەرت بووە، ڕەنگە نەزانێت کە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ بە تایبەت ئەگەر هاوڕێبێت لەگەڵ جنێ و بە شێوەی گشتی بە تەواوی هەڵەیە، چونکە لەگەڵ یاساکانی کاریگەری قەنەعەت پێکردنی جیاوازی هەیە. ڕقێکی ڕاست و دروست، ورد و ڕوون و سادە و بەڵگەدار بۆ بەتاڵکردنەوەی هەر جۆرە حاشاکردنیەک و هەر جۆرە باسیەک زۆر کاریگەرترە لە ڕیزکردنی کۆمەڵێک تایبەتمەندی ناشرین و جنێوپێدان بە بەرامبەر. دەنگێکی بە بڕشت و بەهێز پشبەست و بە چۆنیەتی وتنی نەپچراو زۆرتر دەتوانێت ڕۆحێکی تووڕە دەستەمۆ بکە و خەڕاگریەکەیشی لێ بسێنێتەوە. هاندانی هەستی تووڕەبوون بە دەنگی هەڕەشەکردن دەبزوێ. چەند وشەی کورت و بەجێ دەتوانێت ڕنگدانەوەی زۆر کاریگەرتری لە وتارێکی ترند و پڕجنێویش هەبێ. هەرکەس دەتوانێت چۆنیەتی کاریگەریدانان لەسەر کەسانی تر بە جێبەجێکردنی ڕێگە پێشنیارکراوەکان کە ڕاکێشانی کەسێتی پەروەردەکە ینی بەهێز بە زاڵبوون و لێهاتووی تەڵقینکردن کار بکە. خاڵی چوارەم گرنگی ڕێگە پێشنیارکراوەکانی پێشوو. یەکەم سوودی دەستبەجێ ئەوان بریتیە لە بەدیهێنانی باشتربوونی هەستپێکرا و کردارەکانی دەماغ لە ڕێگەی دەستپێوەگرتنی بێهۆ و گیانبەری وزە. ئەم باشتربوونە هەم لە سەرەتای کارکردنەکانی دەماغ و هەم لەسەر هێزەکانی دەماغ هەستی پێکرێ کە ڕنگدانەوەیان زیاد و هیلاکبوونیان کەم دەبێتەوە و وریایەکی جێگرتر دەبێ و کاریگەری دروستەکە. ئەموو کەسانی پێشنیارەکانی ئێمە ئەنجامێدەن بە خێرایی هەست بە ئازایەتی و زادداری زیاترەکەن و توانای ئەنجامدانی ئەم کارانە بەدەستدێنن کە پێشتر بۆیان دژوار و لە دەرەوەی تواناکانیان بووە. ڕێگە پێشنیارکراوەکانی ئێمە و ئەگەر ئەو دەستە مۆیانەوە کە پێشنیار کراون لە ئێوەدا شوێنی ترسێنەر و شێواز و ناڕۆکەیەکان یان بزوێنەرەکان ئارامی خۆتانیش بپارێزن. بە جێبەجێکردنی ئەوان دەتوانن لە دەمەبۆڵە و چەند لێدانی جۆرا و جۆر خۆ بە دوور بگرن، لە کەسە تووڕەکان پارێزراو بن ویان لانی کەم دەرفەتیان پێنەدەن و لە ئەنجامدانی ئەوەی کە سرنجی هەموو کەسە هاوسەنگەکان و هەڵسەنگێنراوەکان بۆ لای خۆتان ڕاکێشن. خاڵی پێنجەم دەورەکانی بەرامبەر. دەڵێن یان دەڵێ ئاشتی جیهانی سەدەی برایەتی، باش بیرکردنەوە، بێبوغزی و ویژدان، عەدالەت لە ئێمە زۆر دوورکەوتوتەوە. خاڵە شازەکان یاسا لە خۆیان ناگرێ، تایبەتمەندێکی گرنگتریان پێبڕاوە کەواتە لە جیاتی ئەوەی پەنا بۆ گومانەکانمان ببین لێکۆڵینەوەی لەسەر دەورێ بکەین کە هەرکەس لەگەڵ ئێمەدا پەیوەندی هەیە ئەو دەورە لە بەرامبەر ئێمەدا دەگیرێت. ئەو دەورە لە زۆربەی خاڵەکان ڕەنگە مانای جیاوازی بێجگە لە تەماح و چاوچنۆکی لە ئەنجامدا هەبێ کەواتە لەسەر ئێمەیە لە ڕوانگەکانی بەرامبەر بگەین و بە پێی شوێنی خۆمان لە پلە کۆمەڵایەتەکان بە ئاشتی و سازان و لا یەکتری پشت ئەسوور بین. ئامانجی بەڕێوبەرێک کە لەژێر دەستورەکانی ئەو داین ئامانجی دیاریکراو لە کردەیەکی بازرگانی یان پیشەیە کە تەنیا ئەوەی لای گرنگە ئێمە دەبێت بەورتی بەوەی کە ئەو دەیەوێت و ئەو ئامانجەی هەیەی سرنج و هێزەکانی خۆمان بۆ جێبەجێکردنی دروستی کارەکانمان بەبێ ڕەخنە و ئەوانەی تەرکیزی پێ بکەین و کاریگەری دروستکەین. خاوەن کارگە لە بیری بەڕێوەبردنی دروستی دامەزراوەکەی خۆیەتی. حەقدەستێکی سنووردار لە بەرامبەر زۆرینەی کاری ئەگەر دەدات لەلایەکی تر مۆچەخۆر نەموچەی خۆر بە زۆر دەزانێ و نە ئەو کارژمێرانی بەکارکردنت بەسەریان دەبا بە کەم دەزانێ. دەروونناسی مرۆڤیش وایە.
هەمومان لە خۆمان زیاتر لە پێگەکانمان ڕازین کەواتە بۆ هەر کەسێک ئیمتیازێکی گەورە لە بەرامبەر ئەو کەسانەی ویژدانیان نییە بە ویژدان دەبێ بەرهەمێنەر زیاتر لە بیری بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیەتی تا بەرژەوەندی مشتری لەگەڵ ئەمەشدا ئەگەر ڕوانگەیەکی کراوەی هەبێ لەوە دەگا کە دابینکردنی بەرژەوەندی مشتری لە ماوەیەکی دوور و درێژدا گرنگی زیاتری هەیە فرۆشیارێکی ناو دوکان بە تایبەتی لە بیری ئەوەدایە شتی زیاتر بە ئێوە بفرۆشیە ئەمە ئیتر لەسەر خۆتانە داواکاریەکی خۆتان دیاری بکەن تا ئەوەی دەتانەوێت یان نزیکە لە خواستەکانتان بە ئێوە بفرۆشێ داهاتووی ئێوە بنەماڵەکەی ئێوە بە پشتبەستن بە دوورنەواری زیاتر دەستبەر ئەکرێ تا بە پشتبەستن بە باوەڕەکانتان پەلەکردن لە خێرا بڕیاردان بۆ خۆپاراستن لە بیرکردنەوە و وەستان بە دەستهێنانی زانیاری لێکۆڵینەوە و پەروەردەکردن خاڵێکی لاوازی گەورەیە ئەم سرنجنەدانە ئیرادەیە ئەگەری ئەوەدا هەر کەسێکی تر بیەوێ ئەنجامی بڕیارەکانی ئێوە بۆ بەرژەوەندی خۆی بگۆڕێ بە ئامانجەکەی بگا ئەم ڕێگەیە لە سەرەتا بە دروستکردنی خۆشی و دواتر هەستی بێزاری لەیەکەوێتەوە لە بەرامبەر کەمتەرخەمی مێشک پەچەکردان نیشان بدەین و بیرمان بێش ژیانی کۆمەڵایەتی بەبێ ئاڵوگۆڕی بەردەوام شێوەی بەخۆیەوە گرتووە هەرکەس ئاگا یان نائاگا خوازیارە مەبەستەکان و بیرۆکە تایبەتەکانی بە دەوروبەری خۆی ڕابگەێنێ لەمە سەرمان سوڕ بمێنێت و نەهەست بە بێزاریش بکەین بەڵکو چاو لە هەمویان دابخەین بەڵام هەستی ڕەخنەگرتنی خۆتان بە زندوی بهێڵنەوە خاڵی شەشەم کردار ناسی لێکۆڵینەوەی شناختی کردار بریتیە لە ناسینی ڕوخسار و خوێندنەوەی تایبەتمەندیەکانی هەر کەسێک لە ڕووی ڕوخسارەوە لێکۆڵینەوەی دروستی هەڵسوکەوتی جیاکردنەوەی حەزە بنەڕەتیەکانی هەر کەسێک و هەڵسەنگاندنی هێزەکانی و لە بەرچاوگرتنی جۆر و بەربڵاوی بیرەکانی هەستەکانی و حەزەکانی و ئەم لێکۆڵینەوانە لە ژیانی کۆمەڵایەتیدا زۆر گرنگە ئەگەرەکانی ئەم لێکۆڵینەوە پێش هەر شتێک پێویستی بە زاڵبوون بەسەر معریفەیەکی دروست و دەروونناسی و ڕۆحیەتێکی بینەری عاقڵە کە لەگەڵ ڕشتەکانی ڕاستەوخۆ ئەنجامدان کە ئەمڕۆکە بە تەواوی لێک جاکراونەتەوە و پەروەردە کرابێ ڕەگەزەکانی زانیاریش کەم نین هەر کەسێک کە دەتوانێت بیبین و گوێ لە قسەکانی بگرین بە وتار و کردار و پەچەکرداری خۆی بە شێوەیەکی دڵ ئاوەڵات زانیاریمانە خاتە بەردەست پێکهاتە و هێڵەکان و تایبەتمەندیەکانی ڕوخسار و جوڵەکان و ئیشارەکان لایەنی جۆراوجۆر لە کەسایەتی ئەو بە ئێمە دەناسێنن و ئەم خاڵە لێکۆڵینەوە کارناسە دەروون ناسەکانی ڕوخسارناس مرۆفیۆسۆلۆژی سەلمان دوێتی بەریدەستیش کە بە لێکۆڵینەوەی نیشانەکان پەراوێزەکان و بەرزبوونەوەی هێڵەکانی بەریدەست چەند ڕاستێک دەخاتە بەردەستی ئێمە بەڵام خەتناسینەوە ئاسانتر و کاریگەرترە لە هەمویان ئەم ڕشتەیە زۆر بە نرخەوە دەرووناسی خۆشنووسە ون و پەیوەندیدارەکان بە سەردەمانی پێشوو کە بینینی ڕاستە و خۆیان ئەگەرینێ دەخاتە بەرچاوی تیژی ناسرەوەکان خوێندنەوەی چەمکە بنەڕەتیەکانی خەتناسی ئەو خوێندنەوانی دەیخاتە بەردەستی هەمووان زانیاری باوەڕپێکراوی بۆ دروستکردنی وێنەی کردارناسی کە بەڕادەی گونجاو بە نرخە پێشکەشمانەکە ئەم ڕشتەی ئێستا زیاتر لە جاران بۆ دەربڕینی دادوەری لێکۆڵینەوەکان و وەک توخمێکی هەڵسەنگاندن لە کاتی تاوانێک برێوی پێیاکردو و کاری لەسەرەکرێ خاڵی حوتەم سربەخۆیی لەبارەی تەڵقینکردن بە خۆنۆسیمان هەر ڕۆژە ڕشتەیەکی بەردەوام پەیوەست لە هەستەکان کاریگەری لەسەر ئێمەدانێ لە وشیارگەماندا جێگەی خۆیانەکەنەوە کاریگەری لەسەر هەندێک لە توخمەکانی کردداری ئێمەدادەنێن ئەگەر ڕۆژێک کاتی هەستان لە خەو چاومان بە نورێکی کەم ڕنگ تەڵخ و ڕۆژێکی گیرا و خۆڵەمێشی بکەوێ بێگومان هەستەکانمان لەگەڵ بەرەبەیانێکی ڕوون و هەتاوی جیاوازی زۆری هەیە هەستی چالاکی خۆشببینی کە دووەمی پێشکەشمانەکە یەکەمی نایکا وشەیەکی خۆش کە هەزاران بیرەوەری لە ئێمەدا زیندووەکە هەستە کۆنەکان لە ئێمە ئەبزوێنێ دیمەنێکی کتوپڕی هەوەسێک لە ئێمە دەبزوێنێ کە بۆ بڕیار دەگۆڕێ و ئەم بڕیارە ئەنجامی لەیەکەوێتەوە و دواتر ئەم ئەنجامە دەبێتە عادەت بەرکەوتنی دەستدەوەدانیش بەبێ ئەوەی سازگار یا ناسازگار بێ هەستێکی گونجاو یان نەگونجاو لە ئێمەدا دروستەکە بیستنی تەنانەت نامۆی وشەهایەک ڕەنگە چەمک و پەیوەندیەک دروست بکە هەرگیز بیرمان لێ نەکرد بێتەوە پەیوێک وتارێک یان کتێبێک ڕەنگە ببنە خاڵی گرتنی بڕیار و ئەنجام و گۆڕانی کاریگەر هەندێکات بنەڕەتی لە ژیانی ئێمە دروستەکەن و وامان لێەکەن بەرنامە و پلانی نوێ دابنێن لەگەڵ ئەوەیشدا هیچ باوەڕێک نییە دووبارە نەکرێتەوە لەسەر باوەڕەکانی ئێمە کاریگەری دانەنێ هیچ نمونەیەک نییە لەسەر خواستەکانی ئێمە بێکاریگەر بێ بە کورتی ئەوەی بەردەوام لە بەردەم گۆڕاندایە هەندێکیان خێرا و ساتی تێپەڕن و هەندێکی تریش ڕێگری دادەنێن بەڵام بەهێز و دیاریکەرن بۆەوەی لە شوێنێکی لێوان لێو لە جۆرەکانی هۆکارەکانی کاریگەردانی دەرەکی چاودێریکردن و کاریگەری وەرنەگرتنی خۆمان بپارێزین دەبێ کاتێکی لەسەر بەخۆی هیچمان پێ نەبڕاو لەم شوێنانەی یان ئەو کەسانە دوورکەوینەوە مەگەرەوەی بە یارمەتی زانیاریەکان کە لەسەر چاوەیەکی دڵنیا و باوەڕپێکرا و دەستمان کەوتووە باوەڕەکانی خۆمان دروست کرد بێ
بۆ ئەم بابەتە دەبێ یارمەتی لە کەسە لێهاتووەکان و شیاوەکان وەربگرین لەبارەی ئەو نەخشانەی لە قۆناغی جێبەجێکردندان یان ئەو مەبەستانەی هێشتا بەدینی هاتوون یان ئەو دڵنیانەی وەرمان گرتووە باشتر وایە بەنهێنی بیان هێڵینەوە بۆ ئەوەی لە ڕەخنە و دژایەتیکردن بە دوور پارێزراو بن. بەشی 11 زاڵبوون بەسەرخۆ لە ژیانی تایبەتی. یەکەم سازگاری لەناو ئەو کۆمەڵانی کە ئەندامەکانیان لەلایەن ڕاهێنەرێکەوە ڕاهێنراون کە لە بیری گەیاندنی بیرۆکەی زاڵبوون بەسەرخۆدابوون چ لە ژیانی دەرەکی و چ لە ژیانی تایبەتی و خێزانی هاوەهەنگی فەرمانڕەوایە. لە ئێستادا ئاوا بارودۆخێک نییە و ناتوانێت پێشبینی بەدیهاتنی لە داهاتوویەکی نزیکشدا بکەین بێجگە لە ناو تایبەتمەندیەکانی کۆمەڵگا و پەروەردەکردنی دەرونی هێشتا سرنجی کەسی نەبزواندووە و پێشوازی لێ نەکراوە. ژمارەی ئەو کەسە تایبەتانش لە ناو هەزاران مرۆڤ کە هێشتا بە جوانی لە بیرۆکەی زاڵبوون بەسەرخۆ نەگەیشتوون کەمە. لەگەڵەوەشدا ئێوە کە لەو کەسە تایبەتیانن دەبێ خۆتان لەگەڵ ئەو شوێنە گشتی و تایبەتی کە تایەژین سازگار بکەن. دەتوانن لەسەر ئەو کەسانی کە هەموو ڕۆژێک لە پەیوەندیان کاریگەری سنج ڕاکێشدا بنن چونکە پێدانی نمونە بۆ ئەو کەسانە تەنانەت ئامادەی لایەنگریکردن لە کەسێک نییە کاریگەری داهانێ فێریان نەکات مەبەستی ئێمە لە نمونە دیاریکردنی نمونەیەکی کاتی نییە بەڵکو نمونەیەکی بەردەوام جێگیر و بەهێز کە کەسانی زاڵ بەسەر خۆیان لە خۆیانی نیشانەدەن وەک چۆن لەو بارەوە لە سەرەتای کتێبەکە باسمان کرد کەسانی ئارام و زاڵ بەسەرخۆ هاوسەنگی و خۆ و سروشتی نەگۆڕیان کە بە یارمەتی ئەو پەیوەستبوونی مرۆڤ لانی کەم زەینی بەقرە باڵغیەکانی دەوروبەری جیاوازیەکان لە ئەگەری کەسەکان لە ناوەچێ دەبێتە هۆی ئەوەی زۆربەی کاتەکانی باسکردن بە خۆشی کۆتاییان پێبێ یان لەمپەر یان لە بەردەواما دابنرێ و ڕێڕەویەکەیان بگۆڕێ هەبوونی ویژدان و هەڵس و کەوتێکی دوور لە لۆمە و دروست بەرامبەریان هەموو کەسایەتیەکان و هەموو مرۆڤەکان تەنانەت بۆ سازگارترین مرۆڤەکانیش هەستێکی جوان دەگوازێتەوە ئەدەب و سیاسەت لەگەڵ بە بڕشتی هەندێک کات بە هێواشی بەڵام بە دڵنیایی تەنان بەسەر هەرە سەختترین دوژمنەکانی سەر دەکەوێ ئەگەر لە نێوان کەسوکاری ئێوە کەسانێکەن بیر و باوەڕیان یان حەزەکانیان لەگەڵ ئێوە زۆر جیاوازە باسکردن و چەند لێدان و ڕەخنەگرتن و دەرگیری هیچ شتێک ناگۆڕێ سازگاری بەرامبەریش زیاتر لەناوە بە لەوەی پەیوەندی بە ئێوە هەیە بە پێی بیر و فکرەکانی خۆتان بجوڵێنەوە لە بەرامبەر ئەو کەسانی ڕەنگە بەڵگەی دروست بەڵام جیاواز لە نێوان هەبێ بە وردی بجوڵێنەوە. خاڵی دووەم کاریگەریەکانی خێزان چونکە ڕێگاکانی فێرکردن کە بە زۆری دەخرێتە قۆناغی جێبەجێکردنەوە زۆرتر جەخت لەسەر بارودۆخە دەستکردەکان و بەسەربرکردنەوە و هەڵسەنگان دەکەنەوە زۆرتر بۆ ڕاهێنانی سەرنج نەدان و بەشداری دەکەن تا بەشداری لە توخمەکانی عەقڵ و هزر سەرسوورنێنەر نییە زۆر بەیلاوەکان دەیانەوێت خۆیان لە کاریگەرترین ڕاهێنەرەکان ڕزگار بکەن و نەبنە هاوڕێ بیر و باوەڕەکانی ئەوان لە سەدەیەکا کە هێشتا هۆکاری باوەڕ پێکرا و دڵنیامان بۆ خۆ هەڵدان و خواهاندان و خۆ بزاوندن لە بەردەسانیە نیگەرانی و ئەزمموی دایک و باوک دەتوانێت ببێتە تاکە سەرچاوە لە ژیانە بەڵام بەداخەوە لە زۆری نەدا بە شێوەیەکی تەواو سرنجی پێنادرێ تەنانەت بە ئەنقەس حاشای لێکرێ ئامۆژگاری و بە بەرشتی باوکان کە شیاوی ناو خۆیەتی وێنەی نییە یەکەم بەهۆی مەبەستە لە ڕادەبەدەر و گونجاوەکە و دووەم لەبەر ئەوەی کە دژی تەڵقینە لە بەرامبەر سەرسەریەکان و کەم تەرخەمی ئاسایەکان و بەرامبەر کاریگەریە زیانهێنەرەکانی دەوروبەر داهاتووی هەر کەسێک لە تەمەنی 15 تا 25 ساڵی دیاریەکرێ کاتێک گەنجێ قۆناغی مناڵی بەجێ دێڵێ کارکردن بەبێ هۆدێتە بەرچاو و ڕێکی و نزمی و ئەرک دەبنە شتێکی زۆرە ملێ بەڵام شتانێکی تر سرنج ڕاکێش و بەدڵن کاتێک ئەو بابەتانەی دەنووسم بیر لە بەرژەوەندی خوێنەرە لاوەکانەکەمەوە هیوادارم جارێکی تر بتوانن دەوری بنچینەی سرنجیان نیشان بدەم گوێگرتن بە سرنج و وردی بیرکردنەوەی لەوەی بە مرۆڤیش نیارەکرێ هەڵبژاردننی دروست لە نێوان خواستەکانی خۆیان ئەو خاڵانی کە هەر لاوێک دەبێت جێبەجیان بکە جلەوی ژیانی خۆی بە سرنجدان بەو خاڵانە سازگار بکە هەندێک کات لە بەرارەی حەزە دژەکان پرسیارم لێکەن حەز تەنیا ڕاکێشانێک بەرەو پێشە نییە بەڵکو ڕوونکەرەوەی توانایەکانە بە تایبەت بەهێزی بۆ ئەو چالاکیە ئەم ئەندازە لە توانایە تایبەتیە تێکەڵاوەکان و بەگەرمی و تێکۆشان و سەرسەختیەکەکان کە کەسایە ئارەزومەندەکان ئەگەر خۆی مەجبور بە ئەنجامدانی چالاکیەکانی تر بێ و سەرەتا هەوڵەدا بۆ خۆی بە پیشە دڵخوازەکەی خۆی بۆ حەزە ڕاستیەکەی خۆی ئامادە بکە ئەو کاتە هەموو کات چۆڵەکانی خۆی پێوە تایبەتەکە و تا ڕۆژێک بەهۆی ڕاهێنانی زۆری ژیان و بێ ئەو پیشەی بۆی دروست نەدا لەگەڵ ئەو پیشەیەدا ژیانیش بباتە سەر هەڵبەتە کەسێکی بەتەمەن کە هەڵبژاردنێکی پێشەیەکی بەسەردا سەپێنراوە زۆر تامەزرۆی نییە بە زۆرۆملیەیەکی دانیە کە ئێمە بە توندی دژیەوەستینەوە بەڵام ئەگەر هەوڵ بدا ئەم ئەرکە سرنج ڕاکێشانەی خۆی بۆ پەروەردەکردنی ناغ بگۆڕێ لە شێوەدا هێزەکانی مێشک و تواناکانی بەخێرایی گەشەکەن خاڵی سەهێم
بەهێزی دەسەڵات. دوو جۆر دەسەڵات دەسەکەوێ. یەکێکیان پشت ئەستورە بەستەمکردن بە پشتبەستن بە ئامرازەکانی زۆر. ئەم دەسەڵاتە فەرمانبردنی کەسانی تر بە چاودێریکردنی بەردەوام و نەرمینواندنی خۆی بەدەست دێنێ، نە بە سازانی ئازاردانەکانی ناخ. هەر کەسێک بۆیە لە بەرامبەر زۆردا چوکدادا چونکە هۆکارێکی بۆ ڕاکردن، خۆپاراستن و دژایەتیکردنی لە بەردەسانیە. ئامانجی بنچینەی دەسەڵاتی دووەم دەستەمۆکردن و وجدانی وەشار و بەدەستهێنانی ڕەزامەندی ئەو سەلماندنی زانستی و دروستی خۆیەتی. لە ژیانی تایبەتی تەنیا ئەم جۆرە دەسەڵاتە گونجاوە. بۆ بەدەستهێنانی ئەم دەسەڵاتە بەسەر خۆمانە بە تەواوی زاڵبین و دواتر دەست بە وەرگرتنی خۆڵی یاساکانی تەڵقین بکەین و لە ئەنجاما بێ هەستێکی دەرونی ناسیمان بۆ هەڵسەنگانی تواناکان و تێگەیشتن و حاڵی بوون و جێبەجێکردن لە هەر کەس و هەروەها پەچەکردارەکانمان بێ. لێرەدا دەوری سرنج هاوڕێ لەگەڵ بینن و شیکردنەوەی وردی کردارەکان دێتە پێش. سرنج و شیکردنەوە ئەگەر بە زەینیەت و وتن یان تەڵقینێکی دروست جێگر بن، بە تایبەت بۆ سرنج ڕاکێشانی مێشک و بەبێ هیلاکردنی چەندین جار و بە شێوەی جۆرا و جۆر دووبارە ئەکرێتەوە. لە زەیندا پێشوازیان لێکرێ، تۆمارەکرێن و وردە وردەوە کۆکارێکی گۆڕانکاری و سەرچاوی ئیلهام کارەکەن. بۆی کاریگەر بن فێر بین چۆن لە تواناوەرگرتنی هەر کەسێک تێبگەین، وەک جێبەجێکردنی ئەزمموی کردداری تەڵقین کار بکەن، ینی بە ئارامی و جێگری و لێهاتووی بێ ئەوەی کاتێک ئەنجامە دڵخوازەکانتان بە خێرایی بەدینایەت ناومێت ببن. بەدیهێنان یان لە ناوبردنی هەر جۆرە حاڵەتێکی دەرونی دیاردەیەکی هاوشێوەی چاکسازی ئاوەدانی یان ئامادەکردنی زۆریە. هەموو کاتێک ناتوانانی خێرایی پێ بدەین، دەبێ فێر بین، چاوەڕێ بین و بەهێز بین، هەرگیز لە هیچ شتێک ناومێت بین. خاڵی چوارەم هەستەکان. بۆ زاڵبوون بەسەر هەست و نەستەکان بە تایبەت هەڵبژارنە تایبەتیەکان و لایەنگری ئەوان لە فکرێکی هەڵسەنگێرا و لە خاڵی 6 بەشی 8 قسەمانە کرد. بابەتەکە لێرەدا لەبەرەوەی پەیوەندیە لەگەڵ ژیانی تایبەتی هەیەتی باسەکەینەوە. دەبێت لە ناو هەستەکانی برادەری، هاوڕێیەتی و حەز و هەستەکانی تر جیاکاری بکەین. بەڵام بە شێوەیەکی گشتی هەستێک ئەگەر باش بێ، زیاتر لە هەستەنگێنراو بوون دەبێتە هۆی ڕەزامەندی ناخ. بێجگەلەوەی ئەگەر سرنج بدەین دڵی پڕهەست، هێزە تایبەتیەکانی خۆی بە فیڕۆ نادات. تەنانەت کاتێک شایەتی ئەوە بێت و ڕێڕەوەکەیان کەوتووەتە مەترسی ڕاکردنیش. بەوتەی ئیمیۆ دڵ کە بە تەواوی هەستی خۆبوون ئەبیستم، تەنیا کاری خۆیەکە. ئێستا هەرچی دەبێ باب بێ، بۆ هەر شوێنێک دەڕوا با بڕوە. ئەگەر لە ڕێ لابدا، ئەوە مێشک و عەقڵە کاری خۆیان ئەنجام نەداوە. هەڵم بە بزواندنی پێستون ئەرکی خۆی ئەنجامەدا و سوپاپ هەڵم بۆ هەر لایەک بکرێتەوە پاڵ دەنێ. ئێستا ئەگەر ترۆمبیلەکە خراپ کار بکە یان بتەقێتەوە یان تەنانەت میکانیکەکە بکوژێت، تاوان لە هەڵم نییە، بەڵکو لە میکانیکەکەیە کە ئەو دەیتوانی ئەوە دەیبوایە پلەی فشاری هەڵسمەکەی دیاری بکردایە. ئەگەر ماشینەکە تاوانی بەرامبەر کردەوە بەهۆی ئەوەی کە تاوانی بەرامبەر ترۆمبیلەکە کردووە، دڵهێزێکی کوێری وەک هەڵمە، ئەو مێشکێت کە دەبێت ڕێنیشان بدا. ئەم ڕوانگەی ئێوە لای مرۆڤ تووشی وتوڕە زیاد لە ڕادە و هەستیارەکانە کە جێگەی ڕەزامەندی نییە. هەندی عەقڵی ئەویان هەیە بیری لێ بکەنەوە بە وردە وردە پێ ڕازی بن، بەڵام زۆرینەوەی خەڵک بێجگە لە کاتەکانی زیان بەرکەوتن سرنج بەم ڕاستیە نادەن. لە کاتێکا مەترسی لایەنگیری کوێرانە لە هەستەکانیانە بیرخراوەتەوە، سەرشۆڕی بێهیوایی بەردەوام لە کەمینی کەسانی هەستناسک و هەستیار و خەیاڵیدایە کە گومانەکەن هەمووان لەگەڵ هەستەکانی ئەواندا یەکەگرنەوە. بۆ ئەوانەی وشەی دۆستی و عەشق تەنیا یەکمانە هەیە، ئەویش تایبەتمەندیەکی لە پێشە. ئەوان لەو مرۆڤانەی ئارەزومەندن پیان و بەرەولایەن ڕاکێشرێن، چاوەڕێن ئەو حەز و ڕاکێشانیان بەرامبەر بەوان بێ. نازانن دۆستایەتی پاک و سازگاری بێکەم و کوڕی تا چەند کەمیوێنە و کەمن. پلاندانان یەکێک لە ورترین شیکەرەوەکانی ئێمە لە نیوەی دووەمی سەدەی 19م لەبارەی ئەوەی لە سەدەی ئێمەدا دۆستایەتی و خۆشەویستی خۆی شاردوێتەوە. پلادان ئەڵێ وەنووسیوێتی دۆستایەتی هاوتەریبی بەرژەوەندیەکان و هاوکاتەکانی چێژوەرگرتن دەست دەخەن. ئەمان ئاڵ و گۆڕە بازرگانیە دەستکرد و هاوشێوەکانن بە شێوەی جۆرا و جۆر و لاسایی دۆستایەتیەکەنەوە. دڵی مرۆڤ بۆ پێدان شتێک نازانێت، تەنیا ئاڵ و گۆڕ ڕزانێ. خاڵی پێنجەم هاوبەشی چارەنووسەکان. هاوبەشی چارەنووسەکان کە بە هاوبەشی بڕیاریان لەسەر دەدرێ، جاچ لەژێر کاریگەری بەهۆی سۆز و حەزەکاتیەکانەوە بێ، چ بەهۆی پەیوەندێکی کۆمەڵایەتی کە بە زۆری بە شێوەیەکی زۆرەملێ لە پێکەوە ژیاندا دەرەکەوێت، کە کێشە و جیاوازی لە سروشتی خودی خۆی هەندێک کات دەیکاو بە شتێکی قیزەوەنیش. ئەمە لە کاتێکە بۆ کەمبوونەوەی دژایەتیەکان شتێک باش بکەین و شتێک باسیش بکەین، بەڵام بۆ بەدیهێنانی ئەمانە سەرەتا پێویستە دەروون ناسی ڕەگەزەکان پێشکەوێ. ئێمە لێرەدا بە خوێنەرانی ژن و پیاوی خۆمان
کە بەڕادەی گونجاو و ڕۆحێکی دیار و ڕوونیان هەیە و بیانەوێت لە ژیاندا عاقلانە هەڵسو کەوت بکەن چوار پێشنیاری بنچینەی یەکەین جیاواز لە ڕاکێشانی جنسی سازگاری دوو کەس پێویستی بە چوار مەرجی خوارەوەیە هاوسەنگی چۆنیەتی هەستەکان زۆری تێگەیشتن کە بە شێوەیەکی هەستپێکرا و بەرامبەرن هاوسەنگی فکری و فەرهەنگی و پەروەردەیی لە پسپۆڕیەکان ئەگەر جیاواز بن یەکگرتنەوەی مەبەستەکانی ئەخلاقی و مادی ئەم چوار مەرجە بەشێکی گەورەی تخمەکانی ڕێکنەکەوتن و لە ناوچوونی هێز لە ناوە بن بیرمان بێ ئەم مەرجانە لەگەڵ یاسا سونەتیەکانی فەڕەنسا بەرامبەرن پێشتن لە وڵاتە لانیکەم لە نێوان چینی ڕۆشنبیر و ژنهێنان لەژێر کاریگەری ئەم مەرجانەدا بوو خاڵی شەشەم کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەڵەیەک چونکە هەر کردارێک تایبەتمەندی بەرزبوونەوە و کەموکوڕی و حەزەکانی کەم تا زۆر زیادی خۆی هەیە ئاساییە لە ژیانی تایبەتیشا لە نێوان ئەو کەسانەی پەیوەندی خزمایەتی بە یەکیانە بەستێتەوە ڕوبەڕووبوونەوە دەرگیری دروست بێ هەڵی کەسەکان بەرامبەر خۆتان وەکو کردەوە ئەنقەستیەکان و بێویژدان و هەڵخەڵەتێنەری لە قەڵەم مەدەن هەوڵبەن هۆکار و بەڵگەی هەڵە لە هەڵەکار وبدۆزنەوە لەسەر ئەم بنەمایە پەچەکردار نیشان بدەن ینی لەگەڵ بابەتەکە وەک ڕوونکردنەوەیەکی دەرونی و دەروونناسی مامەڵە بکەن کەواتە ئارامی خۆتان بپارێزن هەوڵبەن هەستەکانتان نەبزوێ تێبینی خوێن ساردانە هەڵە لە بەرامبەر کەسی خەتاکار هەڵسوکەوتێکی ئارام باسکردنێکی جیاوازی لەگەڵ کردەوەیەکی گونجاو دادوەری دروست و بەهێز هەڵسەنگێنرا و زۆر کاریگەرترە لە هەر جۆرە ڕوانگەیەکی تووڕە یان دوژمنانە لە ڕقکێشان و کردەوەی هاوشێوە دووری بکەن تەڵقین بە دەم و زەین زۆر دڵنیاتر و کاریگەرترە حوتەم لێپسراویەکان بە پێچەوانی هەندێک کەس گومانەکەن فڵان کار بێ ئەنجامە شانخاڵیکردن لە ژێر لێپسراوێتەکان کارێکی نابەجێیە هەندێک کەس کاتێک دەبینن ئەو توانایی لە بەردەستیانە زۆر گونجاو بەدڵنیە لە ترسی شکست پابەندی ئەنجامدانی بەڵێن و لێپسراوەکانی خۆیان تین و گرنگی زۆر وە شتێکیشی پێنادەن ئەم جۆرە سەرگەردانیە درەنگیان زوو کێشەی گەورەتری لەکەوێتەوە لەلایەکی تر هیچ شتێک بەڕادی ڕاکردن و خۆهەڵخەڵەتاندن هێزەکانی مێشک لاواز ناکا کەسایەتی بەهێز لەگەڵ ڕۆحیەتی ترسنۆک یەک ناگرێتەوە پێکهاتەی سەرەکی هەر ناخێکی بەهێز و باوەڕبوون بەڕاستی و داوەریەکانی خۆیەتی مرۆڤ کە شارەزای کۆنتڕۆڵکردنی خۆی بێ کاتێک بە بڕشتی ڕشتەی قسەی دەگرێتەوە دەست بەبێ ئەزمونەزانێ بۆ بینین و هەوڵدان پشتگەرمی دەبێ چێ بابەیەک بدا هیچ کاتێک بەبێ بیرکردنەوەی پوخت هیچ لێ پرسراوێک ناگرێتە ئەستۆ و خۆگرتن بە دوور ئەندێشەی ئەو لە بەرامبەر کەم تەرخەمێ جۆرا و جۆرەکانە پارێزرێ لە کاتێکە ئەو هەمیشە لە کاتی خۆیان ئەنجامەدا یەکێکی تر لە سەر و لێواری بزوێنەرەکان و خواستە دەرەکیەکان لە خلیسکاندایە بەشی دوانزەیەم زاڵبوون بە سەرخوو کارکردن یەکەم کارکردن مرۆڤی بە ڕەوشت بە حەز و بە ئارەزومەندیەکانەوە کارەکە چونکە بەم کارەی خۆی هەست بە بەهێزی کەسایەتی خۆی و زیندوبوونی بەو پەڕی زۆریەوە دەکات کە دژە لەگەڵ بێدەنگی نەبزواندن مەبەست و بابەتی چالاکی لەگەڵ ڕواڵەتی خۆیدا بە بابەتێکی پلە دوو دەژمێرێ خودی کارەکە چێژ و گرنگی هەیە ئەنجامدان و ڕوونکردنەوەی حەزە بە ژیان و ڕاکردنە لە ناوچوونە هەر کەسێکی ئاسایی تەنانەت ئەگەر زۆر سامانداریش بێ هەست بە پێویستی کارکردنەکە وەکو چۆن هەست بە برسیەتی و توێنێتیەکە ئەم پێویستی وەکو برسیەتی و توێنێتی ڕوونکەرەوەی مانەوەی ژیانە ڕۆژێکتان کە بە حەز و ئارەزومەندیەوە بە ئەنجامدانی کارێکی بەسەر بردووە و کارەکەتان بە جوانی ئەنجامتان داوە لەگەڵ ڕۆژێکی بێکار و خاڵی لە هەر جم و جۆڵەیەک بەراورد بکەن خولێک کە هەموو هۆش و هۆزەی خۆتان لەسەر ئەنجامدانی بابەتێک تەرکیز پێ کردووە لەگەڵ خولەکێکی بێدەنگی بێهەست و بێ ئامانج بەراورد بکەن ئەو سات مانای ڕاستەخینەی وشەی کارکردنتان بۆ ڕوونە بێتەوە و هەستی پێەکەن جێبەجێکردنی یاساکان بۆ زاڵبوون بەسەرخۆ ئەگەری نیشاندان و باشترکردنی هۆکارەکانی ئەنجامدانی بەردەستی مرۆڤ ئامادەکە ئەو دەرفەتەشتان پێدا کە بەرنمەیەکی بەربڵاو داڕێژن خۆمانی لەگەڵا هاوسەنگ بکەین و لەگەڵ بوونی لەم پەرە حاشا لێنەکراوەکان بە ئەنجامدانی هەستین و لەسەر ئەنجامدانیش سوور بین بەم جۆرە ڕەزامەندی ناغ بەهۆی بەکارهێنانی بە بڕشتی هێزەکان بەدیهێنین جێگەی بێبڕیاری و لەرزین و نیگەرانی دەگرێتەوە ئەنجامەکانی دەرونی و مادی کارکردن زۆر گرنگن چونکە هەم دەبێتە هۆی گەشەکردنی ناخ و بەدیهێنانی هێزێک کە ڕنگدانەوەی لەسەر ئەنجامدانەکانی ئێمە بێ و هەم ئاسایشی سامان و کامرانیمان پێشکەشەکەن لە کۆتاییدا وەک پێشتر وتمان قاڵبوونی ماوە درێژ پیشەیە کەسێک کە بەکارەکەی ئارەزومەندە گەشە پێدا و بەهێزیەکە لە دەوروبەری خۆتان بڕوان و بزانن ئەو کەسانی لە چالاکیەکانیان هەستیان بە ماندووی کردو و کارەکانیان خاڵی لە هەموو جۆرە حەز و ئارەزوویەک بووە بۆ تەشتێکی خۆکرد و ناسازگار چۆن لەسەر لێواری لە ناوچوونی ڕۆحی و جەستەیی تلێر بوونەتەوە کەواتە کارکردن نەوەک پێویستی یان ئەرکێکە بەڵکو وەک هۆکارێک بۆ گەشەکردنی ڕۆح و جەستەی خۆتان بزانن و کاری بۆ بکەن
خاڵی دووەم دیمەنەکانی ئێوە هەموو ڕێگە پێشنیارکراوەکان کە لێرەدا باسمان کرد لە گشتکردن و بەردەوامبوون و پەروەردەکردنی تواناکانی کارکردن بەشدارە توانای داڕشتنی بەرنمەیەکی هەڵسەنگێنرا و بیر لێکراوە توانای جێبەجێکردنی عاقڵانەی بەرنمەکانی ژیانە و ڕۆژانە هەفتانە مانگانە و ساڵانش و بەردەوام و تومانە چۆن توانایی لێهاتووی سرنجی خۆتان بەهێز بکەن چۆن داهێنان لەسەر بەسەربردنی کاتەکانی خۆتان بکەن چۆن بە هۆکارەکانی پەرێشانی و لاوازی خۆتان ئەزاڵ بن چۆن هێزەکانی ناوشیارگەی خۆتان کۆنتترۆل بکەن و هێزەکانی وشیارگە پەروەردە بکەن کاتێک بەم جۆرە جەستەی خۆتان هاوسەنگ کرد هەر جۆرە ناسازگاریەکتان لێسەندوێتەوە عادەت بگرن و هەڵسو کەوتێکی هەڵسەنگێنراوتانە بێ و چالاکیەکانی خۆتان بەسەربەستی ڕۆح و بەهێزی و ڕێکخراو بەڕێوبن ئەو کاتە بۆ نزیک بوونەوە لە کنارە بەربڵاوەکان و بەدەهێنانی خواستەکانتان بە تەواوی ئامادە بوون کام خواست و کەنارە وەڵامیان پرسیارە بە تەمەنی ئێوە بەرژەوەندیە مادی و ڕۆحیەکانی ئێوە و بە ئارەزوەکانتان پەیوەندی هەیە بارودۆخێک وە بەردەوامی کە دەتوانێت بەوەی دڵتان دەوێت دەستان ڕابگا کە بەهۆی ڕشتەیەک لە لەمپەرەکان کە لە ڕێگەدا دانراون لە ئێوە دووری و جاکرانەتەوە هەرکام لەم کێشانە دەتوانن بە نۆرەی خۆیان و هاوشێوەی ڕێنمایەکانی جادا ڕەوتی بیرکردنەوەی ئێوە هۆش و هەست و بەکردەوە و جێبەجێکردنی بەرنمەکانتان پێنیشان بدەن لە ماوەی ئەو کاتی بۆ گەشتن بە ئەنجامەکانتان بە چالاکیوە سەرقاڵن هەستی ناخ هێز لێهاتووی کەرەستەکان و ئامرازەکانی ئێوە کە وردە وردە بەڕاهێنانی ڕۆژانە بربڵاوترە و بەهێزتر بوون و بەڕادەی گونجاو کاراما بن ڕێگە بە ئێوە دەن کاتێک هەنگاوی یەکەمتان هەڵگرت و بە یەکەم مەبەست گەشتن هەنگاوی دووەمیش هەڵبگرن ئەم ڕەوتە وەکو چۆن بۆ کەسێک ژیانی بەلاڕێدا بڕوا و نادیارە بۆ کەسێک بە برشت و بەهێز زۆرترین امتیازەکانی سازگارە لەگەڵ بەهازاتیەکان دابینەکە و لە هەمان کاتە زۆرترین ڕەزامەندی ناخی بۆ ئامادەکە چونکە لە هەر بارێکەوە شایانی پێشکەوتنەکانی خۆیەتی خاڵی سێم جێگەی بزوان هیچ کەسێ بەبێ لانی کەم باوەڕ بەخۆبوون توانە ئەنجامدانی کاری نییە ئێمەی نیشانماندا کە سەرچاوەی باوەڕ بەخۆبوون هەستکردن بە ئەنجامدانی تەواوکاریەکان بەهێزی لە بڕیاردان و هەوڵێکی ئاگاهێنانە کەواتە باوەڕ بەخۆبوون لە بەردەست هەر کەسێکدایە هەرچەندە لاوازیان بێهێز بین هەمیشە کارێکەیە بتوانین بە ئەجوانی جێبەجێ بکەین ئەگەر بە کردار و پەچەکرداریش هەستین ئەگەر لە بەکارهێنانی هێزەکانی خۆمان زیادە ڕەوی نەکەین و باشتر بە بیرێکی ڕێنیشان دەرپش ببەستین ئەگەر لە ڕوبەڕوونەوەی کێشەکان نەترسین و بە خێرایی دەتوانین کردار و پەچەکردار نیشان بین بۆ کەسە بە ڕەوشتەکان بە دەستهێنانی باوەڕ بەخۆبوون لە ڕاگای یەکەمیش ئاسانترە بەم توێشووەوە ینی دڵنیابوون لەوەی کە دەتوانن بەسەر خۆتان ئازاڵ بن و بەرنمەکانی خۆتان بێنەدی دەتوانن ئازایانە بیر لەو شوێنە دوورەکان بکەنەوە هەنگاو بە هەنگاولیان نزیک بنەوە کەواتە بۆ ئامادەکردنی بەرنمەیەک بۆ هەموو خۆناغەکانی ژیانتان دوودڵ مەبن بەڵام ئەم ئامادەکاریە نەبێتە هۆی ئەوەی بەرنمەکانی ئێستاتان پشتگوێ بخەن ئەرکەکان خێرایی خۆتان بۆ پەروەردەکردنی ڕۆح و جەستەی خۆتانە بە پێویست بزانن دڵنیا بن لەوەی لەگەڵ ئامادەکردن و پێشکەوتن بۆ بەرنمەکانی داهاتوو ئەرکەکانی ئێستای خۆتان بە جوانی و بێکەم و کوڕی ئەنجام بدەن هەرچەندەم ئەرکانە کەمتر حەزی ئێوە بزوێنن و کەمتر لەگەڵ هەست و سەلیقەی ئێوەدا یەک بگرنەوە زۆرتر بەهێزکردنی سرنجی ئیرادەی ئێوە کاریگەرترن ئەگەر لە دەوروبەرتان کەسانێک دەستکەون کە هەڵسو کەوتی نەگونجا و نەیاریان لەگەڵ ئێوە هەیە ناخیان بە سەرچاوی خێرا بزانن چونکە دەتوانن هەر ڕۆژە و کاریگەری وەرنەگرتن و بە بەرشتی ئارامی خۆتان لە ڕوبەڕوونەوە لەگەڵ ئەواندا تاقی بکەنەوە و بەهێزی بکەن ئەگەر هەندێک کەس بەردەوام بۆ نەخشەکانی داهاتووی ئێوە لەم پەرداداشن ئەوان وەکو هاندەرێک بۆ پەروەردەکردنی هۆشیاری بە توانایی هەستی خۆڕاگری خۆتان بژمێرن نەیاری نەیارەکان لە ماوەی ئەنجامدانەکانی ئێوە و گۆڕانکاریەکانی تا دروستە بێ بەم جۆرە بانگێشکردن بۆ بەفیڕۆدانی کات دەبێتە هۆی ئەوەی مەجبور من فکری خۆتان بۆ جارێکی تر هەڵسەنگێنەوە و هاندانی ئێوە بۆ لاوازی یان بێهێزی بە ئاگا بوونی هەستەکانی دادوەری لە ئێوەدا ببزوێنن خاڵی چوارەم بەرنامە بینیمان بۆ ئیلهام وەرگرتن بۆ هەڵبژاردننی بۆشایی جۆری ئەو ئارەزوانەی وەک ئامانجێکی گشتی هەڵی دەبژێرین چی تێبینیەک ڕچاو بکرێ بەرنمەیەک شیایی بڵاوکردنەوە بۆ هەموو خۆناغەکانی ژیان پێویستە ئەم خاڵانەی خوارەوە لە خۆ بگرێ یەکەم بەدەستهێنانی ڕادەیەک دیاریکراو لە زانست لێهاتووی هۆش و توانایی دووەم بەکارهێنانی ئەم معریفە ئەم توانایە و ئەو لێهاتووی لە ڕێگای بەدەستهێنانی کۆمەڵە ئەنجامی دووەم و بەشی سەرەتا ینی بەدەستهێنانی زانست و معریفە لە خوێندنەوە بۆ تاقیکردنەوەیەک ڕەنگە بۆ کەسێک 6 مانگ بۆ کەسێکی تر 2 ساڵی بوێ بۆ هەرکام ئامراز و توانایەکی خۆتان بەبێ زیادەڕەوی هەڵسەنگێن و ئەگەر هەست دەکەن ئامادەی چاکسازی خێرای دەروون و بەهێزکردنی دەستبەجێ و بەهێزی یادگەنین بڕیار بدەن هێدی و بە ئاهەنگاو هەنگاو هێواش بڕۆنە پێش گرنگ ئەوەیە بێگومان بە هەنگاوی دڵنیا و ڕێک بڕۆنە پێش ئەم کردارە و ئەم ئاکارە وردە وێردا خێرایی ئێوە زیادەکە بەڕادەیەک بە تەندروستی لێکۆڵینەوە و خوێندنەوەکانی خۆتان دڵنیا بن
کە ئەگەری هەر جۆرە سەرنەکەوتنێک بەتاڵە بێتەوە. هەندێک کەس لەگەڵ هەستکردن بە پێویستی ڕوێنوێنیکردن سرنجی خۆیان لە ڕێگەیەکە بەبێ لادان و زاڵبوون بەسەر خۆیاندا لە دەسەدەن تووشی هیلاکیە بن. کەسانی ڕاهێنانەکانی ئەم کتێبیان بە جوانی وەرگرتووە خۆیان لەگەڵیان ڕێخستووە دەزانن خوێندنەوە چەند گرنگە چەندین جار بۆ بەشە قورس و دژوارەکان دەگەڕێننەوە تا لە بابەتەکە بە جوانی بگەن. لەگەڵ ئەوەشدا حەزی مرۆڤ بە گرنگی ئەو دژواریانە بەسەریاندا زاڵ بووە هاوسەنگیەکی ڕاستەوخۆی هەیە. دوای چەند هەفتە ڕاهێنانی بەردەوام و خورس ئەم چەمکانە لە سەرتاوە دژوار بوون و بە ئاسانی دەبنە شیاوی تێگەشتن. ئەوەی لەبارەی خوێندنەوە ڕاستە بۆ ناسینەکانی کردکردنیش ڕاستە چونکە هێواش کە خوێنەر لێهاتوویەکانی خۆی بۆ زاڵبوون بەسەر لەمپەرەکانە دۆزیوە ئارەزۆمەندی بۆم کارەی کە پیشەی خۆیەتی زیاد دەبێ. پیشە چ ئەوەی کاری دەست بێ چ کڕین و فرۆشتن خزمەت گوزاری کاری هوەری یان ئازاد بەدەستێنانی دڵنیایی لێهاتووی و کارامەیی پێویستی بە هەوڵێک بۆ سازگاری جێگر و تا ڕادێک دژوارە بە ڕادێک دژواری کە هەندێک کەس لێنیوەی ڕێگادا بێهیوا بن و دەسەکێشنەوە هیچ پیشە و کارێک ڕازی خۆی سەرکەوتنی خۆی ناخاتە بەردەست کەسێکی بێجم و جوڵ و هەست و پەرێشان و کە لایانی کەم زانیاریەکانی بۆ بەکەڵبوون لە ڕیشەدا بە دژواری بەدەستدێنێ و زۆرتر لە بیری کورتکردنەوەی کاژمێرەکانی کارکردنی خۆیەتی تا بیرێکی دروست لەبارەی داهاتووی خۆی بدا. لە ڕیزی ئەو کەسانەدا بن لە بەرنامەی گشتی خۆیان نەزانن تا چەند ڕاهێنان و لێکۆڵینەوە بۆ باشتربوونی کارەکانیان ئاسان گرنگە و بەردەوام هەوڵی بۆدەن لەم خولە فێرکاریەدا جەستە و ڕۆح و هەموو بیرکردنەوە و وزەی خۆتان لە پیشەکانتانەدا بنێن ڕزامەندێکی ناختان بەدەستێنایەوە کە لەگەڵ هەموو سەرگەرمیەکاندا دنیا بە چێژەوە بگرن لەگەڵ ئەوەی میکانیزمەکانی فکری خۆتان شیاوی ڕاهاتنەکەن و دڵنیا بوون لە داهاتوویەکی نزیکە ئەگەر وتوانەکانی باشترتان لە بەردەستا بێ بەردەوام هەوڵ بدەن. پێنجەم بەردەوامی وەکو چۆن لە کتێبی هێز و ئیرادەدا نووسیمان ژیان مرۆڤەکاریەکان و نیشانی مرۆڤەدا کە گرنگترین و دیاریترین لایەنی کەسایەتی ئەوانن بەردەوامی و جێگری لە کارە ئەوەی هەندێک لەوان ئەنجامیان داوە بە شێوەیەکی ئەفسانە و سەرسوڕێنەر دەگاتە بەرچاو لەگەڵ ئەمەشدا چالاکی ئەوان هاوسەنگ و ڕێک و ڕێگادار بۆتە دژوار هەوڵی ڕۆژانەی ئەوان بە پێچەوانی گومانی هەندێک کەس ماندووکەر و لە ناوبەری زۆر نەبووە بەڵکو تێکەڵەیەک بۆ لە ڕێکی ئارامی بڵاوکردنەوە لێهاتوانە ڕەنگە لەبەر ئەمە بێ زاڵبوون بەسەرخۆ لە کارکردن ئەوەندە گرنگ بێ چونکە زۆربەی ئەو مرۆڤانەی جموجوڵیان هەیە تەنیا ئەوە زانن کە ئەبێ زۆر هەوڵ بدەن لە کاتێکا کەسانی هەڵسەنگێڕا و دەزانن دەبێت ڕۆژ بە ڕۆژ کاتژمێر بە کاتژمێر بە نزمیەکی هاوسان و بە بەرنمەیە کە بۆ ماوەیەکی داڕێژا و دایان ڕشتووە کار بکەن بێ خێرایی بەلانی کەم بێوەستان ئارام لەسەرخۆ ڕێگە و بۆ ڕێگاکانی تر کارێکی تر بڕۆن بێوەی ڕێگابن فکریان تەرکیز لە سەرکاری پێشوو بکە یان لە سەرکاری داهاتوو یەک لە دوای یەک بەردەوام و پەیوەست کارەکانی خۆیان ئەنجامەدەن ئەگەری قەرەبووکردنەوەی هێزە بە فڕۆچەکانی جەستە و ناخ لە ماوەی ڕۆژ لە ڕێگەی خەوتن و لە عادەتی زاڵبوون بەسەرخۆ سەرچاوەگرێ چونکە وڕینەی زەینی چالاکیەکانی ڕۆژ ئەم خەوە ناشوێنێ هەروە هێزی لە بیرکردنی کاتی کە پێویستی ڕۆحیەکی ئاسوودێ بە ئەنجامدانی پێشنیارەکانی بەشەکانی حەوت و هەشت و نوێی ئەم کتێبە بەدەست دێ جێبەجێکردنی وردی کاتژمێرەکە دیاریکراوەکانیش پێویستە بۆ هەر کارێکی دیاریکراو کە بەبێ ئەوەی هیچ شتێک ناچێتە خۆناغی جێبەجێکردنەوە شایەتێکی دروست و ڕاست بۆ زاڵبوون بەسەر خۆیە لەبەر ڕووناکی ئەم کارە هەر جۆرە دڵڕاوکی و خێرایی کە هۆکاری سەرەکی ماندووبوون دەژمێرێن و دەبنەهۆی ڕاهێنان یان پچڕانی کارەکە لە مرۆڤ دوورەکەوێتەوە. خاڵی شەشەم پەچەکردار هەبوونی نەزم و بەردەوامی لە کاری پێویستی بەوە هەیە مرۆڤ بزانێ چۆن لە بەرامبەر هۆکارە دەرێکی و ناوەکیە لە ناوبەرەکان پەچەکردار نیشانەدا بۆ ئەم مەبەستەش دەبێ بڕیارمان بێ هیچی شتێک لە مرۆڤەکان ناکاو گیر سەر لە شێواو نەکا بۆ ماوەیەکی درێژ پێکهاتەی فکری ئێمە بشێوێنێ هیچ کات هیچ کەس نەزانێەوە هەموو عادەتەکانی خۆی یەک ڕۆژ بگۆڕێ بۆ نمونە لە هەوڵێک کە بۆ جێبەجێکردنی ڕێگە پێشنیارکراوەکانی پەیوەنددار بە زاڵبوون بەسەرخۆ ئەنجامیە دەین دەبێ هەر جارێکە عادەت و سروشتی ئێمە دەگەڕێتەوە ماندوونە ناسانە دووریکەینەوە بێ ئەوەی لە ئەگەری زاڵبوونی گشتی و هەمیشەی بەسەریاندا بێ هیوا بین باوەڕ بەخۆبوونی خۆمان لە دەست بدەین هەروەها داڕشتنی بەرنمەیەکی گشتگیر دیاریکردنی کاتی گونجاو بۆ جێبەجێکردنی بەرنامە و بڕیارێکی بەهێز بۆ بەردەوامبوون لەسەری یەکسەر گشت تایبەتمەندیەکانی پێویستە بۆ جێبەجێکردنی ئەم مەبەستە ناخەنە بەردەستمان بوونی هەندێک کەم و کوڕی لانی کەم ڕووداوێک حاشا هەڵنەگرە گرنگی ئەوەیە ڕێگە نەدەن بچینە ژێر کاریگەری کردەوەیەکی تر بە خوێن ساردی هەست بۆ بکەین لەگەڵ بوونی بە بەرشتی و گەڕانەوەی خێرا بۆ جێبەجێکردنی بەرنمەکە دەتوانین لەسەر پێشکەوتنی خۆمان بەردەوام بین کاتێک نیگەرانیەک لە ئێمەدا کردارێکی دەرونی دروستەکە
هەوڵەدەین هۆکارەکەی بدۆزینەوە و بگەڕێنەوە بۆ دۆخ و سەرەتا کاتێک نەخۆشێک پەکمانەخا لەگەڵ بەسەربردنی یەکەم قۆناغی حەسانەوە کە بۆ گەڕانەوەی تەندروستی پێویستە دەمانەوێت بێ لێکۆڵینەوەی ورد لە ڕێلادانەکانمان لە هۆکارەکانی تەندروستی بدۆزینەوە بەم جۆرە لە گەڕان بە دوای هۆکارەکان و هەڵەکان سەرچاوەکانی قەیرانداین تا لە ئەنجامدا لە شێوەیەکی ژیانمان بۆ داهاتوو گۆڕان بکەین لە بەرامبەر کێشەکان شەرمگرتنەکان شکستە کتوپڕەکان چاوەڕوان نەکراوەکان و پەرێشانیە پێشتی بینی نەکراوەکان کە جێبەجێکردنی کارەکانی ئێمە دواخەن دەبێت ڕۆحیەتێکی ئارام و وەرگرمان هەبێ ئەمە هۆکارانە بە زۆری یەک لە دوایەک دەرەکەون وەک بڵێ بیانەوێ خۆڕاگری و کاریگەری وەرنەگرتنی ئێمە تاقی بکەنەوە بەڵام ئەگەر هێزی تەرکیز بەڕادەی گونجاو پەروەردە و گەشەی کردبێ ئەم هۆکارانە ناتوانێت ڕووناکی مێش بکەنە شەوە زەنگ و قوڵایەکانی وزەی ئێمە نیشانە بگرن ئەوەی پێشوو وەک لەمپەڕ و ئاژاوەیەک لە بەرامبەر هێزی خۆڕاگری ئێمە دەبینرا بە خێرایی تاقیکردنەوەیەک بۆ سرنجوەردی ئێمە ئەگۆڕێ کە لە ڕوانیندا هەندێک کات باوەڕ بە خۆبوونمان تووشی لەرزین دێ بەڵام بە خێرایی بەهێزی خۆمان بەدەست دێنێتەوە ڕۆح نە بە خێرایی زۆر و نە بە هێواشی وەستانی درێژ لە هێزەکانی خۆی کار دەکێشێتەوە تا ڕێگە چارەیەک بۆ بردبوونەوە بدۆزێتەوە هەندێک مرۆڤ بەم جۆرە مەجبورە بن بۆ ماوەیەکی کوردیان درێژ بەرنامەیەکی سەرەتایی خۆیان بگۆڕن بێ ئەوەی مەبەست و ئەنجامی کۆتایی بیر بکەن و ئەو سات بە ئاسوودەی دەست پێەکەنەوە ئێمە لە هیچ شوێنێکە تایبەتی و جیاوازیەک بۆ ئەم یاسایە ناناسین کەس ناتوانێت شانازی بەزاڵبوونی تەواو بەسەر خۆیان بکە کاتێک لەمپەرەکان لەسەر ڕێگادا سەوزە بن ئەو کاتە خۆشببینی جێگەی بە ڕەشببینی بێهیوابوونە پڕ دەبێتەوە بە باوەڕی ئێمە سەرچاوی ڕۆحیە دۆڕانەکان و شکستەکان کە بەداخۆ ژمارەیان زۆرە نەبوونی پێشببینی و ڕاکردنە لە ئەرکەکانی دوژمنایەتی بەردەوامی چارەنووس سازەکانە نەدەبێت ترس لە خۆمانە پەروەردە بکەین نەدەبێت بۆ خۆمان بەم بیرۆکەوە هەڵواسین کە چارەنووسی بۆ ئێمە کێشە و نیگەرانی زۆری پاشەغەوت کردووە بە پێچەوانەوە لەگەڵ ئەو ئەگەرانی ڕەنگە پێشبین دەبێ پێشتر ترس لەناو بەرین ئامانجی سەرەکی و سەرەتایی خۆمان بە پەروەردەکردنی هێزی کەسایەتی دابنین کە ئەو ئەگەرە بە مرۆڤەدا لە هەر باڕوو دۆخێکیشی مرۆڤدا کاری لەسەر بکە و تەیار و ئامادە بێبۆڕ و بەڕبوونەوەی کێشە و گیرروگرفتەکانی ژیان خاڵی حوتەم کەڵگوەرنەگرتن لە کار نەکردن هەرکەس توانایی کار خێرایی تێگەشتن و لێهاتووی جێبەجێکردنی جیاوازی هەیە ئەم تایبەتمەندیانە وردە وردە بە لێهاتووی زیاد دەبن بەو مەرجەی چاوەڕێی پێشکەوتنی خێرامان نەبێ کە لەم شێوادا سنووری سەرچاوەکانی ڕاستەقینەی وزەی خۆمان بەزاندووە وەرنەگە زیاتر تووشی خەمۆکیشە بین وەک ئەو کەسانی پچڕانی کارەکان لە ماوەیەکی زەمەنی کووردا بە پێویست دەزانن و دەبێ هەر حەوانەیەک وەک قۆناغێک بۆ زیندووکردنەوەی هێز و خەرە بۆکردنەوەی بزانن و کەواتە بەرنامە بۆ کاتی حەوانەوەکانیشان دابڕێژن تا زۆرتنی کەڵکی لێوەربگرن دەبێ وزەکانی خۆمان بە جۆرێک بڕژێنەوە و بژێنینەوە هەز بکەین ئامادەی تەواومان بۆ دەستپێکردنەوەی کارێکەیە و ئەم نهێنیە هەندێک ڕۆحیە یان جەستەی لاوازە کە ناتوانن بێوەستان و بۆ ماوەیەکی درێژ لە تەواوی ڕۆژدا بەکارەوە سەرقاڵ بن بەڵام ئەم لاوازیە بە داڕشتنی بەرنمەیەکی دروست قەرەبووەکەنەوە بە باوەڕی ئێمە باشترین شێوە بۆ ژیانەوەی خۆمان و تازەکردنەوەی هێزەکانمان حەوانەوەی ماسوولکەکان لە تاریکی و بێدەنگی و بۆشایی زەینی پشت ئەستورە هەرچەنە لەگەڵ دڵە ڕاوکێ و هاندان و لەرزین و بێنزمیدا هاوڕێ بێت بە تایبەتی یاری سەرقاڵیە زۆر بزوێنەرەکان و وتوێژیان شانۆ پڕگرژیەکان و هەستیارەکان دەبێتە هۆی بەکاربردن و بەفیڕۆدانی ڕەوتی دەماغ و زیاتر لە کارکردن مرۆڤ ماندووەکە هەرچەندە ڕۆح سەرقاڵ بکەین نابێتە هۆی حەسانەوە. بەشی سیانزەیەم ڕاهێنانە تایبەتیەکان. یەکەم بۆ خێراترکردنی پێشکەوتنەکان پەروەردەکردنی تواناکانی زاڵبوون بەسەرخۆ بابەتی پەیوەندیدارە بە چاودێریکردنی خۆ هەوڵ و سرنجی بەردەوام و هەمیشەیە لە جێبەجێکردنی ئەم یاسا و ڕێسانەی ئێمە لەم کتێبەدا باسمان کردووە دەبێ غەریزە حەزەکان خۆکردەوە و ناخی ناوشیاری خۆمان بکەینە لایەنگری بێدەنگی هەڵسەنگێنرا و کەواتە نەزمەکانی شیاوی جێبەجێکردن لە هەموو ساتەکانی ڕۆژ لە هەموو کردەوەکانی ژیاندا دەبێ قبول بکەین ئەم ڕاهێنانەی لە خوارەوە باسییانەکەین بۆ ئاسانکردن و خێراترکردنی ئەم لایەنگریەیە یارمەتی بە بەهێزکردنی ناخ و ڕاهێنانی ئەو کاروبەرانەی کە مەبەستیان گێڕانی دەوری ئاسایی خۆیانەوەکو یارمەتیە ئەم ڕاهێنانە زۆری نین بەڵام یارمەتی دەدەن کە ئەرکەکانی خۆمان بە جوانی جێبەجێ بکەین بڕیارێکە گرتومانە بخەینە قۆناغی جێبەجێکردنەوە یەکەم لە بەشی دووەم ڕاهێنانە جەستەیەکان ئامانجی ئێمە لێرە بەهێزکردنی هێزی ماسوولکەکان نییە بەڵکو بەدەستگرتنی بەڕێوەبردنێکی چالاکی جەستەیی زاڵبوونە بەسەر هەستیاریە هەموو ڕاهێنانەکانی ئێمە کارەگەری فیزۆلۆژی لە ڕادەبەدەریانەیە هەرچەندە بە پلەی دووەم بەڵام زۆر گرنگ یەکەم
چەند جارێک لە مانگ لە کاتەکانی پێشووی خۆتان و لە پشوەکانی خۆتان کاتێکی تەنیا و بێ ئاگاداری کەسانی تر بۆ پیادەڕەوی لە ڕێگایەک کە سەرەتا درێژیەکەی بە پێی توانایی ئێستاتان دیاریەکەن دیاری بکەن بەینتان ڕاست و قنج ڕابگرن و شانەکانتان کەسێک بۆ دواوە بە خێرایی 5 تا 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکا ڕێ بپێون لە ڕێگەی ڕێپێوان لەوێ دەیکەن بیر بکەنەوە ینی ئاگاداری ڕاگررتنی هاوسەنگی هەناسەدان و ڕێگە ڕۆشنی خۆتان بن لە کاتی هەناسەدان دەم دەبەستن وردە و دوای چەند جارێک ماوەی ڕێگاکە بۆ 15 تا 25 کیلۆمەتر درێژ بکەنەوە دووەم ڕاهێنانە جەستەیەکان ئامانجی ئێمە لێرەدا بەهێزکردنی هێزی ماسوولکەکان نییە بەڵکو بەدەستگرتنی بەڕێوەبردنی چالاکی جەستەیی زاڵبوونە بەسەر هەستیاریە هەموو ڕاهێنانەکانی ئێمە کاریگەری فیزۆلۆژی لە ڕادەبەدەریانەیە هەرچەندە بە پلەی دووەم بەڵام زۆر گرنگن یەکەم چەند جارێک لە مانگ لە کاتەکانی پێشووی خۆتان و لە کاتە گرنگەکان تەنیا و بێ ئاگاداری کەسانی تر بۆ پیادەڕەوی لە ڕێگایەک کە سەرەتا درێژیەکەی بە پێی توانایی ئێستاتان دیاری دەکەن دیاری بکەن بەینتان ڕاست و خنج ڕابگرن شانەکانتان کەسێک بۆ دواوە 5 تا 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکا ڕێ بپێون و لەگەڵ ڕێپێوان لەوەی دەیکەن و بیر بکەنەوە ینی ئاگاداری ڕاگررتنی هاوسەنگی هەناسەدان و ڕێگە ڕۆشنی خۆتان بن لە کاتی هەناسەدان دەم دەبەستن و وردە دوای چەند جارێک ماوەی ڕێگاکە بۆ 15 تا 25 کیلۆمەتر درێژ بکەنەوە دوای تەواوبوون بە ئاویش لە تێن خۆتان بشۆن دەست بە بەینتان لە خوارەوە بۆ سەرەوە بێن و دووبارە بە ئاوی سارد خۆتان بشۆنەوە دووەم ئەگەر کارەکەتان جۆرێک بەردەوام دەبێت دابنیشن یان ئەوەی خانە نشین بزانن زۆرکردن لە خۆتان بۆ وەرزش دەبێتە هۆی بێزاری مەهێڵن بچنە ژێر کاریگەری ئەو حەزەی بەڕاکردن لێ یەکەن و بە پاڵپشتی وزە ئەنجامی بن هەموو ئیرادە و هێزی خۆتان بە شێوەیەکی شیا و تەرکیز کەڵکی لێوەرگرن بەم جۆرە ئەتوان بەسەر خەمۆکیدا زاڵ بن هەڵسوکەوتی خۆتان لەگەڵ کەسانی تردا ئاسان بکەن بەسەر بیرۆکەی ماندووی خۆتانە زاڵ بن بائیتر ئەم پێش هەڵسەنگانەتان نەبێ جۆری ئەم کارانە شیاوی من نییە ئەگەر لە فکر بە شێوەیەکی چالاک کار بکێشینەوە ئەو ساتاڵترین پیشەکان دەبنە ڕاهێنانی کاریگەر بۆ پەروەردەکردنی زەین سێەم لە کاتی سەهۆڵبەندان یان کاتێک پلەی گەرمی دەگاتە 25 تا 30 پلەی ژێرسەدی خواردنی باش بخۆن جۆرێک بپۆشن پارێزگاری لە جەستەتان بکەن بەڵام وەک ئەو ڕۆژانەی هەوا دڵگیرە لە ماڵ بچنە دەر بە چالاکیەکانی خۆتان سەرقاڵ بن و ئارەزومەندی خۆتان پیە نیشان بن بە جۆرێک ئاوێتەیان بن سرنجی ئێوە تەرکیزی لەسەر چۆنیەتی هەوا ناکە چوارەم بە هیچ جۆرێک گوێ بە لە دەستدانی ژەمێکی خواردن مەدەن ژەمێک نەخواردن بە هیچ جۆرێک ئێوە لاواز ناکە بەڵکو بە پێچەوانەوە ئیشتیای خواردن لە ئێوەدا دەبزوێنێ ئەگەری دانەوەیەکی باشتر و حەوانەیەکی کۆندامی هەرز ئامادەکە هەر چارەکە کاتژمێرێک 2 تا 3 پەرداخ ئاو بخۆنەوە لەگەڵ یەکەم پەرداخەست بە برسێتی لە ناوەچێ هێزی مێشکێکی ئێوە لە کاتژمێرەکان دواتر بەڕاوتر و ڕوونترە بێتەوە دوای ئەم ڕاهێنانە لە کاتی خواردنی ژەمی دواتر هاوسەنگی بپارێزن و کەم بخۆن پێنجەم لە ئەگەری برینداربوون و نەخۆشی خوێنساردی خۆتان بپارێزن و تا ئەو شوێنەی دەکرێت لە ناڵەکردن و باسکردنی ئازار خۆ بە دوور بگرن چونکە ئەم کارە ئازاری ئێوە کەم ناکاتەوە و ڕەنگە زیاتریشی بکە ماسوولکەکانی خۆتان شل بکەن و هەناسەی خۆڵ هەڵبکێشن تا هەست بە ئازار کەم بکەنەوە ئەو کاتە دەست بەجێ چارەسەری پێویست ئەنجام بدەن بیر لەو کاتە بکەنەوە دەست بەجێ ڕووداوەکە ڕوویدا و هەوڵبەر بیری خۆتان لەو ساتەدا تەرکیزی پێ بکەن لەو شێوەدا ئازارەکە ئاسانتر لە بیرەکەن ئەگەر بینیداری یان نەخۆشیەکە ئەوەندە قورسە کە پێویست بۆی بکەن هەرچەندە لە کارە زۆری تیابێت لەگەڵ گەورەیەکانی ناخیشا خۆتان بەدەست نائومێدی دەستپێرن چەند ڕۆژ بە جوانی بحەوێنەوە زۆرترین کەڵک لە خەوتن وەربگرن لەم شێوەدا هێزەکانی ئێوە بە خێرایی دەژێننەوە هاوسەنگی مێشکی دەگەڕێتەوە دەتوان بەو پەڕی گەشتبینی و ڕووناکی باشترین بڕیارەکانی خۆتان بدەن خاڵی سێەم بۆ چاکسازی دەستگاکانی دەمار لەگەڵ تووڕێی و هاندان یان گرژیە کە کێشەیەکی زۆر دروستەکەن هەوڵ بدەن بە تەواوی ئارام و خاڵی لە گرژی بن بۆ سەرکەوتن لەو بارە ڕاهێنانەی زۆر کاریگەریەکانی خوارەوە ئەنجام بدەن یەکەم چ ڕاکشا بێتن دانیشت بێتن یان بە پێ وەستا بێتن بۆ ماوەی 5 خولەک بەبێ جوڵە بمێننەوە دەبێت سەدان جار ئەم ئەرکە ڕوە ئەم ڕاهێنانە ئەنجام بدەن تا بتوانن سەرکەوتن بەدەست بێنن ئەم 5 خولەک دەتوانێت زۆر بەکەڵک بێت دەرفەتی جۆرا و جۆر دێنێتە پێش لە ماوەی ڕێگەیەکدا لەناو ئۆتۆمبیلێکە لە کاتی چاوەڕوانی و چەندین حاڵەتی دیکە خۆتان باشتر پێزانن کە کاتی تەواومان بۆ ئەنجامدانی ئەم ڕاهێنانە هەیە بێ ئەوەی لە کاتەکانی کارکردنی خۆمان کەم بکەینەوە کار بکەن دووەم بوەستن و دەستی ڕاستان تا ئاستی شان بەرنەسەرەوە دەستان مشتکەن و بەڕادەیە ماسوولکەکانتان بنووشێتەوە مشتی ئێوە بگاتە سەرشانتان بۆەوە بۆ جارێکی تر ماسوولکەی خۆتان ڕاست بکەنەوە بەگشتی ئەم ڕاهێنانە دەبێ بە هێواشی ئەنجام بدرێ بە جۆرێک لانی کەم یەک خولەک بخایێنێ ئەو ساتە ئەم ڕاهێنانە بە دەستی چەپەکانی خۆتانیش ئەنجام بدەن خاڵی سێم
لە کاتی ئەو ڕاهێنانەی سەرەوەدا بەڵام لە کاتی نوشتانەوەی ماسوولکە بە توندی ماسوولکەکانتان کۆ بکەنەوە هێز بدەنە مشتەکان لە قۆناغی دووەم ماسوولکەکەی خۆتان شل و مشتان بکەنەوە چوارەم ئەم ڕاهێنانە هاوکات بە هەردوو دەست ئەنجام بدەن پێنجەم شتێکی بچووک لەبەری دەستی خۆتان دابنێن بە وردی لێی بڕوانن دواتر لە جوڵە بکەون و ماوەی یەک خولەک تا سێ خولەک تەرکیزی پێ بدەن هەوڵ بدەن تەنانەت پێلووەکانتان نەدا لە یەک شتەکان بکەنە دەستەکەی ترتەوە و ئەم کارە ئەنجام بدەنەوە شەشەم شتێک لە نێوان پەنجەی دۆ شاومژە و ئەسپی کوژە دانیشانە بکەن دەستا ئاستی چاو بێنە سەر و ڕاهێنانی سەرەوە ئەنجام بدەن هەوڵ بدەن بە تەواوی بێجوڵە بن ئەو ڕاهێنانانە بە هەردوو دەست بە شێوەیەکی جیا لە یەکتر ئەنجام بدەن حوتەم لە پشت کورسیەک دانیشن دەستان درێژکەن بە جۆرێک بەری دەست ڕوو لە مێزەکە بێ ئەو کات بە هێواشی ماسوولکەکانی خۆتان بۆ لای مێزەکە ببنە خوارەوە بەڕادەیەک بەری دەستان بەڕادەیەکی کەم بەرمێزەکەی بکەوێ بەڵام بچووکترین پاڵی پێوە نەدا ئەم هاوسەنگی ڕابگرن کێشەی سەرەکی ئەوەیە ماسوولکە نابێ بگیرێت بە شێوەیە گیرانی ماسوولکە تەنیا بۆ خۆپاراستن لە پاڵ پێوەنانی دەست بە مێزەکەەوە بەس بێ هەشتم کاتێ نامەیەکتان پێگا دەست بە جێمەیکەنەوە بەڵکو لە بەرامبەر خۆتانی دانێن و بۆ ماوەی 5 خولەک چاوەڕێ بن نۆیەم ئەگەر لە نزیکی قرەباڵغەیەکی کەم تا زۆر ناسازگاردان دانیشن ماسوولکەکانی خۆتان شلکەن هەرچەندە ئەم ئارامی و حەسانەوە زیاتر بێ کاریگەری دەنگەدەنگ و قرەباڵغی کەمترە بێ و دوای 4 تا 5 خولەک دەبینین دەنگەدەنگ بێگوێنەدان یان زۆر بە کپی بەگوێ دەگا ئەگەر ئەم ڕایەنانە لە بەرامبەر دەنگەدەنگی تووڕەیان ئازار و دەردە دووبارە بکەینەوە بەسەر بێوەشکردن و کاریگەری نەهێشتنی دەنگەدەنگدا زاڵە بن دەیەم کاتێک هەواڵێک دەبیستن یان ڕووداوێک ڕۆدا ئەگەر ئەوە هەیە گۆڕان لە ژیانی ئێوەدا دروست بکە ئەگەر سازگار بوو لە دەربڕینی خۆشی و ئەگەر ناسازگار بوو لە دەربڕینی پەژارە و خەم و خێرا مەبن ماوەیە بە لێکۆڵینەوەی عەقلانە و قۆڵی بارودۆخ و ناوەڕۆکی هەواڵەکە ببەنە سەر و خوێن ساردی و کاریگەری و وەرنەگرتنی خۆتان ڕابگرن بیر بکەنەوە بوەستن و هەوڵ بن هەڵسەنگاندنی ڕاستەقینەی ئەوە بن بۆ ئێوە ڕوویداوە و بکار بکەن و بزانن چۆن دەبێت لێ هاتووترین و ڕاستترین و پەچەکردار نیشان بدەن دیمەنی هەواڵ یان کارەساتێکی حاشا لێ نێکراو نابێت بێتە هۆیەوەی سەرچاوی هۆش و لێهاتووی خۆتان لەبیر بکەن ناچاری و حاشا لێ نەکردن هەر کارێک زۆربەی کاتەکان شتێکی ڕووکەشە چوارەم بۆ زاڵبوون بەسەر گرژیەکان هەموو کارناسەکان لە پێشنیاری وەرزشی سووک و هەناسەدانی قوڵ کە کاریگەریەکانی بە ئاسانی دەبیرڕێ و پێمانەڵێن وەرزشی سک کار بکەن و یەکەگرنەوە بە باوەڕی ئێمە ڕاهێنانەکانی سەرەوە کە بۆ سوکردن و کەمکردنەوەی گرژی پێویستن بە ڕاهێنانی دەرونی دەبێ و تەواو دەکرێت یەکەم جۆرە سەرەکیەکانی گرژی کە دەزانن ئامادەی باشترتان بۆ وەرگرتنی هەیە یاداش بکەن ئەو بارودۆخەی تایدا زیاتر و زیندوتر هەست بە گرژیەک دەکەن بنووسن ئەو هەست و ناسازگاریانی لەو کاتەدا بۆتان بۆتە ئەزمون باس بکەن هەوڵ بن بە ڕوونی لێکۆڵینەوە لە حاڵەتەکانی خۆتان بکەن بەپی زانیاریە دەروون ناسیەکان کە بەدەستان هێناوە هەوڵ بن هۆکارەکانی ئەو نائارامی کە بۆتان پێشهاتووە بنووسنەوە بەشە هۆکارە بۆ ماوەیەکان و هۆکارە وەرنەگرتنیەکان و پەروەردەیەکانی تیانیشان بکەن لێکۆڵینەوە لەسەر حاڵەتێکی سۆزداری ڕێگر دەبێت لە دووبارە بوونەوەی لێکۆڵینەوەی کە ڕوون حاڵەتەکانی خۆتان بکەن و پێناسەیان بکەن کە خۆی بەمانەی دەستەمۆکردنیان ئەم کارە ئەگەر بە نووسراو نەبێ کەمترین گرنگی نەبێ و دەربڕینی هۆشی و کردداری لەناوە با دووەم گرژیەکان و ئاوسان هاوکات و پێکەوە هێرشیان بکەنە سەر لە ڕێگەی بیرهێنانەوەی ئەو بارودۆخەی تایدا ناسازگاری گەشتوتە ئەو پەڕی خۆی دووبارە ژیان دەست پێ بکەنەوە دواتر بە وێنەکردنی کارەسات و تێپەڕبوون لێی بە کەمترین کاریگەری وەرگرتنێک بۆ جارێکی تر ئەو بارودۆخە لە خۆتانە زیندوو بکەنەوە ئەم ڕایەنانەی کاتی دەوێ و کەواتە کاتێک دیاری بکەن کە دوو کاتژمێر کاتتان هەبێ سێم دوای ڕاهێنانی سەرەوە لە پشت کورسیەک دانیشن و لەسەر مێزی بەرامبەرتان سوراحەیەکی پڕ لە ئاو دابنێن بە تەرکیزی بەهێز مێشک لەسەر دووشە بە بێترس لە چەقی سوراحەکەدا بڕوانن لە جیاتی ئەو دووشەیە دەتوانن دەستەواژەی تردانێن وە کاریگەری وەرنەگرتن بە بڕژ وزە و بەهێزی گرنگە ئەوەیە یاسا کورت و لە خۆگری ئەندیشەیەک بێ و بێگرژی ئەم ڕایەنانە دەتوانن وردە لە 20 بۆ 50 خولەک درێژە بکەین چوارەم پیاسە بکەن و لە دوایین جاردا کە بە شێوەیەکی ناخۆش تووشی گرژی بوون بیر بکەنەوە ئەو فکرانی کە بۆتە هۆی دەربڕینی پەچەکردارێکی زیادە لە خۆتانە وێنەی بکەن لە مێشدا ئەگەر لە ناخی خۆتان وەک ژێردەستەی قسە بکەن پێی بڵێن ئەم بارودۆخە ناتوانێت بەردەوام بێ و بۆی دووبارە بکەنەوە لە داهاتوو دەبێ خوێن ساربی دڵنیایی کەن لە دوای ئەم دەتوانێت ئارامی خۆی ئاسانتر و ڕەزامەندتر بەدەست بێنێ و ئەو ساتە تەڵقینیە پۆزەتیڤانەی خوارەوە بە خۆتان بن من ئیتر تووشی گرژی نابم من بەسەر گرژیەکانی خۆمدا زاڵە بم پێنجەم پەروەردەکردنی مێشک لە بەشی 11 دوو ڕاهێنانی کاریگەرمان دیاری کرد ئێستا ڕاهێنانێکی تر دیاریەکەین
کە ئەنجامەکەی بۆ ئەو کەسانەی دوو ڕاهێنانی پێشویان بە دژوار دەزانی بەکەڵکە. یەکەم بەشێک لە بیرەوەریەکانی ڕۆژانی خۆتان یان بەشێک لە کتێبێک هەڵبگرن، ئەو کاتە لە ڕوویەوە بنووسنەوە بەڵام وشەیەک دوای وشەیەکی تر بە خاڵی جێگاکەی بهێڵنەوە، دواتر نووسراوە سەرەکیەکەی بخوێننەوە و هەوڵ بدەن بە ماندووکردنی یادگە جێگە خاڵیەکانی دەستنووسەکەی خۆتان پڕ بکەنەوە. دووەم، کاتێک ئەم ڕاهێنانە بۆ یاریکە گۆڕدرا هەوڵ بدەن بە بۆشایی زۆرتر بۆ ئەم کارە ئەنجامی بدەن. لە کۆتاییدا بیرۆکە بنچینێ باسکراوەکان و شیکراوەکان لە ناو بابەتەکە دەربێنن و ئەم کارە ئەتوانێت بە بیرهێنانەوەی وشە سەرەکیەکان مەتنەکە کە ڕاهێنانێکە بۆ یادگا ینی بەدانانی وشە لە خۆتان کە خەیاڵ و هەستی دایەنانی ئێوە پەروەردەکە ئەنجام بدرێ. شەشەم، بۆ بەهێزکردنی سرنج دووشتی وەکو یەک دوو کلیل دیاریەکەن، وردە وردەکاریەکان هەر کامیان بە جوانی ببینن لە بواری کێش، ڕنگ، جۆر، پێک هاتە و شێوە بەراوردیان بکەن و لە هەر کام وێنەیەک لە زەی نادروست بکەن. دووەم، بە بەکارهێنانی یادگە وێنەی هەردووکیان بکێشنەوە. سێەم، بە چاوی بەسرا و هەر کام لەوان لە زەینی خۆتانە وێنە بکەن و دواتر وای دابنێن لەلایەکی تردایان بنین. ئەم وێنەکردنە بە قۆڵبوونەوە لە وردەکاریەکان بۆ ماوەی چەند خولەکێک ڕابگرن. چوارەم، بڕوانگەیەکی هەڵسەنگێنراو لە ڕوخسارێک بڕوان و بزانن ئایا کۆ هاوسەنگی و چ پەیوەندیەک لە نێوان پانی و درێژی لە نێوان چوار بەشەکەی تەوقەسەر، ناوچاو، لوت و خوارەوە هەیە. تایبەتمەندیەکانی قژ، چاو، گوێ، لوت، دەم، ڕنگ یادداشت بکەن. ناسازگاریەکان یان ناشرینەکان کەم تا زۆر ڕوخسار وەکو چرچیەکان، گریەکان، زیبکە شی بکەنەوە بۆ بەیانی ڕۆژی دواتر ئەم ڕوخسارەی دوێنێ بینی وتانە لە زەیندا زیندوو بکەنەوە. پێنجەم، پوایە لە کتێبی دەرووناسی دۆما سیستەمی ژێرەوەی بۆ ڕیزکردنی کردارەکان دەستنیشان کراوە. کەسانی هەستیار، سەرکز، هەستیاری زۆر، هۆشی کەم، کاریگەر وەرگر ئەو کەسانەی بیر دەکەنەوە، هەستیاری زۆر، هۆشی زۆر، کاریگەری وەرگر. کەسانی لایەنگری گرش، کاریگەری وەرگرتنی زۆر، هۆشی ناسک، چالاکیەکی یەک لە دوایەک. کەسانی چالاک، کەسانی نیوەنج، ماشینێکی بەهێز، لێوان لێو لە وزە و پێویستیان بە بەکارهێنانێتی بەبێ مەبەستێک بێجگە کارکردن. کەسانی چالاک و کردار گەورە، لێوان لێو لە چالاکی، هۆش، هێز، کاریگەری و هەستیار. کەسانی بێهەست، کەسان بەگشتی بێهەست، کەم هەست و کەم هۆش. کەسانی حسابکەر، هۆشی زۆر، نەبوونی ڕۆحیەی خۆکرد، لایەنگیری ڕەوتی بیرکردنەوە. کەسانی جیاوازی تر، کەسانی چالاک و هەستیار، هەستیاری زۆر، ڕۆحیەی چالاک، پاڵەوانانی بە جم و جۆڵ. کەسانی بێهەستی چالاک، ڕۆحیەی هاوشێوەی کەسانی حسابکەر، پاڵەوانانی کاریگەری وەرگر. کەسانی بێهەست و کاریگەری وەرگر لاواز و بێهێز، هەندێک کات بە توندی دەست بە ئەنجامدانی دەکەن بەڵام کاتی و تێپەڕ. کەسانی میانڕەو بە لە بەرچاوگرتنی ئەم خشتە وەکوپایی هەڵسەنگاندن بێت و هەر کەسێک دەناسن تا چەند لە یەکێک لەم شێوانەدا جێگەی دەگرێت. دواتر لێکۆڵنەوەیەک دەرووناسی گونجاو لە هەر کامیان بکە و هەموو ڕێگا و چارەکان و ئەوانەی تۆمارتان کردووە یادداشت بکەن. حوتەم، باشبوونی ئاوێتەبوونی زەینی. یەکەم، لە ماوەی ساڵدا بە شێوەیەکی وردلانی کەم 6 کتێب بخوێننەوە کە هەرکامیان بیرۆکە و زانیاری تازەتان پێدا. گۆڕەپانی معریفەکان بەربڵاوە. ئێوە تەنیا دەبێت زەینیەت و زەحمەتی هەڵبژاردن بە خۆتان بدەن. پەلە مەکەن، لە کاتی خوێندنەوە هەوڵ بدەن لە هەر بەشێک بە جوانی بکەن و ناوەڕۆکەکەی وەربگرن. داهاتوانن راپۆرتێکی یەکدەست و ڕوون لێ لە یادگەی خۆتاندا بهێڵنەوە و تۆماری بکەن. دووەم، لەبارەی ئەو چەمکانەی خوێندنەوەتان و بیرکردنەوەتان لەگەڵیا کردووە خۆتان باسی لێوە بکەن و لە بواری قەبارە و ناوەڕۆک ڕوبەڕووی چەمکی پەیوەندیدارتان بکەنەوە و هەوڵ بن لیان ڕوانگەی تایبەتی و کەسایەتی بەدەست بێنن.